ناسنامەی کتێب. ناوی کتێب ڕاست، بابەت دەروونزانی، نووسینی ڕاندابرن، وەرگێڕانی دکتۆرە ڕاست ئەحمەد سەعید، دیزاین و بەرگ فواد کەڵووسی، شوێنی چاپ چاپەمەنی گەنج، ساڵی چاپ 2009 سلێمانی، نۆرەی چاپ چاپی یەکەم، تیراژ 1000 دانە، کۆی لاپەڕەکانی 227، بەروار 24/9/2013، خوێندنەوەی تارە ئەسکەندەر، جێبەجێکاری دەنگ بێستوون مستەفا. بیسەری بەڕێز، کتێبی ڕاست پێکهاتووە لە 46 تراک و بەم شێوەیە ڕیزبەندی بۆ کراوە. تراکی یەکەم پێشەچی وەرگێڕی کوردی، تراکی دووەم پێشەچی نووسەر، تراکی سێیەم باب پراکتر، تراکی چوارەم ڕاست چییە، تراکی پێنجەم هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکات، تراکی شەشەم لە باتی بابەتی ناحەزەکان بابەتە باشەکان ڕاکێش بکە، تراکی حەفتەم هێزی زهنی تۆ، تراکی هەشتەم چەند کورتەیەک لە ڕاست، تراکی نۆیەم ڕاست ئاسانە، تراکی دەیەم ئەوین بەرزترین هەست، تراکی 11 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 12 چۆنیەتی بەکارهێنانی ڕاست، تراکی 13 چۆنیەتی داهێنان، تراکی 14 ڕازی جەستەی تۆ، تراکی 15 چەند دەخایەنێت، تراکی 16 لە پێشدا خۆت دروست بکە، تراکی 17 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 18 شێوازە بەهێزەکان، تراکی 19 پرۆسەی بەهێزی پێزانین و سوپاس، تراکی 20 پرۆسەی بەهێزی وێنەی زهنی، تراکی 21 پرۆسەی بەهێزی هەوڵدان، تراکی 22 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 23 ڕازی پارە، تراکی 24 فراوانی نیعمەت ڕاکێش بکە، تراکی 25 جەختکردن لەسەر بەختەوەری، تراکی 26 پارە ببەخشە تاوەکو پارە وەربگری، تراکی 27 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 28 ڕازی پەیوەندیەکان، تراکی 29 ڕێز لە خۆت بگرە، تراکی 30 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 31 ڕازی تەندروستی، تراکی 32 پێکەنین باشترین دەرمانە، تراکی 33 بیر لە شتی باش بکەرەوە، تراکی 34 هیچ دەردێک بێ دەرمان نییە، تراکی 35 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 36 ڕازی جیهان، تراکی 37 دنیا لە فراوانی نیعمەت پڕە، تراکی 38 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 39 ڕازی تۆ، تراکی 40 تاکە زهنی جیهان، تراکی 41 تۆ ڕابردووی خۆت نی، تراکی 42 لە بیرەکانت ئاگادار بە، تراکی 43 چەند کورتەیەک لە ڕاست، تراکی 44 ڕازی ژیان، تراکی 45 باوەڕ بە پایەبەرزی و شکۆداری خۆت بکە، تراکی 46 و کۆتایی چەند کورتەیەک لە ڕاست. پێشەچی وەرگێڕی کوردی. ئایا تا ئێستا لە خۆت پرسیوە جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار، خەمۆک و شاد و بەگشتی نێوان مرۆڤی سەرکەوتوو سەرنەکەوتوو چییە؟ ئایا دەزانی بۆچی تاقمێک یەک لە دوای یەک لووتکەکانی سەرکەوتن دەبڕن بەڵام ڕێژەیەکی زۆر هەر لە هەژاری دەژین؟ ئایا تا دوایی بەداخەوە زۆربەی خەڵک بەهۆی خەریکبوون و هەوڵدان بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانەیان دەرفەتی بیرکردنەوە لە وەڵامی ئەو پرسیارانەیان نییە و نازانن کە بەختەوەریش وەک هەر شتێکی تر لەم دنیایەدا بنەمایەکی هەیە. لە ڕاستیدا سنووری نێوان بەختەوەری و بەدبەختی تەنها یەک ڕازە. ئێمە ئەم ڕازەتان بۆ ئاشکرا دەکەین و هەر لە ئێستاوە هاتنی ئێوە بۆ ڕیزی مرۆڤە بەختەوەرەکان پیرۆزبایی دەکەین. دکتۆرە ڕاست ئەحمەد سەعید. پێشەچی
ساڵێک لەمە و پێش ژیانم تێک چوو تا سنووری مردن ئیشم دەکرد لە ناکاو باوکم مرد و پەیوەندیم لەگەڵ هاوکاران و ئازیزانمدا تووشی ئاڵۆزی بوو لەو کاتەدا تەنانەت بە خەیاڵیشم دانەدەهات کە لەو پەڕی ناومێدیدا خەڵاتێکی خوایم پێ بگات بە بۆنەی ئەو سەرکەوتنەی سەرنجی ڕازێکی بێوێ نەمدا ڕازی ژیان کە کتێبێکی 100 ساڵە بوو لەلایەن کچەکەم هیلیەوە بە من درابوو کەوای لە من کرد بە دوواداچوون لەسەر مەسەلەی ڕاز لە سەرانسەری مێژوودا دەست پێ بکەم ئەوەی کە زۆربەی خەڵک ئاگاداری ئەو مەسەلەیە بوون بۆ من جێگەی سەر سوڕمان بوو بە تایبەت گەورەترین کەسایەتیەکانی مێژووی وەکو ئەفلاتون شکسپیر نیوتن هۆگۆ بتهۆڤن لینکلین ئەدیسۆن ئەنشتاین لە خۆم پرسی بۆچی خەڵک بەگشتی لەم مەسەلەیە ئاگادار نین لە تاسەی باسکردنی ئەو ڕازە بۆ خەڵکی جیهاندا دەسووتام هەر بۆیە دەستم کرد بە دۆزینەوەی کەسانێک کە زیندوو بوون و ئاگایان لەو ڕازە بوو ئەو کەسانە یەک بە دوای یەکدا پەیدا بوون من موگناتی زاسا هەر لە سەرەتای لێکۆڵینەوەکەمدا کەسانی خاوەن بیرروڕای گرنگ کە لە ژیاندا بوون یەک لە دوای یەک بۆ لای خۆم ڕاکێش کرد کاتێک کە یەک ڕاهێنەرمە دۆزیەوە ئەوە هۆی دۆزینەوەی کەسی پاشخۆی و بەم زنجیرێش کەسم کۆ کردەوە کاتێ بەڕێگایەکی هەڵەدا ئاڕۆشتم شتێکی تر سەرنجی ڕادەکێشام و بەهۆی ئەو لادانەی بیر و هۆشمەوە مامۆستای بەڕێزی دوایی دەهاتە سەرڕێم ئەگەر بەڕێکەوت دەستم بە دوگمەیەکی ئەنتەرنێتدا بنایە لەگەڵ کۆمەڵێک زانیاری گرنگدا ڕوبەڕوو ئەبووم تەنها لە ماوەی چەند هەفتەیەکی کورتدا من بە دوای ڕازی چەند سەدەی پێشوودا چووم و مامۆستایانی ڕازم دۆزیەوە ئەندێشەی پیشاندانی ئەم ڕازە بە خەڵکی جیهان وای لێکردم کە بیر لەوە بکەمەوە لە چوارچێوەی فیلمێکدا دای بڕێژم و لە ماوەی 2 مانگدا دەستەی بەرهەمهێنانی فیلمە سینەمایی و تەلەڤیزیۆنەکانم لەم ڕازە ئاگادار کرد ئەمە زۆر گرنگ بوو کە یەکێکی ئەندامانی ئەم گروپە بەرهەمهێنا ئاگاداری ئەو بابەتانە بن چونکە بەبێ ئاگاداربوون تێکۆشانی ئێمە لەم بوارەدا مەحاڵ بوو لە سەرەتاوە ئێمە تەنانەت ڕاهێنەرێکمان بۆ فیلمەکە نەبوو بەڵام لە ڕاز ئاگادار بووین بۆیە من بە بڕوایەکی پتەوەوە لە ئوسترالیاوە بە فڕۆکە بەرە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بنکەی زۆربەی مامۆستایانی ئەو بابەتە بوو بەڕێکەوتم پاش 7 هەفتە گروپی ڕاز هەستا بە ئامادەکردنی فیلمێکی 120 خولەکی لە 55 مامۆستای پایەبەرز لە سەرانسەری ئەمریکا بە هەر هەنگا و هەر هەناسەیەک بە کەڵک وەرگرتن لە ڕاز لە ڕاستیدا ڕازمان بەدیهێنا بەبێ زێدەڕۆیی ئێمە هەر شتێک و هەر کەسێکمان بۆ لای خۆمان ڕاکێش دەکرد سەرنجام ڕاز دوای 8 مانگ لەسەر پەردەی سینەما بوو پاش بڵاوکردنەوەی فیلمەکە لە سەرتاسەری جیهان کۆمەڵە ڕووداوێکی سەرسوڕهێنەر بەدیکرا خەڵک سەبارەت بە چارەسەربوونی نەخۆشیە درێژخایەنەکان گۆشەگیری و کۆمەڵێک نەخۆشی جیاوازی تردا بە دوواداچوونیان کرد بۆ یەکەم جار پاش ڕووداوی پێکدادانی ئۆتۆمبیل یان چاکبوونەوە تەنانەت لە سەرەمەرگدا نامەیان بۆ ناردین ئێمە ژمارەیەکی بەرچاو راپۆرتمان پێگەیشت کە بەکارهێنانی ئەم ڕازە تاڕادەیەک پارەی زۆری بە دیاری هێنابوو خەڵک بە کەڵک وەرگتن لەم ڕازە توانی بوویان بە خانوو هاوبەشی ژیان ئۆتۆمبیل کاری دڵخواز بەرزبوونەوەی پلەپایە و گۆڕانکاری لە ئیش و کار بکەین کۆمەڵێک ڕووداوی دڵگەرمکەر سەبارەت بە پەیوەندی پڕ لە ئاڵۆزی منداڵان کە سەرنجام چارەسەر کران بەدی کرا ئێمە ڕادەیەکی بەرچاو بەسەرهاتمان لە منداڵانەوە پێگەشت کە بە بەکارهێنانی ڕاست هەموو داخوازیەکانیان وەک نمرەی بەرز و هاوڕێی باش بۆ لای خۆیان ڕاکێش کردبوو ڕاست بوو بە هاندەرێک بۆ ئەوەی کە پزیشکەکان لەگەڵ نەخۆشەکانیاندا زانکۆ و قوتابخانەکان لەگەڵ قوتابیان و شوێنە ئاینیەکان لەگەڵ باوەڕدارانی خۆیاندا وەک ئەو باوەڕە هەڵسوکەوت بکەن لە سەرتاسەری جیهاندا کۆمەڵێک میوانی لە ماڵەکاندا بەڕێوە چوو کە خەڵک زانیاریەکانی خۆیان لەگەڵ ئازیزان و خزماندا خستەڕۆ بەم شێوەیە ڕاز بوو بەهۆی ڕاکێشانی هەموو جۆرە شتێک کە لە پڕەمریشکێکەوە تا دەیان ملیۆن دۆلار پارە سەرجەم ئەم بەسەرهاتانە لە چەند مانگێک دوای بڵاوبوونەوەی فیلمەکە ڕوویدا ئامانجی من لە نووسینی کتێبی ڕاست بەدیهێنانی شادی لە دڵی چەند ملیارد کەس لە سەرانسەری جیهاندا بوو تاوەکو ئێستاش هەروایە گروپی ڕاست هەموو ڕۆژێک بە گەشتنی هەزاران هەزار نامە لە خەڵکی جیهان لە هەر تەمەن و نەتەوەیە کە سەبارەت بە گەیشتنیان بە شادی سوپاس و پێزانینی خۆیان دەردەبڕن و هەست بە بەدیهاتنی ئەو ئامانجانە دەکەن بەم زانیاریەوە هیچ کارێک نییە کە ئەنجام نەدرێ هەر کەسێک بیت یان لە هەر شوێنێک بیت ڕاز ئەتوانێت
دەتوانێت داخوازیەکانت بەجێ بهێنێت. لەم کتێبەدا 24 ڕاهێنەری پایەبەرز بەشدارن و وتەکانی ئەوان لە سەرتاسەری ئەمریکا و لە چەند کاتی جیاوازدا کرایە فیلم. سەرەڕای جیاوازی ڕاهێنەر و کاتەکانی تۆمارکردنی فیلمەکە هەمویان سەبارەت بەڕاست یەکدەنگن. ئەم کتێبە لە وتەکانی ڕاهێنەرانی ڕاز و کۆمەڵێک بەسەرهاتی سەرسوڕهێنەر لە ڕازێکی بەکارهێنرا و پێکهاتووە. من تەواوی ڕێگا ناو بروسکارەکان و خاڵە گرنگەکان کە فێریان بووم دەیخەمە ڕوو تا تۆش بتوانی بە ژیانی خەیاڵی خۆت بگەیت. تۆ دەبینیت کە من لە سەرانسەری ئەم کتێبەدا لە کۆمەڵێک شوێنی تایبەتدا وتەی تۆم بە گەورەی نووسیوە بۆ ئەوەی تۆ خوێنەر هەز بکەیت و بزانی کە من ئەم کتێبەم بۆ تۆ پێکێناوە. کاتێک کە من وشەی تۆ بەکار ئەهێنم ئەمەوێ کە ڕاستەخۆ قسەت لەگەڵ بکەم و مەبەستم ئەوەیە کە تۆ لەگەڵ هەر پەڕەیەکی کتێبەکە پەیوەندێکی کەسێتی پەیدا بکەیت چونکە کتێبی ڕاز بۆ تۆ نووسراوە. هەروەها کە ئەم کتێبە دەخوێنیتەوە فێری ئەو ڕازە دەبیت و تێی دەگەیت کە چۆن کتێبی ڕاز دەتوانێت هەر کارێک کە دەتەوێت بە ئەنجامی بگێنیت. خودی ڕاستەقینەی خۆت دەناسیت لە بەرژەوەندیکە چاوەڕوان تا ئاگادار دەبیت. باب پراکتر، فەیلسوف، نووسەر، ڕاهێنەری تایبەتی. ڕاز هەموو ئەو شتانەی کە دەتەوێت پێت دەبەخشێ: شادی، تەندروستی و دەوڵەمەندی. دکتۆر جویتڵ، زانای مەتافیزیک، نووسەر، پسپۆڕی کاروباری بازرگانی. ئەتوانیت ببیتە خاوەنی هەموو ئەو شتانەی کە دڵت ئەوێ. هەر کارێک کە پێت خۆشە ئەنجامی بدەی یان ببیتە ئەو کەسەی کە حەز دەکەیت. جان ئەسارف، بەرهەمهێنەری کار و پسپۆڕی بازاڕی دراو. ئەتوانین ببینە خاوەنی هەموو ئەو شتانەی کە هەڵی دەبژێرین وە بە بڕوای من گەورەی شتەکە گرنگ نییە. ئەتەوێ لە چ جۆرە خانوویەکدا بژی؟ پێت خۆشە ببیتە ملیاردێر؟ بە شوێن چیش و کارێکدا ئەگەڕێیت؟ سەر کەوتنێکی زۆرترت ئەوێ؟ بەڕاستی چیت دەوێ؟ دکتۆر جان دیمارتین، فەیلسوف، پسپۆری ئۆرتۆپیدی و بڕبڕەی پشت، چارەسەری نەخۆشە دەرونیەکان. ئەمە ڕازێکی گرنگی ژیانە. دکتۆر دینیس ویتڵ، دەروونناس و ڕاهێنەر لە بواری چالاکی هۆشی. ئەو ڕابەرانەی کە لە ڕابردوودا خاوەنی ڕاز بوون ئەیانوت ئەم هێزە لای خۆیان ڕاگرن بۆ ئەوەی کەسانی تر لەو ڕازە بەشدار نەبن و خەڵکی سەبارەت بەو ڕازە هیچ نەزانن. خەڵک ئەچوونە سەر ئیش و کاری خۆیان و کاری خۆیان ئەنجام ئەدا و دەگەڕانەوە بۆ ماڵەوە بێ ئەوەی هیچ توانایەکی هەڵبژاردن لە خۆیاندا هەبێ چونکە ڕاز تایبەت بە تاقمێکی کەم بووم. مایکل برنابت ویب، غەیبزان و دامەزرێنەری کۆڕی معنەوی ئینتەرناشناڵ. من کۆمەڵی ڕووداوی ناسایم لە ژیانی خەڵکدا دیوە، موعجیزەی سامان و دەوڵەمەندی چارەسەربوونی نەخۆشە جەستەیی و دەرونیەکان. جا کنفیلد، نووسەر، مامۆستا، ڕاهێنەری ژیان، وانەبێژ. بە بۆنەی شارەزابوون لە چۆنێتی بەکارهێنانی ڕاست ئەگەری ڕوودانی هەر چەشنە ڕووداوێک هەیە. ئەم بەشە بە کۆتا هات. ڕاست چییە؟ باب پراکتر، لەوانەیە تۆ دانیشتویت و لە خۆت بپرسی کە ڕاست چییە؟ ئێستا دەڵێم کە لەگەڵ مندا چی ڕوویدا تاوەکو تێبگەم ئێمە هەمومان لەگەڵ هێزێکی بێبڕانەوەدا ڕووبەڕووین. هەمومان پەیڕەوی کۆمەڵە یاسایەکی هاوچەشنی ڕاز دەکەین. یاساکانی سروش ئەوەندە ڕێکوپێکن کە ئێمە تەنانەت لە دروستکردنی کەشتی ئاسمانیەکانیشدا هیچ گیر و گرفتێکمان نییە. ئێمە ئەتوانین خەڵک بۆ سەر مانگ بنێرین و ئەتوانین کاتی هاتنە خوارەوە لەسەر مانگ تەنیا بە جیاوازی چەند چرکە دەستنیشان بکەین. لە هەر کوێیەک کە هەی هند، ئوسترالیا، لەندەن، نیوزیلەندا، ستۆکهۆلم، تۆرنتۆ، مۆنتریال یان نیویۆرک هەمومان تەنیا لەگەڵ یەک هێز و یەک یاسا ڕوبەڕووین، ئەویش یاسای ڕاکێشکردنە. لە ڕاستیدا ڕاست لە یاسای ڕاکێشکردندا نهێنیە. هەر شتێک کە دێتە ناو ژیانتەوە تۆ ئەوت بۆ لای ژیانت ڕاکێش کردووە و بە بۆنەی وێنەی خەیاڵی تۆیە کە ئەو ڕاکێش دەبێت. ئەمەش هەر ئەو بیر و باوەڕەی خۆتە، هەر شتێک کە لە بیر و خەیاڵی تۆدا ئەو شتە بۆ لای خۆت ڕاکێش دەکەی. هەر ئەندێشەیەکی تۆ ڕاستیە هێزە. پرنتس ملفورد 1834 بەرامبەر 1891. کۆمەڵە مامۆستایەکی پایەبەرز کە تا ئێستا ژیاون وتویانە کە یاسای ڕاکێشکردن بەهێزترین یاسای سروشتە. کۆمەڵە شاعیرێکی وەکو شکسپیر، ڕۆبەرت برۆنینگ و ویلیام لیبینگ لە شیعری خۆیاندا، کۆمەڵێک مۆسیقازانی وەکو لۆدیگون و بتۆڤن لە مۆسیقای خۆیاندا باسی ئەم یاسایانەیان کردووە. هونەرمەندانی وەکو لیۆناردۆ داڤینچی لە وێنەکانیدا و زانایانی گەورەی وەکو سوقرات، ئەفلاتۆن، ڕالف و والدۆ ئیمرسۆن، پیساغۆرس،
سر فرانسیس و بیک، ئیسحاق نیوتن، یوهان وولگانگ ونگۆتە و ڤیکتۆر هۆگۆ لە نووسراوەکانیاندا و ڕاهێنانەکانیاندا باسی یاسای ڕازیان کردووە. ئاینەکانی هند و بودایی، یەهودی، مەسیحی، ئیسلام و ڕەوشتەکانی گۆشەگیری و تەنیایی شارستانیەتە کۆنەکانی وەکو بابلیەکان و میسریەکان ئاماژەیان بە یاسای ڕاز لە نووسرا و چیرۆکەکانیان کردووە. ئەم یاسایە بە شێوەیەکی تایبەت بە خۆی و لە ئاسەوار و نووسراوە کۆنەکانی چەند سەدەی جیاوازدا دۆزراوەتەوە و لە 3000 ساڵ پێش زاینیەوە لەسەر بەرد هەڵکەندراوە. ئەم یاسایە هەر لە سەرەتای بوونەوە دەستی پێ کردووە و هەمیشە بووە و هەر دەشبێت. ئەمە یاسایەکە کە هەڵسوکەوت و پێکاتەی سروشت لە هەر ساتێک لە ژیانی تۆ و لە هەر کاتێک کە شتێکی نوێ لە ژیانت تاقی دەکەیتەوە دەستنیشان دەکات. هەر کەسێک بیت و لە هەر کوێیەک بژیت، یاسای ڕاکێشکردن سەرجەمی ئەزموونەکانی ژیانت دیاری دەکات. تۆ خۆت لە ڕێگەی ئەندێشەتەوە بانگەشە بۆ یاسای ڕاکێشکردن دەکەیت. لە ساڵی 1912 چارلز هاڵ یاسای ڕاکێشکردنی بە گەورەترین و باوەڕپێکراوترین پاڵپشتی سروشت لە قەڵەمدا. باب پراکتر. زانایان هەمیشە لەم بابەتە شارەزاییان هەبووە و تۆ ئەتوانی هەر ئێستا سەردانێکی مێژووی بابلیەکانی کۆم بکەیت. ئەم یاسایە هەمیشە لای ئەوان ناسراو بووە. ئەمە نمونەیەکی بچووکی کۆمەلگای مرۆڤە. شارستانیەتی کۆنی بابلیەکان و گەشەسەندنی مەزنی ئەوان لەلایەن لێکۆڵەرەوانەوە تاوتێ کراوە. بابلیەکان بە بۆنەی دروستکردنی باخە هەڵواسراوەکانی بابلەوە کە یەکێکە لە 7 سەرسوڕهێنەرەکانی دنیا ناوبانجیان هەیە. ئەم کۆمەڵە بەهۆی فێربوون و بەکارهێنانی یاساکانی سروشت یەکێکن لە دەوڵەمەندترین نەتەوەکانی مێژووی مرۆڤ. باب پراکتر. پێت وایە بۆچی لە سەدایەکی دانیشتوانی جیهان خاوەنی لە 96 سەرجەم پارەکانی جیهانن؟ پێت وایە ئەمە بەڕێکەوتە؟ نەخێر، ئەوان شتێکیان بۆ دەرکەوتووە، ئەوان لە ڕازێک تێگەیشتون، ئێستاش ئەو ڕازە بە تۆ دەناسرێت. ئەو کەسانەی کە ماڵ و سامانیان بۆ لای خۆیان ڕاکێش کردووە بەپێی زانیاری بوو بێت یان بەبێ زانیاری دەربارەی و یاسایە کەڵکیان لە ڕاست وەرگرتووە. ئەوان تەنها خەیاڵی زۆربوونی نیعمەت و سامانیان لە مێشکیاندا پەروەردە کردووە و دەرگای مێشکیان لەسەر هەر ئەندێشەیەکی تری دش بە ئەوە داخستووە و بنەمای خەیاڵیان لەسەر دەوڵەمەندیە و جگە لە مەسەلەی دەوڵەمەندی بیرێکی تر لە مێشکیاندا نییە. چ لەم بابەتە ئاگادار بن یان نەبن، خەیاڵی دەستکەوتنی ماڵ و سامان ئەماڵ و سامانیان بۆ دەکاتە دیاری. لە ڕاستیدا یاسای ڕاکێشکردن یاسایەکی چالاکە. نمونەیەکی بێکەم و کوڕی بۆ سەلماندنی ڕاز و یاسای ڕاکێشکردن ئەمەیە. لەوانەیە تۆ کەسانێک بناسی کە سامانێکی زۆریان هەبووە و پاشان سەرجەمی ئەو سامانەیان لەدەستداوە و لە ماوەیەکی کووردا سەر لە نوێ توانیویانە ببنەوە خاوەنی ماڵ و سامانێکی گەورە. هۆکاری ئەو ڕووداوە چ ئەوان خۆیان بزانن یان نەزانن ئەوە بووە کە ئەندێشەی سەرەکی ئەوان بە دەوری دەوڵەمەندیدا دەگەڕا، هەر بۆیە لە پلەی یەکەمدا ئەوەیان بەدەست هێناوە، پاشان ڕێگەیاندا بیر و ترسی لە دەستدانی سامانەکەیان زاڵ بێت بەسەر خەیاڵی دەوڵەمەندیدا، هەر بۆیە سەرجەم سامانەکەیان لەدەستدا. بە هەر حاڵ پاش لە دەستدانی سامانەکە ترس نەما، دووبارە ئەندێشەی دەوڵەمەندی سەرکەوت و ماڵ و سامانەکەیان گەڕاوە. ئەم بەشەش بە کۆتا هات. هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکات. جان ئەساراف. ئاسانترین شێوازی ڕوانین بۆ یاسای ڕاکێشکردن بۆ من ئەوەیە کە خۆم بە موگناتیس بزانم و بڕوام هەبێت ئەو موگناتیسە بۆ لای یاسای ڕاکێشکردن ڕاکێش دەکرێت. تۆ خۆت بەهێزترین موگناتیسی جیهانی، تۆ هێزی ڕاکێشکردنێکت لە دەروندایە کە لە هەر شتێکی تر لەم دنیادا بەهێزترە و ئەم هێزە موگناتیزیە بێڕادەیە و لە ئەندێشەی تۆوە بڵاو دەبێتەوە. باب دویل. نووسەر و پسپۆڕی یاسای ڕاکێشکردن. بە شێوەیەکی گشتی یاسای ڕاکێشکردن ئەڵێ کە هەر شتێک وەکو خۆی ڕادەچێشێ، بەڵام ئێمە لە بواری بیرکردنەوەدا باسی لێ دەکەین. یاسای ڕاکێشکردن ئەڵێت هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکا، کەوا بوو کاتێک کە تۆ بیر لە شتێک دەکەیتەوە لە ڕاستیدا ئەندێشەکانی وەک ئەوە بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. لێرەدا چەند نمونە بەیان ئەکرێ هەر چەندە لەوانەیە کە خۆشت یاسای ڕاکێشکردنت لە ژیاندا تاقی کردبێتەوە. ئایا تا ئێستا بووە لە مەسەلەیە کە دەربارەی هەست بە خۆشی ناکەیت بیر بکەیتەوە؟ هەرچەندە زۆرتر لەو بابەتە بیر بکەیتەوە خراپتر بێتە بەرچاوت؟ هۆکەی ئەمەیە کە کاتێک خەیاڵێک بەبیر تا دێت، یاسای ڕاکێشکردن دەست بەجێ وەک ئەو خەیاڵت بەبیردا دێنێت لە ماوەی چەند خولەکێکدا، ئەوەندە بیری ناخۆش بە مێشکت دادێت کە بارودۆخەکەت لێ خراپتر دەکات و هەرچەندە زۆرتر بیری لێ بکەیتەوە خەمبارتر ئەبیت.
لەوانەیە لە کاتی بیستنی ئاوازێکدا خەیاڵێکی ئەو تۆت ڕاکێش کردبێ کە پاشان هەز بکەیت کە نەتوانیت ئەو ئاوازە لە مێشکت دەربکەیت. ئەو ئاوازە لە مێشکی تۆدا دووبارە و چەندبارە دەبێتەوە. لە ڕاستیدا ئەو کاتێک کە گوێت گرتووە بۆ ئاوازەکە بێ ئەوەی ئاگات لێی بێت تەواوی بیر و هۆشت داوە تاو ئاوازە. بەم شێوەیە بەهێزێکی زۆر خەیاڵی وەک ئەو ئاوازەت بۆ لای خۆت ڕاکێش کردووە. بەم چەشنە یاسای ڕاکێشکردن کەوتە چالاکی و دیسان خەیاڵاتی وەک ئەو ئاوازەی بۆ نواندی. جان ئاساراف. ئاشتی سەرشانی ئێمێ وەکو مرۆڤێک کە سوور بین لەسەر داخوازیەکانمان و لە بیرمانە بە تەواوی دەستنیشانی بکەین کە ئەمەش سەرەتایەکە بۆ دەستپێکردنی مەزنترین یاساکانی سروشت کە یاسای ڕاکێشکردنە. تۆ بیتە ئەو شتەی کە زۆرتر بیری لێ دەکەیتەوە و لە هەمان کاتدا هەر شتێک کە زۆرتر بیری لێ دەکەیتەوە بۆ لای خۆتی ڕاکێش دەکەیت. هەر ئێستاش ژیانی تۆ دەنگدانەوەی ئەندێشەکانی ڕابردووی تۆیە کە پێکهاتەی سەرجەم بابەتە باش و خراپەکان دەگرێتەوە. لەبەر ئەوەی تۆ سەبارەت بە هەر شتێک کە زۆرتر بیرت لێ کردوتەوە هەمان شتت بۆ لای خۆت ڕاکێش کردووە کە تا ئێستا بۆتە هۆی دەستنیشانکردنی خەیاڵاتی بنەڕەتی تۆ لە هەر بوارێک لە ژیاندا. کەواتە ئێستا کە خەریکی فێربوونی رازی زۆر ئاسانە هەموو شتێک بە کەڵک وەرگرتن لەم زانیاریانە بگۆڕیم. باب پراکتر. هەر شتێک کە بتوانی بیری لێ بکەیتەوە دەتوانی بەدەستی بهێنیت. ئەگەر بتوانی سەبارەت بە هەر شتێک کە دەتەوێت بیر بکەیتەوە و بیکەیتە بە خەیاڵێکی سەرەکی لە مێشکتا هەمان شت دێتە ناو ژیانتەوە. مایک دوولی، نووسەر و وتاربێژ. ئەم بنەمایە لە ڕستەیەکی سادەدا کورد دەکەینەوە ئەندێشە ئەبێتە بارودۆخ. بە پێم یاسایە بەهێزەیە کە بیرەکانت هەڵومەرزی ژیانت دەگۆڕن ئەوەندە ئەم ڕستەیە دووبارە بکەرەوە تاوەکو دەچێتە ناوناختەوە. جان ئاساراف. ئەو شتێک کە زۆربەی خەڵک لێ ئاگادار نین ئەوەیە کە خەیاڵی شت لەرەی فرێنکانس هەیە و ئێمە ئەتوانین بیرۆکە بپێوین. ئەگەر تۆ خەیاڵێک لە مێشکتدا بە زۆری دووبارە بکەیتەوە، بۆ نمونە ئۆتۆمبیلی نوێ، پارەی پێویست، دامەزراندنی کۆمپانیا، دۆزینەوەی هاوسەر، تا دوایی لە ڕاستیدا لە مێشکتەوە ئەو لەرەیە بڵاو دەبێتەوە. دکتۆر جۆیتل. هەر ئەندێشەیەک هێمایەکی موگناتیزی دەنێرێت کە بێتە هۆی ڕاکێشکردنی وەک خۆی بۆ لای تۆ. بیرۆکەی سەرەکی یان ڕوانگەی زیهنی وەک موگناتیز وایە و یاسا ئەمەیە کە هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکا کەوا بوو ڕوانگەی زیهنی بە شێوازی بێگۆڕانکاری حاڵەتەکانی هەماهەنگ لەگەڵ خۆیان ڕاکێش دەکەن. چارلز هانلن 1864 بەرامبەر 1949. خەیاڵات موگناتیسن وەلەرەیان هەیە، هەروەها کە خەریکی بیرکردنەوەی ئەندێشەکانتن بەرەو سروشت بڵاو ئەبێتەوە و بە شێوەیەکی موگناتیس ئەو شتانەی کە هەمان لەرەیان هەیە ڕاکێش دەکەن. هەر شتێک کە بەرەو دەرەوە بڵاو دەبێتەوە بەرەو سەرچاوەی خۆی دەگەڕێتەوە، ئەو سەرچاوەیەش تۆیت. بەم شێوەیە لە مەسەلەکە بڕوانە. هەمومان دەزانین کە دارتەلی ئیزگەی تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی لەرەوە بەرنامەکان بڵاو دەکاتەوە کە بە شێوەی وێنە بۆ تەلەڤیزیۆن دەگوازرێتەوە. ئێمە زۆربەمان نازانین کە ئەم بابەتە چۆن کار دەکا، بەڵام ئەزانین کە هەر کەناڵێک لەرەی تایبەتی خۆی هەیە و کاتێک لەسەر لەرەی تایبەت ڕێک بخرێت ئەتوانین وێنەکان لە تەلەڤیزیۆنەکان ببینین. ئێمە لە ڕێگەی هەڵبژاردننی کەناڵەکەوە لەرەی تایبەت هەڵدەبژێرین. ئەگەر بمانەوە وێنەیەکی جیاواز لە تەلەڤیزیۆنەکەماندا سیرکەین، کەناڵەکە ئەگۆڕین و لەسەر لەرەیەکی تر ڕێکی دەخەین. تۆش وەک دارتەلێکی ڕاگەیاندنی مرۆڤی کار دەکەیت. بەهێزتر لە هەر چەشنە دارتەلێکی تەلەڤیزیۆنی لەسەر زەمیندا تۆ بەهێزترین دارتەلی ڕاگەیاندنی جیهانی. دارتەلی ڕاگەیاندنی تۆ دنیای تۆ بەدی دێنێ کە ئەویش لەلایەن خۆیەوە جیهان ئەخڵقێنێ. هەر لەرەیە کاینێریت دەگاتە ئەو پەڕیشارەکان و وڵاتەکان و جیهان و لە سەرجەم بوونەوەرەکاندا دەنگ دەداتەوە. تۆ بە خەیاڵات و ئەندێشەکانی خۆت ئەو لەرەیە ئەگوازیتەوە. ئەو وێنانەی کە تۆ لە گواستنەوەی ئەندێشەکانت وەری دەگرێت لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی ژووری دانیشتنەکەت خۆی پیشان نادات. ئەوانەی وێنەی ژیانی تۆن خەیاڵاتی تۆ لە ڕادەیەک پێک دێنن، ئەو لەرەیە بابەتەکانی وەک خۆی ڕاکێش دەکات و پاشانەوە بابەتانە وەک وێنەی ژیانت بۆ لای تۆ دەگەڕێتەوە. ئەگەر خوازیاری گۆڕانکاری لە ژیانت دای بە گۆڕانی بیرەکانت کەناڵ و لەرەکان بگۆڕە. لەرەلەری هێزەکانی زیهنی هەستدارترین لە ئەنجامدا بەهێزترین وزەیە لە گۆڕەپانی ژینتدا. چارلز هانلن. با پراکتر.
خۆت لە فراوانی ناز و نیحمەتدا ببینە. ئەوسا ناز و نیعمەت بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. ئەمە لە هەر قۆناغێکدا و بۆ هەر کەسێک کاریگەری هەیە. ئەو کاتە بیرەکەیتەوە کە لە ناز و نیعمەتێکی فراواندای بە شێوەیەکی بەهێز و زانایانە لە ڕێگەی یاسای ڕاکێشکردنەوە چۆنیەتی ژیانت دەستنیشان دەکەیت. هەر بەم ساکاریە بە هەر حاڵ لێرەدا ئاشکراترین پرسیار دێتە ئاراوە. ئەی بۆچی هەر مرۆڤێک لە ژیانی خەیاڵی خۆی نییە؟ ئەم بەشەش بە کۆتاهات. لە باتی بابەتە ناحەزەکان بابەتە باشەکان ڕاکێش بکە. جان ئەساراف. گرفتەکە ئەوەیە کە زۆربەی خەڵک بیر لەو شتانە دەکەنەوە کە نایانەوێت. ئەو کات لە خۆیان ئەپرسن بۆچی هەمیشە ئەو شتانە ڕووەدات کە لێی دەترسن. تەنها هۆکاری نەگەیشتنی خەڵک بەو ئاواتەکانیان ئەوەیە کە ئەوان سەبارەت بەو شتێک کە نایانەوێت زۆرتر بیر دەکەنەوە تا ئەو شتێک کە ئەیانەوێت. سەرنج بدەرە بیرەکانت و گوێ بگرە لە گرفتار یاساکە تەواوە و هیچ هەڵەیەکی تێدا نییە. پەتایەکی خراپتر لە تاعون کە بۆ ماوەی چەندین سەدا خەڵکی دەبنە قوربانی نەخۆشیێکی بەربەڵاوی نەویستن بوو. کاتێک کە خەڵکی بە شێوەیەکی سەرەکی بیرەکەنەوە قسە ئەکەن هەڵوێز پیشانەدەن بەڵام بەرهەمەکەیان ئەو شتێک کە نایەنەوێت لە ڕاستیدا ئەم پەتایە بە چالاک دەهێڵنەوە. بەڵام نەوەی ئەمڕۆ نەوەیەکە کە مێژوو دەگۆڕێت چونکە ئێمە زانیاریمان پێدەگات کە دەبێتە هۆی ڕزگاربوونمان لەم پەتایە. ئەم بابەتە لە تۆوە دەست پێ دەکات و تۆ ئەبیتە وەک پێشەنگێکی ئەم کاروانە لە ڕاپەڕینی ئەم ئەندێشە نوێیەدا لە ڕێگەی بیرکردنەوە و باسکردن سەبارەت بە داخوازیەکانت هەنگاو هەڵگریت. باب دویل. یاسای ڕاکێشکردن سەرنج ناداتە ئەوەی کە لە ڕوانگەی تۆوە چ شتێک باشە یان خراپە یان ئایا تۆ ئەو شتە ئەوێ یان نا. ئەم یاسایە لە بەرامبەر تۆدا چالاکی پیشان ئەدا. ئەگەر تۆ سەرنج بدەیت قەرزەکانت و وەک ئەژدیها بیان بینیت و هەستێکی تۆقێنەر لەلا دروست بکەن لە ڕاستیدا ئەم خاڵە بۆ کاینات دەنێریت. بە بۆنەی ئەو هەموو قەرز و نەداریەمەوە زۆر نیگەرانم. تۆ لە ڕاستیدا ئەم بابەتە لە لای خۆت دەسەلمێنیت و لە تەواوی پلە و بوارەکانی ژیانتدا هەستی پێدەکەیت. هەر بۆیە قەرز و نەداریەکانت زۆرتر و زۆرتر دەبن. یاسای ڕاکێشکردن یاسای سروشتە. ئەم یاسایە باش و خراپ ناناسێت. تەنها ئەندێشەی تۆ وەرەگرێت و لە ڕواڵەتی ئەزموونەکانی ژیان بۆت ئەگەڕێنێتەوە. یاسای ڕاکێشکردن هۆی گەڕانەوەی ئەندێشەکانی تۆیە بۆ لای خۆت. لیزا نیکۆلز، نووسەر و لایەنگری توانای کەسێتی. یاسای ڕاکێشکردن بەڕاستی فەرمانبەرە کاتێک تۆ بە شێوازێکی خراپ بیر لە ئاواتەکان بکەیتەوە ئەو کات یاسای ڕاکێشکردن هەر جارە هەمان شتت پێ دەبەخشێت. کاتێ سەرنجە دەیتە ئەو شتێک کە ناتەوێت بۆ نمونە نامەوێت دوا بکەوم یاسای ڕاکێشکردن نەویستنی تۆ نابیستێت و ئەو شتەی کە لە ئەندێشەی تۆدا بۆ ئاشکرای دەکات. یاسای ڕاکێشکردن لە ئاستی ویستن یان نەویستنی تۆدا ڕک و کینەی نییە. کاتێک تۆ سەرنجە دەیتە شتێک گرنگ نییە کە شتەکە چی بێت لە ڕاستیدا تۆ داوای بەدیهاتنی ئەو شتە دەکەیت. کاتێک تۆ هەستی خۆت لەسەر ئەو شتێک کە ئەتەوێت کۆ دەکەیتەوە و داکۆکی لەسەر دەکەیت ئەگەیتە ساتێک کە لە ڕاستیدا ئەو داخوازیێت بە گەورەترین هێزی جیهان بۆ خۆت ڕاکێش کردووە. یاسای ڕاکێشکردن وشەی نەویستن یاخود هەر وشەیەکی نەرێنی بە هیچ نازانێ. کاتێ وشەیەکی نەرێنی لە زارت دێتە دەرەوە ئەو شتێک کە یاسای ڕاکێشان وەری دەگرێت ئەمەیە. نامەوێت شتێک بڕژێتە سەر جلەکانم. ئەمەوێ شت بڕژێتە سەر جلەکانم و ئەمەوێ شتی زۆرتریش بڕژێت. نامەوێ قژم خراپ ببڕم. ئەمەوێ قژم خراپ ببڕم. نامەوێ دوا بکەوم. ئەمەوێت دوا بکەوم. نامەوێت کەس بە چاوی سووک سەیرم بکە. ئەمەوێت خەڵکی بە چاوی سووک سەیرم بکەن. نامەوێت خاوەن چێشتخانەکە مێزەکەی ئێمە بدات بە کەسی تر. ئەمەوێت خاوەن چێشتخانەکە مێزەکەی ئێمە بدات بە کەسێکی تر. پێم خۆش نییە پێڵاوەکان قاچم بگرن. پێم خۆشە پێڵاوەکان قاچم بگرن. فریای ئەم هەموو ئیشە ناکەوم. کاری لە ڕاددە زۆرترم پێخۆشە. پێم خۆش نییە ئەنفلۆنزا بگرم. پێم خۆشە ئەنفلۆنزا و نەخۆشی تریش بگرم. پێم خۆش نییە شەڕەقسە بکەم. شەڕەقسەی زۆرترم پێخۆشە. بەم شێوەیە قسەم لەگەڵ مەکە. پێم خۆشە تۆ و خەڵکی تریش بەم شێوەیە قسەم لەگەڵ بکەن. بە کورتی یاسای ڕاکێشکردن ئەو شتێک کە لە مێشکتدایە پێت دەبەخشێ. با پراکتر. یاسای ڕاکێشکردن بەردەوام چالاکە چ باوەڕ بکەیت و بزانیت یان نەزانیت. یاسای ڕاکێشکردن یاسای بوونە. زانایانی فیزیکی کوانتۆم بە ئێمەیان ڕاگەیاندووە کە هەموو کاینات لە ئەندێشەوە سەرچاوەی گرتووە.
تۆ ژیانی خۆت لە ڕێگەی ئەندێشەکانتەوە یاسای ڕاکێشکردن بەدی دێنیت و یەکە بە یەکەی مرۆڤەکان هەروواکەن. چالاکی ئەم یاسایە پەیوەندی بە ئاگاداربوونت لە یاساکە نییە، بەڵکو هەمیشە لەسەر ژیانی تۆ مرۆڤەکانی تر بە درێژایی مێژوو کاریگەری هەیە. کاتێک کە تۆ لەم یاسایە ئاگادار دەبیت لە ڕاستیدا تێدەگەیت کە ئەتوانیت بناغەی ژیانی خۆت بە بڕی خۆت دابڕێژیت و پاشان بە شێوەی سەرسوڕهێنەر بەهێز ببیت. لیزا نیکۆلز. یاسای ڕاکێشکردن بە ڕێژەیەکی بیرکردنەوە چالاکی هەیە. کاتێک کە تۆ نوقمی خەیاڵاتی یاسای ڕاکێشکردن چالاکە، کاتێک بیر لە ڕابردوو دەکەیتەوە یاسای ڕاکێشکردن چالاکە، کاتێکیش بیر لە ئێستا و داهاتوو دەکەیتەوە یاسای ڕاکێشکردن هەر چالاکە. ئەمە چالاکێکی هەمیشەیە، تۆ ناتوانی دوگمەی ڕاوەستان لێدەیت. یاسای ڕاکێشکردن هەر وەک بیرەکانت هەمیشە چالاکە، چ ئاگادار بیت یان نەبیت. ئێمە زۆربەی کات لە بیرکردنەوەداین، تەنانەت کاتی قسەکردن یاخود گوێگرتن یا خوێندنەوەی ڕۆژنامە یان سیرکردنی تەلەڤیزیۆنیش هەر بەردەوام خەریکی بیرکردنەوەین. کاتی وە بیرهێنانەوەی بیرەوەریەکانی ڕابردوو یان بیرکردنەوە لە داهاتوو دیسان خەریکی بیرکردنەوەین. کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل لە بیرکردنەوە دایت. زۆربەی ئێمە پێمان وایە لە کاتی خەوتندا بیر ناکەینەوە، بەڵام لە هەمان کاتیشدا هێزەکانی ڕاکێشکردن خەریکی چالاکیکردن لەسەر دوایین بیرەکانی پێش خەوتندا، کەواتە پێش خەو بیر لە شتی خۆش بکەرەوە. مایکل برنابیک ویب. داهێنان هەمیشە هەیە. هەر جارێک کە کەسێک بیرێکی هەیە، شێوەی بیرکردنەوەیەکی درێژخایەنی هەیە. بیرەکانی لە پرۆسەی داهێناندایە و شتێک لەم ئەندێشانە ئاشکرا بێت، ئەو شتێکە هەر ئێستا لە بیرتایە داهێنەری ژیانی داهاتووتە و تۆ ژیانی خۆت بە بیرەکانی خۆت دروست دەکەیت و لەبەرەوەی هەمیشە خەریکی بیرکردنەوەی هەمیشەش خەریکی داهێنانیت. سەبارەت بە هەر شتێک بیر بکەیتەوە و هەمان شت لە ژیان تا ئاشکرا ئەبێت. هەروەک سەرجەم یاساکانی سروش لەم یاسایەشدا پوختەی یەکی تەواوی هەیە. تۆ ژیانی خۆت دروست ئەەکەیت، هەر ئەو شتێک کە دەیچێنیت هەر ئەو شتەش درەو دەکەیت. ئەندێشەکانت وەک تۆن و درەوەکەت پەیوەندی بەو شتەوە هەیە کە چاندوتە. ئەگەر بۆڵەبۆڵ و گلەیی و سکاڵا بکەیت، یاسای ڕاکێشکردن بە تەواوی هێزی و بابەتی زۆرتر بۆ گلەیی و سکاڵاکردن دێتە ناو ژیانتەوە. ئەگەر گوێ بدەیتە گلەیی و سکاڵای کەسێکی تر و زۆرتر بیری لێ بکەیتەوە پشتگیری بکەیت، لەو کاتەدا تۆش بابەتی زۆرتر بۆ سکاڵا ڕاکێش دەکەیت. یاسای ڕاکێشکردن تەنیا ئەو شتێکە بیری لێ دەکەیتەوە سەرنجی ئەدەی بۆ تۆی دەگەڕێنێتەوە. بەم زانیاریە بەهێزەوە تۆ لە ڕێگەی گۆڕانکاری لە ئەندێشەتدا دەتوانیت بە تەواوی هەل و مەرجەکانی ژیانت بگۆڕیم. بیل هریس، مامۆستا و دامەزرێنەری ڕێکخراوی لێکۆڵینەوەی سنتر پۆینت. قوتابیەکم بوو، ناوی ڕۆبەرت بوو، کە لە ڕێگای ئینتەرنێتەوە وانەم پێ ئەوت بەشێک لە کاری ئەو ناردنی نامە بوو بۆ من لە ڕێگەی ئیمێڵەوە. ڕۆبەرت هاوڕێگەزباز بوو، ناخۆشیەکانی ژیانی خۆی بە کورتی لە ڕێگەی نامەوە بۆ منی ئەنووسی. لە شوێنی ئیشەکەی هاوکارەکانی دژی بوون و ئەم مەسەلەیە شوێنی ئیشەکەی بۆ ئەو کردبووە شوێنێکی پڕ لە ناکۆکی و ئاڵۆزیم. کاتێکە بە شەقامێکدا تێپەڕ ئەبوو، ڕوبەڕووە بوو لەگەڵ ئەو کەسانەی کە ڕقیان لە هاوڕێگەز باز بوو گاڵتەیان پێکرد. ئەو پێی خۆش بوو ببێتە ئاکتەرێکی کۆمیدی و کاتێک ئەم ئیشەی هەڵبژارد، هەموو بە بۆنەی هاوجنس بازبوونیەوە ئازاریان دەدا. تەواوی ژیانی پڕ بوو لە خەم و هۆکاری هەموو ئەمانەش هاوجنس بازی ئەو بوو. من دەستم کرد بە فێرکردنی و ئەبۆم شی کردەوە کە چۆن هەستی خۆی لەسەر ئەو شتێک کە نایەوێت تەرخان کردووە. ڕێنمایم کرد کە دووبارە بچێتەوە بەو نامانەی کە بۆ منی ناردبوو. پێم وت نامەکان بخوێنێتەوە و سەرنج بداتە ئەو شتانەی کە نەیویستووە و بۆ منی باس کردووە. من ئەتوانم بڵێم کە تۆ لەم بابەتەدا زۆر بە جۆش و خڕۆشی کاتێک بە تەواوی هەستی خۆت لەسەر شتێک کۆ ئەەکەیتەوە جەخت ئەەکەیت کە ئەو شتە خێراتر ڕوو بدات. پاشان ئەو تەواوی توانای خۆی بەکارهێنا و لەسەر ئەو شتێک کە لە ناخی دڵیەوە ئەیویست جەختی کرد. ئەوەی لە ماوەی 6 تا 8 هەفتەدا ڕوویدا موعجزەیەکی تەواو بوو. سەرجەمە و کەسانەی کە ئاویان ئازاردا بوو هەندێکیان گواسترانەوە بۆ بەشێکی تر و هەندێکی تریشیان دەستیان لە کار کێشا بۆەوە و یان وازیان لەو هێنا. ئیتر هیچ کەس ئەوی ئازار نەئادا. ڕۆبەرت وردە وردە کارەکەی خۆی خۆشویست و کاتی ڕۆشتنی بە شەقامەکاندا ئیتر گاڵتەیان پێ نەدەکرد. کاتێک دەوری ئەکتەرێکی کۆمیدی دەبینی خەڵک لە جێگەی خۆیان هەڵ ئەستان و چەپڵەیان بۆ لێ دەدام.
کاتێک ئەو سەرنجی خۆی لەسەر ئەو شتەی کەنەی ئەویزیان لێی دەترسا و دووری لێ کرد، گۆڕی بۆ ئەو شتێک کە ئەیویست ئەوسا بە تەواوی ژیانی گۆڕا. ژیانی ڕۆبەرت گۆڕا، چونکە ئەندێشەکانی گۆڕان ئەو لە ڕادەیەکی جیاواز لە خۆیەوە بەرەو کائینات بڵاو کردەوە. کائیناتیش ناچار بوو کۆمەڵێک وێنەی هەماهەنگ لەگەڵ لەرەی نوێدا بەبێ بایەخدان بەوەی کە تا چ ڕادەیەک مەحال بوون پێشکەش بکات. بیرە تازەکانی ڕۆبەرت بوونە هۆی لەرەی تازەی ئەو سەرجەم وێنەکانی ژیانی گۆڕدرا. ژیانی تۆ لە دەستی خۆتدایە، گرنگ نییە کە ئێستا لەکوێیت و ژیانت چی بەسەر هاتووە. تۆ توانی زانایانە خەیاڵاتی خۆت هەڵبژێری و ژیانی خۆت بگۆڕی. شتێک بە ناوی ناومێدی نییە و سەرجەم خاڵەکانی ژیانت ئەگۆڕدرێت. ئەم بەشەش بە کۆتا هات. هێزی زهنی تۆ. مایکل برنادبێک وێب. تۆ بیرە سەرەکیانەی کە لە زهنی وشیاریت داواتە ناخدا ڕادگرتووە چه ئاگادار بیت یان نەبیت ڕاکێشی دەکەیت. ئەگەر لە ڕابردوودا لە ئەندێشەکانت ئاگادار بوو بیت یان نا ئێستا ئاگاداری. هەر لەو کاتەوە کە لە ڕاز ئاگادار بوویت لە خەوێکی قورس بەخەبەر هاتوویت. ئاگادار لە زانیاری، ئاگادار لە یاسا و ئاگادار لە هێزی ئەندێشەت. دکتۆر جان دمارتینی. کاتێ بەوردی لە مەسەلەی ڕاست توانای زهن و هێزی ویستن لە ژیانماندا بڕوانین تێدەگەین کە هەموو ئەو شتانە لە دەوروبەرماندا هەن و تەنها پێویستیمان بە چاوکردنەوە و تێڕوانینە. لیزا نیکۆلز. تۆ توانی یاسای ڕاکێشکردن لە هەموو شوێنێک ببینی. تۆ هەموو شتێک بۆ لای خۆت ڕاکێش دەکەی. مرۆڤەکان هەڵومەرجی پێویست، تەندروستی، پارە، قەرزداری، خۆشی و جۆری ئەو ئۆتۆمبیلەی کە ئەتەوێ، تۆ هەر وەک مگوناتیس هەموو شتێک بۆ خۆت ڕاکێش دەکەیت. هەر شتێک کە بیری لێ بکەیتەوە ئەیهێنیتە لای خۆت. هەموو ژیانی تۆ دەنگدانەوەی خەیاڵاتی مێشکتە. ئەم یاسایە هەموو شتێک دەگرێتەوە. ژیان دەنگدانەوەی ئەندێشەکانی تۆیە. جیاوازی مرۆڤ لەگەڵ زیندەوەرانی تر ئەوەیە کە مرۆڤ بە بیر و هۆش ئەتوانێت ئەندێشە و خەیاڵاتی خۆی هەڵبژێرێت. مرۆڤ توانای بەدیهێنانی ژیانی لە ڕێگەی هێزی بیرەوە هەیە. دکتۆر فرد ئالن وۆلف. زانای فیزیکی کوانتەم و وتاربێژ و نووسەر. من لە ڕوانگەی شێتی و شەیدایی خەیاڵاتمەوە لەگەڵتدا نادوێم و بەڵکو بە پێی زانیاری قوڵتر و بنەڕەتی قسەت بۆ دەکەم. فیزیکی کوانتەم ئاماژە بەم یاسایە دەکات و دەیسەلمێنێت کە هیچ کەس ناتوانێت ببێتە خاوەن ئەو شتەی کە بە ئەندێشە و خەیاڵات نەهاتووە. لە ڕاستیدا بیر و زهن داڕێژەری چوارچێوەی هەموو هەستەکانتە. ئەگەر کەسێک مەسەلەی بەهێزترین ناوەندی ڕاگەیاندن لە کائیناتدا تاوتێ بکە، هەز بە یەکگرتووی تەواو لەگەڵ وتەکانی دکتۆر وۆلف دەکات. زهنی تۆ بیرەکاتەوە وێنەکان وەک ئەزموونەکانی ژیان بۆ لای تۆ ئەگەڕێنێتەوە. تۆ سەرەڕای ئەوەی بە ئەندێشەی خۆت داهێنەری دنیای خۆتی، تەنانەت بیرەکانی شت لەگەڵ جیهاندا کۆ دەبێتەوە. ئەگەر پێت وایە کە مرۆڤێکی بێدەسەڵاتی و لەم دنیاەدا هیچ هێزێکت نییە، دووبارە بیر بکەرەوە و چۆن لە ڕاستیدا بیری تۆ داڕێژەری جیهانی دەور و پشتتە. لێکۆڵینەوە سەرسوڕهێنەرەکان و داهێنانەکانی زانایانی فیزیکی کوانتەم لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا بوون بەهۆی زانیاری زۆرتری ئێمە لە هێزی گەورەی بیری مرۆڤ لە بواری داهێناندا. کردداری ئەوان لە ڕیزی وتەی بیرەوەرانی گەورەی جیهان، کارنگی، ئیمرسۆن، شکسپیر، بیکن، بوودا، کریشنامۆرتیدایە. باب پراکتر. ئەگەر کەسێک لە یاساکە تێنەگات بەمانای ڕەتکردنەوە و بەرپەشدانەوەی ئەو یاسایان نییە. لەوانەیە کەسێک لە تەزوی کارەبا تێنەگا، بەڵام ئەزانێ کەڵکی لێوەر بگرێ. من نازانم تەزوی کارەبا چۆن ئیش دەکا، بەڵام ئەزانم کە تۆ توانی بە ئامێرە کارەبایەکان خواردن بۆ کەسێک دروست بکەیت، تەنانەت ئەو کەسەشی پێ ببرژێنیت. مایکل برنابێک وێب. زۆربەی خەڵک کاتێک فێربوونی ئەم ڕازەمەزنە دەست پێ دەکەن لە سەرجەم بیرە نەرێنی و سلبیەکانیان ئەتۆقن. خەیاڵێک کە تێگەیشتنی زۆر گرنگە ئەوەیە کە لە ڕوانگەی زانستیەوە سەلمێنراوە کە گەشتبینی و زۆر بەهێزترە لە بیری نەرێنی. ئەم مەسەلەیە هەر لێرەدا ئابێتە هۆی کۆتاییهێنان بە نیگەرانیەکان. لە ڕاستیدا بەدیهاتنی خاڵێکی نەرێنی لە ژیانی تۆدا بەرهەمی فراوانبوونی ئەندێشە و بیرکردنەوەی نەرێنی هەمیشەیە. بە هەر حاڵ ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن لەسەر بیرە نەرێنیەکان جەخت بکەیت، وردە وردە لە ژیانتدا خۆیان پیشان ئەدەن. تەنانەت نیگەرانی سەبارەت بەو بیرانەژە بێتە هۆی ڕاکێشکردنی ڕادەیەکی زۆرتری خەیاڵە نەرێنیەکان، کەوا بۆ هەر لە ئێستاوە بڕیار بدە بیر لە شتی باش بکەیتەوە. لیزا نیکۆلز.
سپاسی خوددا بکە کە لە بەدیهاتنی تەواوی بیرەکانی تۆ دواکەوتنێکی کاتی هەیە ئەجینە ئەکەویتە ناو جێرە و کێشەوە. هەرە و دواکەوتنە یارمەتیدەرێکی گەورەیەوە بێتە هۆی ئەوەی کە دووبارە ئەندێشەکانت لێک بدەیتەوە و هەڵیان سەنگێنیت و سەبارەت بە داخوازیەکانت بیر بکەیتەوە و هەڵبژاردنێکی نوێت هەبێم. تەواوی هێزی تۆ بۆ داهێنانی ژیانت هەر ئێستا لە دەستی تۆدایە، چونکە هەر ئێستا ئەو کاتەیە کە تۆ خەریکی بیرکردنەوەی. ئەگەر خەیاڵاتێکت هەبووە ئاشکرابوونیان بە سوودی تۆ نەبووە، هەر ئێستا ئەتوانیت چۆنێتی بیرۆڕات بگۆڕی، ئەتوانیت بەدانانی ئەندێشەی چاک ئەوانی تر بسڕیتەوە. لە ڕاستیدا کات خزمەتت پێدەگەێنێت کە چۆن بتوانی لە شتێکی نوێ بیر بکەیتەوە و لە ڕێیەکی نوێ بڵاو بکەیتەوە. دکتۆر جۆیتڵ. تۆ پێتخۆشە لە بیرەکانت ئاگادار بیت و بیرەکانت بە وردی هەڵبژێریت و ئەتەوێت لەم بوارەدا سەرقاڵ بیت، چونکە تۆ شاکاری ژیانی خۆتی، تۆ میکل ئەنژی خۆتی، ئەو دایودی کە تۆ پەیکەرەکەی ئەتاشیت خۆتی. یەکێک لە شێوازەکانی زاڵبوون بەسەر زیهندا فێربوونی هێورکردنەوەی زیهنە. سەرجەمی ڕاهێنەرانی باسکراو لەم کتێبەدا تێڕامانیان مێدیتیشن کردوتە سەرەتای بەرنامەی ڕۆژانەی خۆیان. پاش هەشکرابوونی ڕاست تێگەیشتنم کە تێڕامان تا چ ڕادەیەک بەهێزە. تێڕامان زیهنت ئارام و هێمن دەکاتەوە، لە کۆنتڕۆڵکردنی بیرەکانتدا یارمەتیت دەدا و جەستەت زیندوو ئەکاتەوە. هەواڵی دڵخۆشکەر ئەوەیە کە پێویست ناکا بۆ تێڕامان چەند کاتژمێر لە خەڵوەتدا دابنیشیت. ئەتوانیت بۆ تێڕامان ڕۆژی بە 3 تا 10 خولەک دەست پێ بکەیت کە هەر ئەم کارە بۆ کۆنتڕۆڵکردنی بیرەکانت تا ڕادەیەکی سەرسوڕهێنەر بەهێزە. هەروەها بە مەبەستی شارەزابوون لە ئەندێشە دەتوانیت بۆ خۆت ئامانجێک هەڵبژێریت. من فەرمانڕەوای بیرەکانمم، ئەم ڕستەیە دووبارە بکەرەوە، لێی تێفکرە. کاتێ بە بڕوایەکی زۆر پتە و لەسەر داخوازیەکانت جەخت بکەیت، بەهۆی یاسای ڕاکێشکردنەوە داخوازیەکانت دێنە دی. ئێستا تۆ زانیاریەک وەردەگری کە دەتوانی بەرزترین و باشترین نمونەی خۆت داهێنیت. نمونەیەکی ئەو تۆ کە لەوانەیە هەر لە سەرەتاوە بەرزترین لەرە بڵاو بکاتەوە، بەڵام گرنگە کە ڕوونی بکەیتەوە کە دەتەوێت ببیت بەچی، چ کارێک ئەنجام بدەیت، ببیتە خاوەنی چ شتێک. بیر لەم بابەتانە بکەرەوە و لەرەکانیان بڵاو بکەرەوە. بەم چەشنە ڕوانگەی تۆ ئەبێتە ژیانی تۆ. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. گەورەترین ڕازی ژیانی ئێمە یاسای ڕاکێشکردنە. یاسای ڕاکێشکردن دەڵێت هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکات. کەوابوو کاتێ بیر لە شتێکەکەیتەوە، لە هەمان کاتدا وەک ئەو بیرانە بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. ئەندێشەکان موگناتیسن وەلەرەیان هەیە. کاتێک ئەندێشەیەک لە مێشکتدا پەروەردە دەکەیت، بەرەو کاینات ڕەوانەی دەکەیت و بە شێوەی موگناتیس هەموو ئەو شتانەی کە هەمان لەرەیان هەیە ڕاکێش دەکەیت. هەر شتێک کە بۆ دەرەوە ئەنێردرێت ئەگەڕێتەوە بۆ لای سەرچاوەکەی کە خۆتی. تۆ وەک ناوەندێکی ڕاگەیاندنیت کە بە بیرەکانت لەرەیەک بڵاوەکەیتەوە. ئەگەر ئەتەوێت شتێک لە ژیان تا بگۆڕی، لە ڕێگەی گۆڕانکاری لە بیرەکانت لەرەکە بگۆڕە. ئەندێشەی ئێستای تۆ ژیانی داهاتوت پێک دێنێت. لە هەر شتێک زۆرتر تێفکریت لە ژیانتدا خۆی پیشان ئەدات. ئەندێشەکانت ئەبنە بارودۆخی ژیانی تۆ. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەوین بەرزترین هەست. جیمس ڕی، فەیلسوف، وتاربێژ، نووسەر و داهێنەری بەرنامەی هێزی خۆشبەختی مرۆڤەکان. بنەمای هەستی باش سەبارەت بە بوونەوەرە دەستەمۆکانیش بۆ تۆ بەکەڵکە. بۆ نمونە، بوونەوەرەکان هەستی تۆ ئەبزوێنن. کاتێک تۆ سەبارەت بە بوونەوەرە دەستەمۆکات هەستی بەزەیی و ئەوینت هەیە، هەر ئەو بەزەییە بە باشی دێنێتە ناو ژیانتەوە. تێکەڵبوونی ئەندێشە و ئەوینە کە هێزی بێبەرگری یاسای ڕاکێشکردن پێک دێنێت. چارلز هاند. هیچ هێزێک لە دنیادا گەورەتر لە هێزی ئەوین نییە. هەستی ئەوین بەرزترین لەرەیە کە توانی لە خۆتی بڵاو بکەیتەوە. ئەگەر بتوانیت هەر بیرێکت هاوڕێ و هاوپێچی ئەوین بکەیت، ئەگەر بتوانی هەر شت و هەر کەسێکت خۆش بوێ، ژیانت دەگۆڕدرێ. لە ڕاستیدا کۆمەڵێک لە بیرەوەریەکانی ڕابردوو بە یاسای ڕاکێشکردن وەک یاسای ئەوین ئاماژەیان کردووە. و ئەگەر لەم بابەتە بیر بکەیتەوە، هۆکارەکەیت بۆ دەردەکەوێت. ئەگەر سەبارەت بە کەسێک ئەندێشەیەکی بێبەزەیانەتە بێ، بێبەزەی سەبارەت بە خۆت ئاشکرا دەبێ. تۆ بەهۆی بیرە نەرێنیەکانتەوە جگە لە خۆت بە هیچ کەس زیان ناگەێنیت. ئەگەر بیری ئەوین لە مێشکتا گەشە بکات، بە گومانی تۆ سوودی بۆ چ کەسێک هەیە؟
خۆت. ئەگەر حاڵەتی سەرەکی تۆ ئەوین بێت ئەو ساڕاکێشکردن یان یاسای ئەوین لەگەڵ گەورەترین هێزدا کاردانەوەی هەیە، چونکە تۆ لە بەرزترین لەرەدایت. هەرچەندە زۆرتر هەست بە ئەوین بکەیت وەیان ئەوینێکی زۆرتر بڵاو بکەیتەوە دەبیتە خاوەنی هێزێکی گەورەتر. ئەو هۆکارەی کە بێتە هۆی گەشەسەندنی ئەندێشە تا بتوانی لەگەڵ و وەک خۆی پەیوەندی بگریت یاسای ڕاکێشکردنە کە ناوێکی ترە بۆ ئەوین. ئەمە بناغەیەکی بنەڕەتی و هەمیشەیی و هاوبەشە لە نێوان هەموو گیانلەبەرە و لە نێوان هەر فەلسەفە و هەر ئاین و هەر زانستێک و هیچ ڕێگەی دەرچوونێک نییە لە یاسای ئەوین. هەست بیر دەبزوێنێت، هەست و ویستە ویستیش ئەوینە و بیرێکی پڕ لە ئەوین هیچ کات نابەزێت. چارلز هانل. مارسی شیمۆف. ئەو کاتەی کە لە بیر و هەستەکانت شارەزا بیت و لێیان تێگەیشتیت ئەوسا لە چۆنێتی ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆت تێدەگەی کە خۆی لە خۆیدا ئازادی و هێزی تۆی تایە. مارسی شیمۆف بەسەرهاتێکی سەرسوڕهێنەر لە ئاینشتاینی مەزن دەجێڕێتەوە. گرنگترین پرسیارێک کە هەر مرۆڤێک ئەتوانێت لە خۆی بپرسێت ئەمەیە کە ئایا کائینات دیاریدەدەر و ئەویندارە؟ بەپێی زانیاریمان لە یاسای ڕاکێشکردن تاکە وەڵام ئەمەیە: بەڵێ، کائینات یارمەتیدەر و ئەویندارە. لەبەر ئەوەی کاتێ وەڵامێکی ئەو تۆ بدەیتەوە بارودۆخی ئەو تۆش لە ژیان تا تاقی دەکەیتەوە. ئەلبەرت ئەنیشتاین ئەم پرسیارەی دانا چونکە خۆی لە ڕاست ئاگادار بوو. ئەو دەیزانی کە بەدانانی ئەم پرسیارە ئێمە ناچار بە بیرکردنەوە هەڵبژاردن دەبین. ئەو بەم شێوەیە هەلێکی بێوێنەی بۆمان ڕەخساند. بە بیرکردنەوەی زۆرتر لە مەبەستی ئەنیشتاین ئەتوانین تەنانەت بڕیار بدەی کائینات بەشکۆیە. کائینات هەموو بابەتە باشەکانم خەڵات دەکا و لە هەموو بوارێکدا پشتیوانی منە و دەست بەجێ تەواوی پێداویستەکانم دابین دەکا کەوابوو بزانە جیهان هاوڵ و یاری دەدەرە. جەک کنفیلد. هەر لە سەرەتای فێربوونی ڕاز و بەکارهێنانی لە ژیانمدا بەڕاستی ژیانم سەرسوڕهێنەر بووە. پێم وایە منە و چەشنە ژیانم هەیە کە هەموو کەزاوەتە خوازێتی. من لە باڵەخانەیەکی 504 ملیۆن دۆلاری داژیم. هاوسەرێکم هەیە کە بۆی ئەمرم. بۆ پشودان ئەچمە باشترین شوێنەکانی جیهان. شاخەوانی دەکەم، ئاچم بۆ ڕاو. هەموو ئەوانە هەر بەردەوامە چونکە من ئەزانم چۆن لە ڕاست کەڵک وەرگرم. باب پراکتر. بێگومان ژیان سەرسوڕهێنەرە و پێویستە هەرواش بێت و لە داهاتووشدا هەروە بێت. ئەو کاتێک کە تۆ بەکارهێنانی ڕاست دەست پێ دەکەیت. ئەمە ژیانی تۆیە و چاوەڕوانە کە تۆ ئاشکرای بکەیت لەوانەیە تا ئەم کاتەش پێت وا بوو بێ ژیان تاڵە و پڕ لە کێشەیە. هەر ئێستا هاوار بکە و بە هەموو جیهان بڵێ: ژیان ئاسانە، ژیان خۆشە، هەموو شتە باشەکان بۆ لای من دێن. ڕاستیەک لە ناخی تۆدایە کە چاوەڕوانە ئاشکرای بکەیت ئەو ڕاستی ئەوەیە: تۆ شایانی سەرجەم ئەو شتە باشانەی کە ژیان پێشکەشی تۆی دەکات. خۆت لە ناخی خۆتا هەستی پێ دەکەیت چونکە ئەو کاتەی کە لەگەڵ نەبوونی بابەتە باشەکان ڕوبەڕوە بیتەوە هەستێکی ناخۆشت هەیە. سەرجەمی شتە باشەکان مافی تۆیە. تۆ داهێنەری ژیانی خۆتی کەوابوو بۆ ژیانی پڕ لە گەورەی و سەربەرزی خۆت بەخێر هاتی. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. یاسای ڕاکێشکردن یاسای سروشتە و هەروەک یاسای چێشی زەوی بێلایەنە. هیچ شتێک ناتوانێت بێتە ناو گۆڕەپانی تاقیکردنەوەکانت جگە لەوانەی کە خۆت لە ڕێگەی بیرەکانتەوە بانجی دەکەیت. بۆ ئەوەی بزانیت چ بیرێکت هەیە سەبارەت بە هەستەکانت لە خۆت پرسیار بکە. هەستەکانت ئامێرێکی بەنرخن کە دەست بەجێ ئێمە سەبارەت بەو شتەی لە مێشکدایە ئاگادار دەکەنەوە. مەحاڵە کە مرۆڤ هەستێکی خراپی هەبێ و لە هەمان کاتدا ئەندێشەی باش بێت. بیرەکانت لەرەی تۆ دەستنیشان دەکەن و هەستەکانت دەست بەجێ پێت دەڵێن کە لەسەر چ لەرەیەکی. ئەو کاتەی کە هەستێکی خراپت هەیە لەسەر شەپۆڵێکی کە بابەتی خراپ زۆرتر ڕادەچێشێت. ئەو کاتێک کە هەستێکی باشت هەیە بەهێزەوە بابەتی باش زۆرتر ڕادەچێشی. ئەو شتانەی کە ڕاست دەگۆڕن وەک بیرەوەریە خۆشەکان، سروشت، ئاهەنگی دڵخواز ئەتوانن هەستەکانت وە لە ئەنجامدا لەرەکەت بگۆڕن. ئەم بەشەش بە کۆتا هات. چۆنیەتی بەکارهێنانی ڕاست. تۆ خۆت داهێنەری وە شێوەیەکی ئاسان هەیە تا بەهۆی بەکارهێنانی یاسای ڕاکێشکردن ئەو شتە داهێنیت کە ئەتەوێ. مامۆستایان و ڕۆشنبیرە گەورەکان لە ڕێگەی بەرهەمە سەرسوڕهێنەرەکانیانەوە ئێمەیان لەم ڕازە ئاگادار کردوتەوە. تاقمێک لەوان چۆنێتی جیهانیان لە چۆرچێوەی چیرۆکدا سەلماندووە. ئەو هۆش و ژیرەی کاوان لە چیرۆکەکانیان داهێناویانە دەست بەدەست گەڕاوە. زۆربەی خەڵک ئاگادارنی کە ناوەڕۆکی ئەم چیرۆکانە ڕنگدانەوەی ڕاستەقینەی ژیانە.
جی مصری ئەگەر سەبارەت بە عەلادین و چرا جادوویەکەی بیر بکەیتەوە، عەلادین چراکەی هەڵگرت و خۆڵەکەی سڕیەوە و لە پڕ دێوێکی لێ هاتە دەرەوە، دێوێک کە هەمیشە یەک قسەی دەکرد: ئەمرەکە گەورەم. چیرۆکەکە وا درێژە پەیدا دەکات پێویستە تەنها 3 ئارەزوو هەبێ، بەڵام ئەگەر پاشماوەی چیرۆکەکە بخوێنیتەوە و بە سەرچاوەکەی بگەیت، بۆت دەردەکەوێت کە لە ڕاستیدا هیچ سنوورێک بۆ ئارەزوەکان نییە. دەربارەی ئەم خاڵە بیر بکەرەوە. ئێستا هەر ئەوە لە ژیانتا بەکار بهێنە لە بیرت بێ عەلائەدین کەسێک بوو کە هەمیشە داواکاری هەموو ئاواتەکانی بوو. ئێستا وای دابنێ کە ئەم کایناتە گەورەیەت لەدەستدایە کە وەک دێوەکەی عەلائەدین ئیش دەکا. بەپێی دابوونەریتەکان ناوەکانی کاینات زۆرن، وەک فریشتەی پیرۆزی پاسەوان، سوپەر ئیگۆ. ئێمە دەتوانین هەر ناوێکی لێ بنین. تۆ ئەو ناوە هەڵبژێرە کە زۆرتر کاریگەری لەسەرت هەیە، بەڵام لە مێژەوە ئەو باوەڕە بووە کە شتێک مەزنتر لە ئێمەش هەیە و دێوەکە هەمیشە یەک قسە ئەکات: ئەمریکا گەورەم. ئەم چیرۆکە دەیسەلمێنێ کە چۆن تەواوی ژیان و هەموو ناوەڕۆکەکانی پێکاتەی دەستی تۆن. دێو هەر داخوازیەکی تۆی بەدی هێناوە. دێو هەمان یاسای ڕاکێشکردنە کە هەمیشە زیندووە و ئامادەیە و هەمیشە گوێبیستی سەرجەم ئەندێشە و وتە و ئیشەکانتە. دێو وای دەانێت کە تۆ خوازیاری سەرجەم ئەو شتانەی کە بیری لێ ئەەکەیتەوە، قسەی لێ ئەەکەیت و هەڵەستی بەنجامدانی تۆ، سەروەری جیهانی و دێو خزمەتکاری تۆیە. دێو هیچ کات سەبارەت بە داخوازیەکان پرسیار ناکە. تۆ بیر لە هەر شتێک بکەیتەوە، دێو دەست بەجێ کاینات، خەڵک و هەڵومەرجەکانت بۆ بەدیهێنانی ئاواتەکانت بۆ دەبزوێنێت. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی جەستەی تۆ. وەرە چاوێک بە چۆنێتی داهێنانی ئەو کەسانەی کە کێشی لەشیان لەسەرەوەی و ئەیانەوێت چێشیان دابەزێنن بخشێنین. یەکەم پلە ئەوەیە کە بزانین ئەگەر هەموو هەوڵی خۆت لەسەر کەمکردنەوەی چێشی لەشت دانێ و ڕاکێشکردنی دابەزینی چێشی لەش زۆرتر دوا دەخەی، کەوا بوو کەمکردنەوەی چێشی لەش لە مێشکدا دەربکە. ئەمە هۆی سەرەکی شکست خواردنی بەرنامەی دابەزانی چێشە، چونکە تۆ لەسەر دابەزینی چێش جەختت کردووە. بێگومان ڕاکێشکردنی کەمکردنەوەی بەردەوامی چێشت دواخستووە، چونکە لە ڕوانگەی کایناتەوە تۆ دەبێت چێشی لەشت لەسەرەوە بێ تا بیر لە دابەزینی بکەیتەوە. مەسەلەی دووهەم کە پێویستە بزانی ئەوەیە کە هەلومەرجی قەڵەوی لە ڕێگەی ئەندێشەی خۆتەوە بەدی هاتووە. مانای وایە کە ئەگەر کەسێک کێشی لەشی لەسەرەوەیە کێشەکەی لە بیری قەڵەوی سەرچاوەی گرتووە. چ خۆی ئاگادار بێ یان نەبێ هەرگیز نەبووە و کەسێک بیری لەش جوانی لە مێشکیدا بێ و قەڵەو بێ. کاتێکە بە خەڵک ئەوترێ کە کەم کاری غدەی دەرەقییان کردداری سووتاندن لە لەشیاندا لە خوارەوەیە یاخود قەبارەی لەشیان بۆ ماوەیە، هەموو ئەوانە لە ژێر بیری قەڵەوی دەشاردرێنەوە. ئەگەر بڕوا بکەیت کە هەموو ئەم بارودۆخە سەبارەت بە تۆش هەروایە، بۆ هەمیشە قەڵەوی ڕاکێش دەکەیت. من پاش لەدایکبوونی هەردوو کچەکەم چێشی لەشم لەسەرەوە بوو. ئەزانم هۆی ئەوەش گوێدان بە قسەی خەڵک و خوێندنەوەی ئەم بابەتە بوو کە پاش سک و دابەزاندنی کێشی لەش دژوارە، بەتایبەت پاش منداڵی دووهەم دژوارترە. منیش بە تەواوی هەموو بیری قەڵەویم بۆ لای خۆم ڕاکێش کردبوو، هەرواشم لێ هاتبوو. من بەڕاستی بە ئەندازەی ورچێ قەڵەو بووم، هەرچەندە زۆرتر سەرنجمەدایە بە ورچبوونی خۆم، زلی و قەڵەوی زۆرترم ڕاکێش دەکرد. من بەم کورتە باڵاییمەوە بەقەدەر دێوێکی 70 کیلۆیم لێ هاتبوو. ئەمەش هەمووی بەهۆی بیرکردنەوە لە قەڵەویم بوو. زۆرترین بیرێک کە لە مێشکی خەڵکیدایە و منیش هەروە بیرم دەکردەوە ئەوەیە کە خۆراگە بێتە هۆی قەڵەوی. ئەمە باوەڕێکە کە هیچ خزمەتێک پێناگەێنێ. ئێستا بە بۆچوونی من قسەیەکی بێهودەیە. خۆراک نابێتە هۆی قەڵەوی، ئەمە بیری خۆتە کە خۆراگە بێتە هۆی قەڵەوی مرۆڤ. لە بیرت بێ کە ئەندێشەکان هۆی سەرەکی هەموو شتێکن و شتەکانی تر لەم بیرانەوە سەرچاوە دەگرن. ئەندێشەی بەرزت لە مێشکدا بێت تا چێشی دڵخوازت بەدەست بهێنیت. وەرە باواز لە هەموو بیرە سنووردارەکان بهێنین. خۆراک نابێتە هۆی قەڵەوی تۆ مەگەر خۆ دوابیر بکەیتەوە. چێشی دڵخوازی تۆ و کێشەیە کە تۆ لەگەڵیدا هەستێکی باشت هەیە. بیرۆڕای کەسانی تر گرنگ نییە. لەوانەیە کەسێ بناسی کە ئەندامی جوانی هەیە و هەروەگە ئەسب دەخوات و بەشانازیەوە دەڵێت من هەرچەندە پێم خۆش بێت دەخۆم، هەمیشەش چێشم ئاساییە. لەو کاتەدا دێوی کاینات دەڵێ ئاواتەکەت دێنمەدی. بە کەڵک وەرگرتن لە چۆنێتی داهێنان بە ڕاکێشکردنی چێشی لەشی دڵخوازت بە شوێن ئەم چەند هەنگاوەدا بڕۆ. هەنگاوی یەکەم:
داواکردن واتە ویستن چێشی دڵخوازت دەستنیشان دەکا. وێنەیەکی زەهنی لە بەژنی دڵخوازت دروست بکە. ئەگەر لە بەژنی دڵخوازت وێنەت هەیە بیان هێنە و سەیریان بکە. ئەگەر نیتە وێنەیەک لەو بەژنەی دەتەوێت تۆ شوابیت بیهێنە و سەیری بکە. هەنگاوی دووهەم، باوەڕ تۆ ئەبێت باوەڕت هەبێت کە هەر لە مێژەوە بە ژنی دڵخوازی خۆت هەیە. تۆ ئەبێت وا بنوێنی و باوەڕێکی پتەوت هەبێت کە خاوەنی بەژنی دڵخوازی خۆتی و خۆت لە کاتی وەرگرتنی چێشی دڵخوازت ببینی. چێشی دڵخوازت بنووسە و لەسەر تەرازوەکەی دابنێ یا هەرگیز پێویست ناکا خۆت بکێشیت. بە بیر و کردار و باسکردنی دڵخوازیەکانت خۆت بخان ناو دژایەتی و دوودڵی. بۆ نمونە، جل بە ئەندازەی بەژنی ئێستاد مەکڕە، دڵنیابە و بە جوانی سەرنج بدە ئەو جلانەی کە ئەیکڕی. ڕاکێشکردنی چێشی دڵخوازت هەروە هەڵبژاردننی شتێک لە کەتەلۆگی کایناتە. تۆ ڕوانیتە کەتەلۆگەکە و چێشی دڵخوازت هەڵ ئەبژێری داوای دەکەیت پاشان پێت ئەدرێت. بڕیار بدە بە شوێنە و کەسانەدا بگەڕێت و ئەو کەسانە پەسەند بکەی کە بەژنیان بەدڵتە. باسی جوانیان بکە. ئەوان هەستێکی باش سەبارەت بە تۆ دروست دەکەن و تۆ ئەو هەستە بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. ئەگەر کەسێکی قەڵەوت دی سەرنجی مەدە و دەست بە جێیاندێشەی خۆت بەرەو وێنەی زێنی چێشی دڵخوازت بگۆڕە و بە باشی هەستی پێ بکە. هەنگاوی سێهەم، وەرگرتن. تۆ پێویستە دەربارەی خۆت هەستێکی باشت هەبێ. ئەمە گرنگە کە ئەگەر سەبارەت بە بەژنی خۆت هەستێکی خراپت هەبێ ناتوانانی چێشی دڵخوازت بەرەو خۆت ڕاکێش بکەی. ئەگەر هەستێکی خراپت بەرامبەر بە بەژنی خۆت هەیە ئەم هەستا بەهێزە و تۆ هەستی خراپی زۆرتر دەربارەی بەژنی خۆت ڕاکێش دەکەی. تۆ هەرگیز ناتوانی بەژنی خۆت بگۆڕی ئەگەر تانەی لێ بدەی. ئەگەر ڕەخنە بگری لە ڕاستیدا چێشێکی زۆرتر بۆ لەشت ڕاکێش دەکەیت. وردە وردە باسی جوانی بەژن و باڵای خۆت بکە. سەبارەت بە خاڵە باشەکانی بەژن و باڵات بیر بکەرەوە و کاتێک سەبارەت بە خۆت ئەندێشەیەکی باش و هەستێکی خۆشت هەبێ دەکەویتە سەر لەرەی کێشی دڵخواست و هیواکانت بەرەو خۆت بانکێش دەکەیت. والاس واتلز لە یەکێک لە کتێبەکانیدا کە سەبارەت بە خواردنە بە خاڵێکی گرنگ ئاماژە دەکا و دەڵێت کاتی خواردن بە جوانی سەرنج بدەرە جوینی خواردنەکە و هەستی باشی چێژوەرگرتن لە خواردنەکە تاقی بکەرەوە و لە لەشی خۆت تا ئامادە و وریا بە و لە زەهن تا لە جوینی خواردنەکە و قودانەکەی چێش وەرگرە. ئەگەر لە کاتی خواردندا بە تەواوی وریا و هۆشیار بیت ڕادەی هەستکردن بە تامی خواردنەکە زۆر بەرزترە بێتەوە. ئەگەر لە کاتی خواردندا بیرت لە جێگایەکی تر بێت تامی خواردنەکە بە تەواوی لەناو دەچێت. بە بۆچوونی من ئەگەر لە کاتی خواردندا زەهنمان هۆشیار بێت و بە ئەو پەڕی هەستمانەوە لە خواردنەکە چێش وەرگرین ئەو خۆراکە بە جوانی لە لەشمان هەرز دەبێت و بەرهەمەکەی تەواو بێکەم و کوڕیە. تەواوکەری چیرۆکی من سەبارەت بە زۆربوونی چێشی لەشم ئەمەیە کە هەر ئێستا بە چێشی دڵخوازی 52 کیلۆم گەیشتۆم. هەر شتێک بە دڵم بێت دەیخۆم. کەواتە بە جوانی سەرنج بدە بە چێشی دڵخوازت. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند دەخایەنێت؟ دکتۆر جۆیتڵ. بابەتێکی تر کە خەڵک لێی وردەبنەوە ئەوەیە کە چەند دەخایەنێت تا ئۆتۆمبیل پەیوەندی یان پارەی دڵخوازیان ئاشکرا بێت. من یاسایەکی تایبەتم بۆ ئەوە نییە کە بۆ نمونە نیو کاتژمێر دەخایەنێت یان 3 ڕۆژ و یاخود 30 ڕۆژ. پوختەی بابەتەکە ئەوەیە کە خۆت ئەبێت لەگەڵ کاینات هەماهەنگ بکەیت. زەمان و کات تەنها خەیاڵێکە. ئەنیشتاین ئەوەی پێڕاگەیاندین ئەگەر یەکەم جار ئەمە ئەبیستی لەوانەیە تێگەیشتن لەوە دژوار بێت. ئەوەی کە فیزیکی کوانتەم و ئەنیشتاین بە ئێمەیان وتووە ئەوەیە کە هەموو شتێک هاوکات ڕوئەدا. ئەگەر تۆ تێبگەیت و قەناعەت بکەی بەوەی کە کات بوونی نییە ئەو سابینی کە هەر شتێک کە لە داهاتوودا تەوێت لە ڕابردوودا بووە. ئەگەر هەموو شتێک هاوکات ڕووبدا ئەو سانمونەی وەک تۆ و هەمیشە دڵخوازیەکانت هەر ئێستا هەیە. کاینات بۆ ئاشکراکردنی ئاواتەکانت پێویستی بە کات نییە. ئەگەر دواکەوتنێک هەیە بەهۆی دواکەوتنی تۆ لە باوەڕ و زانست و هەستێکە کە لە پێشدا هەد بووە. تۆی کە ئەبێت خۆت لەگەڵ لەرەی هیواکانت هەماهەنگ بکەیت. کاتێک کەوتیتە سەر لەرەی گونجاو ئەوسا هەموو ئاواتەکانت دێنە دیم. باب دویل. بۆ کاینات قەبارە گرنگ نییە. بە پێی زانیاریە زانستیەکان ڕاکێشکردنی هەر شتێک گەورە بێ یان بچوو کارێکی دژوار نییە. کاینات کاری خۆی بەبێ هیچ هەڵێک ئەنجام دەدات. چیمەن بۆ گەشەکردن هەوڵ نادا بەڵکو هەر بەو جۆرە داڕێژراوە.
مەسەلە ئەوەیە کە چیت لە مێشکدایە، مەسەلە ئەوەیە کە خۆت لەسەری سووربیت و بڵێ ئەم کارە گرنگە و ئەپێویستی بەکاتە، یاخود شتێکی ساکارە و لە یەک کاتژمێردا تەواوی دەکەم. ئەم یاسایانە خۆمان دایدەنین و لەلایەن کایناتەوە دەستنیشان نەکراوە. هەر ئێستا هەست بکە خاوەن شتێکی هەرچی بێت، کاینات وەڵام ئەداتەوە. کاینات قەبارە و کاتی لەلا گرنگ نییە. ئاشکراکردنی $1 یان $1,000,000 یەکسانە و ئاسانە. شێوازەکە یەکێکە و تەنها هۆی ئەوەی کە یەکێکیان زووتر و یەکێکیان درەنگتر پەیدا ئەبێت ئەوەیە کە تۆ پێت وایە $1,000,000 پارەیەکی زۆرە، بەڵام $1 شتێک نییە. باب دوویل. تاقمێک لە خەڵک شتی بچووکیان لەلا ساکارترە، بۆیە ئێمە هەندێک جار ئەڵێن کە بە شتێکی بچووک وەک فنجانێک قاوە دەست پێ بکە. ئەمڕۆ ئامانجت وەرگرتنی فنجانێک قاوە بێت. با پراکتر لە زیهن تاوایدا بنێ کە لەگەڵ هاوڕێیەکی کۆن کە لە مێژە نەتدیوە قسە دەکەیت. ئەبینیت کە بە جۆرێک لەگەڵی قسە دەکەیت یان کەسێک سەبارەت بەو هەواڵێکت پێ ئەدات و یاخود ئەو کەسە لە ناکاو تەلەفۆنت بۆ دەکا یان نامەیەکت پێدەگات. دەستپێکردنی بەشێکی بچووک شێوازێکی ئاسانە بۆ دیتنی بەرهەمی یاسای ڕاکێشکردن. وەرە باباسی پیاوێکی گەنجت بۆ بکەم. ئەویش هەروای کرد. ئەو فیلمێکی ڕازی بینی و بڕیاریدا بە شتێکی بچووک دەست پێ بکە. ئەو لە ئەندێشەی خۆیدا بیری لە پەلێک کردەوە، وریا بوو کە پەلەکەی تایبەت بێت. چەند تێمای تایبەتی لەسەر پەلە خەیاڵیەکە دەست نیشان کرد تاوەکو بە دیتنی ئەو پەلە بەبێ هیچ گومانێک بیناسێتەوە بزانێ ئەم پەلە لە ڕێگای کەڵک وەرگرتنێکی چاوەڕوانکراو لە یاسای ڕاکێشکردنەوە بەدەستی گەیشتووە. پاش 2 ڕۆژ ئەو لە کاتی چوونە ناو باڵەخانەیەک لە شەقامی نیویۆرکدا بوو. خۆی ئەیوت بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێت بۆ زەوی ڕوانی و لە بەرپێیدا و لە پێش دەرگای باڵەخانەکە لە نیویۆرک پەلێکی بینیم. بەڵام ئەوە پەلێکی ساکار نەبوو، بەڵکو پەلێک بوو هەر بەو شێوەی کە ئەو لە مێشکیدا بیری لێ کردبوو و هەر بەو هێمایانەی کە بۆی دانابوو. لەو کاتەدا ئەو بۆی دەرکەوت کامە یاسای ڕاکێشکردنە، بە شانازیەوە خەریکی کارە. ئەو تێگەیشت کە بە توانە و هێزی سەرسوڕهێنەری ئەندێشەی توانیوێتی شتێک ڕاکێش بکە. ئێستاش بە ئەو پەڕی دڵنیاییەوە خەریکی داهێنانی شتی زۆر گرنگترە. دیڤید شیرمر، ڕاهێنەری سەرمایەدانان پسپۆڕی دەوڵەمەندی. هەمووان لەوەی کە من بە ئاسانی شوێن بۆ ڕاگرتنی ئۆتۆمبیلەکەم دەست دەکەوێت سەریان سوڕماوە. من لەو کاتەوەی کە لەگەڵ ڕاز ئاشنا بووم ئەم کارە دەکەم. لە مێشکمدا بیر لەو شوێنە دەکەمەوە کە دەمەوێت ئۆتۆمبیلەکەم ڕابگرم. لە ساعت 95 کاتەکاندا هەر لەو شوێنە دەتوانم ئۆتۆمبیلەکەم ڕابگرم و لە 105 کاتەکان لەوانەیە 2 خولەک چاوەڕوان بم تا ئۆتۆمبیلێک بڕوات و من جێگاکەی بگرم. ئێستا لەوانەیە لە وتەی کەسێک کە دەڵێ هەمیشە جێگایەکی باش بۆ ڕاگرتنی ئۆتۆمبیلەکەیە دۆزێتەوە تێبگەیت، یان کەسێک کە دەڵێ بەڕاستی بەختەوەرە و هەمیشە سەرکەوتووە. ئەم کەسانە چاوەڕوانی ئەو شتانن کە بۆیان ڕوئەدات ئەگەر تۆش چاوەڕوانی شتی گرنگ بیت پێشتر ژیانی خۆت دەخوڵقێنی. ئەم بەشەش بە کۆتا هات. لە پێشدا خۆت دروست بکە. تۆ بە کەڵک وەرگتن لە یاسای ڕاکێشکردن ئەتوانی پێشتر سەرجەم ژیانی خۆت دیاری بکەیت وە بە پێی ئەو بەرەو پێش هەنگاو هەڵگریت. پرنتیس ملفۆرد ڕاهێنەرێک کە لە نووسراوەکانیدا بۆ چوونی زۆری سەبارەت بە یاسای ڕاکێشکردن و چۆنێتی کەڵک وەرگتن لەو یاسایە هەیە. دەیسەلمێنێ کە پێشتر بیرکردنەوە سەبارەت بە ڕۆژەکانت زۆر گرنگە. کاتێک تۆ لای خۆت ئەڵێ و دیدارێکی خۆش یان سەفەرێکی خۆشم ئەبێ لە ڕاستیدا چەند هێز و هۆکارێک پێش هەموو شتێک دەنێریت تا دیدار یان سەفەرێکی خۆش بڕەخسێنی. کاتێکیش کە پێش دیدار یان سەفەر یان کڕینی شتێک هەستێکی ناخۆشت هەبێ یان لە شتێکی ناخۆش ترست هەبێ هێزە نادیارەکان لە پێش خۆت دادەنێری کە بنە هۆی ناخۆشی. بیری ئێمە هەمیشە خەریکی ئیشە و هەر لە پێشەوە خەریکی ڕێخستنی بابەتی چاک یان خراپ بۆ ئێمەیە. پرنتیس ملفۆرد ئەم چەندێڕەی لە دەیەکانی ساڵی 1870 نووسی. تۆ بەڕوونی دەتوانیت بە بینینی کە پێشتر بیرکردنەوە سەبارەت بە هەر ڕووداوێکی ڕۆژانە تا چ ڕادێ گرینگە. بێگومان لە ڕابردوودا بیرکردنەوەیکی پێچەوانە سەبارەت بە چۆنێتی ڕووداوەکانی ڕۆژانە تاقی کردوتەوە کە یەکێک لە ئەنجامەکانی ئەو بیرکردنەوەیە پەلەکردنە. ئەگەر تۆ پەلە بکەیت بزانە کە بیرکردنەوەکانت بەپێی ترسە.
ترس لە دواکەوتن و درەنگ بوون. بەو شێوەیە تۆ هەر لە سەرەتاوە بابەتە خراپەکان ڕێک دەخەیت. کاتێکە درێژە بە پەلەپەلی خۆت دەدەیت، بابەتە خراپەکان یەک بە دوای یەک ڕاکێش دەکەیت و لەسەر ڕێگەی خۆتی دانیت. سەرەڕای ئەوە یاسای ڕاکێشکردن هەلومەرجی زۆرتر بۆ پەلەکردنی تۆ لە داهاتوو ڕێک دەخات. تۆ بێدواز لەم کارە بهێنیت و خۆت لەو لەرەیە دوور بخەیتەوە. چاخولەکێک لە کاتی خۆت تەرخان بکەوە، ئەگەر ناتەوێ بابەتی خراپ بۆ لای خۆت ڕاکێش بکەیت، گۆڕانکاریەک لە خۆتدا دروست بکە. زۆربەی خەڵک بە تایبەتی لە کۆمەڵگەی ڕۆژاوادا بە شوێن کاتدا ڕادەکەن و سکاڵا دەکەن کە بەپێی پێویست کاتیان نییە. بە هەر حاڵ کاتێک کەسێک دەڵێ بەپێی پێویست کاتم نییە، بێگومان یاسای ڕاکێشکردن چالاک دەکات. ئەگەر هەمیشە سکاڵا ئەکەیت کە کاتت نییە، لە ئێستاوە ڕای بگەێنە کە زۆرتر لە ڕادەی پێویست کاتت هەیە. ژیانت بگۆڕە، هەروەها توانیت کاتی چاوەڕوانی بۆ داهێنانی ژیانی داهاتوت بکەی بە کاتێکی بەهێز. دوایین جار کە چاوەڕوان بوویت، دەست بگرە بەسەر کاتدا و پێت وابێت هەموو ئەو شتانێک کە دەتەوێت لە دەستی تۆدایە و وە بپێی گەیشتووی. تۆ توانیت ئەم کارە لە هەر کات و شوێنێکدا ئەنجام بدەیت، هەموو بوارەکانی ژیانت بە چاوێکی بە نرخ و ئەرێنی سیر بکە. لە سەرەتادا دەست نیشانکردنی هەموو ڕووداوەکانی ژیانت لە ڕێگەی بیرەکانتەوە بکە بە خوی ڕۆژانت. بەهۆی لە پێشدا بیرکردنەوەی هێزەکانی کاینات لە هەر کارێکە ئیکەیت و لە هەر شوێنێک کە دەچیت ڕێک دەخەیت و بەم جۆرە ژیانێکی ئاماژدار بۆ خۆت پێک دەهێنیت. ئەم بە 6 بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاز. یاسای ڕاکێشکردن هەر وەک دێوەکەی عەلادین هەموو داخوازیەکانت دابین دەکات. پرۆسەی خوڵقاندن لە 3 هەنگاودا داواکردن، بڕوا، وەرگرتن یارمەتی تۆ دەدات تا هەموو ئاواتەکانت بێتە دیم. داواکردن لە کاینات بۆ هەموو داخوازیەکانت پلەیەکت پێ دەبەخشێت تا سەبارەت بە داخوازیەکانت بەڕوونی بین بکەیتەوە کاتێ زەهنت ڕوون دەبێتەوە لە ڕاستیدا داوات کردووە. بڕوا پێویستی بە قسە و دام بە خۆداگرتن هەیە، وەک ئەوە کە هەر شتێکت ویستووە لە پێشدا وەرگرتووە، کاتێک تۆ لەرەی وەرگرتنی شتێک بڵاو دەکەیتەوە، یاسای ڕاکێشکردن ئەبێتە هۆی بزواندنی خەڵک، ڕووداوەکان و هەلومەرجەکان بۆ وەرگرتنی ئەو شتە. هەست بە وەرگرتن پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ هەستی تۆدا هەیە، بە شێوازێک کە دەڵێی داخوازیەکەت هەر ئێستا ئاشکرا بووە و هەر ئێستا هەستی باش تۆ لەسەر لەرەی داخوازیەکانت ڕێک دەخات. بۆ دابەزاندنی چێشی لەش لەسەر دابەزاندنی چێشی لەش بیر مەکەرەوە، بەڵام بە پێچەوانەوە لەسەر چێشی دڵخوازت جەخت بکە. بزانە بەرامبەر بە چێشی دڵخوازت چ هەستێکت هەیە، لەسەر ئەو هەستا بەردەوام بە تاوەکو بۆ لای خۆتی ڕاکێش دەکەیت. کاینات بۆ ئاشکراکردنی هەموو داخوازیەکانت پێویستی بە کات نییە. ئاشکراکردنی 1 ملیۆن دۆلار هەر بە ئاسانی ئاشکراکردنی 1 دۆلارە. بۆ تاقیکردنەوەی یاسای ڕاکێشان سەرەتا لە شتێکی بچووک وەک فنجانێک قاوە یان جێگایەک بۆ ڕاگرتنی ئۆتۆمبیلەکەت دەست پێ بکە. بە ورەیەکی بەرزەوە بڕیار بدە تا شتێکی بچووک ڕاکێش بکەی. کاتێ ئەو هێزت تاقی کردەوە، بڕۆ بە شوێن بابەتی گرنگدا. بەهۆی بیرکردنەوە سەبارەت بە ئەو بارودۆخەی کە تۆ ئەتەوێ ئەتوانی هەر لە پێشەوە چۆنێتی ڕۆژی خۆت دەست نیشان بکەیت. لەم حاڵەتەدا تۆ بە شێوەیەکی ئاماژدار ژیانی خۆت دروست دەکەیت. ئەم بە 6 بە کۆتا هات. شێوازە بەهێزەکان. دکتۆر جۆیتڵ. زۆربەی خەڵک بە بۆنەی بارودۆخی ئێستا ژیانیان هەست بە زیندانی بوون دەکەن. هەر هەلومەرجێک کە ئێستا تیایەندایت تەنها ڕاستی ئێستای تۆیە. ئەم ڕاستیە بە بۆنەی دەستپێکردنی بەکارهێنانی ڕاست دەگۆڕێت. ڕاستی و ژیانی ئێستای تۆ پێکهاتەوە ئەندێشانەیە کە لە مێشکدا گەشت پێداوە. ئەگەر گۆڕانکاری لە ئەندێشە و هەستتدا دەست پێ بکەیت، هەموو ئەوانە بە تەواوی دەگۆڕدرێن. ئەمە کە مرۆڤ ئەتوانێت خۆی بگۆڕێ و ببێتە سەروەری چارەنووسی خۆی، بەرهەمی زیهنی، وریایی و هێزی بیرکردنەوەی دروستە. کریستین دکتۆر لارسن 1866 بەرامبەر 1954. لیزا نیکۆلز. کاتێ ئەتەوێ بارودۆخ بگۆڕی لە پلەی یەکەمدا ئەبێت چۆنێتی بیرکردنەوەت بگۆڕی. هەر کات سندوقی پۆستەکە دەکەیتەوە چاوەڕوانی پسوڵەی پارە و لیستی قەرزی، پێت وایە چی ڕوەدا؟ بەڵێ، لیستی قەرزەکان و پسوڵەکان لەوەیە. هەر جار کە چیتە دەرەوە لە پسوڵە و لیستی قەرزەکان دەترسیت. تۆ هەرگیز چاوەڕوانی شتێکی گرنگ نیت. بیر لە قەرزداری دەکەیتەوە چاوەڕێی قەرزداریت. کەوابوو قەرزداری و هێماکانی دەرەکەون تا تۆ وابیر نەکەیتەوە و کەشێت بوویت. و هەر ڕۆژێک کام بیرەی خۆت بەڕاست بزانیت ئایا قەرزاریت بۆ دێتە پێش؟ بەڵێ، قەرزەکەت لەوەیە و بۆچی؟ چونکە خۆت چاوەڕوانی قەرزداری بووی، ئەویش خۆی پیشاندا. چونکە یاسای ڕاکێشکردن هەمیشە فەرمانبەری بیرەکانی تۆیە. بەزەیەکت بە خۆت دابێ، چاوەڕوانی چەک بکە.
چاوەڕوانبوون هێزێکی ڕاکێشکەری گەورەیە، چونکە شتەکان بۆ لای تۆ ڕاکێش دەکا، هەروەها کە با پراکتر دەڵێت حەز و شەوقی زۆر دەبێتە هۆی پەیوەندی نێوان تۆ و ئاواتەکانت و چاوەڕوانیشی ئەوان بەرەو ژیانت ڕادەکێشێ. چاوەڕوانی ئەو شتە بە کە دەتەوێ نەپێچەوانەکەی. هەر ئێستا چاوەڕوانی چیت؟ جیمس ڕی. زۆربەی خەڵک سەیری بارودۆخی ئێستا ژیانیان دەکەن و دەڵێن ئەمە ژیانی منە، بەڵام ئەمە تۆ نیت. ئەمە ئەو کەسەیە کە لە ڕابردوودا بووی، دەبا نمونەیەکت بۆ بهێنمەوە. تۆ لە حیسابی بانکەکەتدا بەپێی پێویست پارەت نییە، یانە و پەیوەندەی کە پێت خۆشە نیتە. بارودۆخی تەندروستی و بەژن و باڵاشت زۆر باش نییە. لەم پلەیەدا تۆ خۆت نیت، بەڵکو بەرهەمێکی لە بیر و کردەوەکانی ڕابردووت. کەوابوو ئێمە هەمیشە لە پاشماوەی بیر و کردەوەکانی ڕابردووماندا دەژین. کاتێ سەیری بارودۆخی ئێستای خۆت دەکەیت و بەپێی ئەوە مانای خۆت لێک دەدەیتەوە، بەسەر تا داسپێت و لە داهاتووشدا شتێکی زیاتر لەوەت نەبێ. هەرچیە کە ئێستا هەین بەرهەمی ئەو شتەیە کە بیرمان لێ کردوتەوە. بوودا پێش زاین 483 بەرامبەر 563. پێم خۆشە ئەو پرۆسەی کە مامۆستای گەورە نۆیل گۆدارد لە ساڵی 1954 سەبارەت بەوە وتارێکی پێشکەش کرد و ناونیشانی مقەستی پێداچوونەوەی لێنرا بۆتان باز بکەم. ئەم پرۆسەیە کاریگەری کە قورسی لەسەر ژیانی مندا هەبوو. نۆیل پێشنیار ئەکات کە لە پاش تەوابوونی هەر ڕۆژێک هەموو شەوێک پێش خەوتن سەبارەت بە ڕووداوەکانی ئەو ڕۆژەت بیر بکەرەوە، ئەگەر کات و ڕووداوێکەیە کە بەدڵت نییە بە شێوەیەک لە زیهن تا دووبارەی بکەرەوە و حەز و خۆشت تێدا بەدی بهێنێت. و هەروەها کە خەریکی ڕووداوەکان بە ئارەزوی خۆت ئەخڵقێنیت، لە ڕاستیدا لەرەی خراپی ئەو ڕۆژە دەسڕیتەوە و هێما و لەرەیەکی نوێ بڵاو دەکەیتەوە. بەم جۆرە بەدەستی مەبەست کۆمەڵێک وێنەی نوێت بۆ داهاتوت بەدیهێناوە. هەرگیز بۆ گۆڕانکاری لە وێنەکان درەنگ نەبووە. ئەم بەشەش بە کۆتا هات. پرۆسەی بەهێزی پێزانین و سوپاس. دکتۆر جۆیتڵ. هەر ئێستا بۆ گۆڕانکاری لە ژیانتدا توانی چی بکەیت؟ یەکەم کارە ئامادەکردنی لیستێکە لەو بابەتانەی کە بە بۆنەی ئەوانەوە سوپاسی خوا دەکەیت. ئەم کارە بێتە هۆی گۆڕانکاری لە وزە و هێز و چۆنێتی بیرکردنەوەت. بە هەر حاڵ لەوانەیە تا ئێستا تەنها سەرنجت دابێتە ناکۆکیەکان، سکاڵاکان و نەبوونیەکان، بەڵام بە ئەنجامدانی ئەم مەشقە ئەکەویتە سەر ڕێگایەکی جیاواز. هەر ئێستا بە بۆنەی هەموو نیعمەتانەی کە هەتە و هەستێکی باش سەبارەت بەوان هەیە، سوپاسی خوای گەورە بکەم. ئەگەر بیری نوێت ئەمە بێت کە هەستی پێزانین بە تەواوی زهنی تۆ بەرەو هەماهەنگی لەگەڵ هێزە داهێنەرەکانی کایناتان بدات، بەباشی سەرنجی بدە و دڵنیا بە کە ڕاستە. والاس واتلس 1860 بەرامبەر 1911. مارسی شیمۆف. پێزانین بێگومان نیعمەتی زۆرتر دێنێتە ناو ژیانتەوە. دکتۆر جانگری. دەروونناس، نووسەر و تاربێژی نێودەوڵەتی. هەر پیاوێک ئەزانێت کاتێ ژنەکەی بۆ کارێکی بچووک سپاسی دەکا، چەند پێی خۆشە کاری زۆرتری بۆ بکات. ئەمە هەمووی بە بۆنەی پێزانینە کە یارمەتی ڕاکێش دەکات. دکتۆر جان دمارتینی. هەموو شتانێک کە بیری لێ دەکەینەوە پێی دەزانین و سەبارەت بەوان سوپاسی دەکەین بۆ خۆمان دەگەڕێتەوە. جیمس ڕی. هەمیشە پێزانین بۆ من شێوازێکی بەهێز بووە. هەموو ڕۆژێک سەر لە بەیانی کاتێکە لە خەو هەڵدەستم سوپاسی خوا دەکەم. هەموو ڕۆژێک سەر لە بەیانی هاوکات لەگەڵ ئەوەی قاچم لەسەر تەختی خەوەکەم دێنمە خوارێ و دەڵێم خوایە سوپاس. پاشان لە کاتی دانیشتندا بیر لەو نیعمەتانە دەکەمەوە کە هەمە و سەبارەت بەوانە سوپاس دەکەم. بێگومان من بە جوانی سەرنج ئەدەمە بیرکردنەوەکەم و بە تەواوی هەستی پێزانین و سوپاس لە خۆمە بینم. هەرگیز ئەو ڕۆژەی کە لە جیمز ڕی فیلمم گرت و ئەو باسی شێوازە بەهێزەکەی خۆی بۆ کردین لە بیر ناکەم. هەر لەو ڕۆژەوە منی شێوازی جیمزم لە ژیانمدا بەکارهێناوە. هەموو ڕۆژێک سەر لە بەیانی هەتا سوپاسی خوا نەکەم لە تەختەکەم نایەمە خوارێ و پێویستە لە قوڵای دڵمەوە هەست بە سوپاس و پێزانین بکەم. لە کاتی دەموچاوشتن یاخۆ ئامادەکردن بۆ کارەکانم دووبارە سوپاسی خوا دەکەم و تا دەستپێکردنی کاری ڕۆژانەم سەدان جار سوپاسی خوا دەکەم. بەم شێوەیە بە ورەیەکی بەرزەوە چۆنێتی و لەرەی ڕۆژی خۆم دامەزرێنم و هیوادارانە بە دڵی خۆم بڕیاری چۆنێتی ڕۆژی خۆم دەدەم. نەوەک بە لەتر لێدان لە تەختەکەم بێمە خوارەوە و ڕێگە بدەم بە ڕۆژەکەم کە من کۆنتڕۆڵ بکە. هیچ ڕێگایەک بەهێزتر لەوە نییە کە تۆ ڕۆژی خۆت بەم شێوەیە دەست پێ بکەیت. تۆ پێکهێنەری ژیانی خۆتی، کەوابوو هەر ئێستا شارەزایانە بناغەی ڕۆژی خۆت داڕێژە.
بە درێژایی مێژوو پێزانین بەشێکی گرنگ بۆ و لە فێرکاری و ئامۆژگاری. فەیلسوفە گەورەکان لەو کتێبەدا کە ژیانی منی گۆڕی زانستی دەوڵەمەندی کەوالاس واتەلز لە ساڵی 1910 نووسیوێتی گەورەترین بەشی ئەو کتێبە تایبەتە بە بەشی پێزانین. ڕاهێنەرەکە لە فیلمی ڕاستدا بوو کە سوپاس و پێزانین وەک بەشێکی سەرەکی لە ژیانی ڕۆژانەی خۆی باز دەکات. زۆربەی ئەوان ڕۆژی خۆیان بەبیر و هەستی پێزانین دەست پێ دەکەن. جو شوگرمن کە پیاوێکی سەرکەوتووە فیلمی ڕازی بینی و پەیوەندی بە منەوە کرد و وتی کە بەشی سەرنجڕاکێشی فیلمەکە شێوازی پێزانین بۆ پێزانین لە سەرکەوتنی ئەو لە ژیاندا کاریگەریەکی زۆری هەبووە. ئەو بەهۆی ئەو سەرکەوتنانەی کە بۆ لای خۆی ڕاکێش کردووە هەموو ڕۆژێک لە سوپاس و پێزانین بەردەوامە، تەنانەت بۆ بچووکترین شتەکانە و کاتەی شوێنێک بۆ وەستانی ئۆتۆمبیلەکەی دۆزێتەوە سوپاسی خوا دەکا. جۆ لە هێزی سوپاس ئاگادارە کەوا بوو پێزانین بۆتە شێوازی ژیانی ئەو. پاش ئەو هەموو بابەتانەی کە خوێندومەوە، هەروەها سەرجەم ئەو ڕووداوانەی کە بەهۆی بەهرەگرتن لە ڕاز لە ژیانمدا ڕووی داوە، تێگەیشتم کە هێزی سوپاس و پێزانین لە هەموو شتێک بەرزترە. ئەگەر تۆ بەهۆی ئاگاداری لە ڕازەتەوێت تەنها یەک کار ئەنجام بدەی، تەنها سوپاس بکە لە ژیانی خۆت. دکتۆر جۆیتل هاوکات لەگەڵ گۆڕینی هەستت سەبارەت بەو شتانەی کە هەتا دەست بە ڕاکێشکردنی زۆرتری شتی باش دەکەیت و بە بۆنەی ئەوانەی سوپاسی خوا دەکەیت دەتوانی سەیری چواردەوری خۆت بکەی و بڵێ باشە من خاوەنی ئەو ئۆتۆمبیلەم کە ئەمەوێت نیم، خاوەنی ئەو خانووی کە حەزم لێیە نیم، ئەو هاوسەرەی کە من ئەمەوێت نیمە، من خاوەنی ئەو تەندروستی کە ئەمەوێت نیم. ئاخ کۆتایی پێبێنە، کۆتایی پێبێنە. ئەمانە ئەو شتانن کە تۆ ناتەبێ، تۆ هەستەکانت لەسەر ئەو شتەی کە هەتا کۆبکەرەوە و سوپاسی خوا بکە. بۆ نمونە دوو چاوت هەیە ئێستا خەریکی خوێندنەوەی ئەم کتێبەی، یان جلوبەرگت هەیە، بەڵێ لەوانەیە تۆ شتێکی تر بڵێ. بە هەر حاڵ ئەگەر دەست بکەیت بە سوپاس و پێزانین بۆ شتانەی کە هەتا زۆر زوو بەو شتانەی تر کاتەوێت دەگەیت. بەڕاستی زۆربەی ئەو کەسانەی کە بە شێوازێکی تر ئەژین بەهۆی پێزنەزانین و ناسوپاسیەوە کە لە هەژاریدا دەمێننەوە. والاس واتلز بەبێ هەستی پێزانین سەبارەت بەو شتانەی کە هەتا هێنانی شتی زۆرتر بۆ ژیانت مەحاڵە. بۆچی؟ چونکە ئەو بیر و هەستانەی کە لە کاتی پێنەزانین و ناسوپاسی بڵاوی دەکەیتەوە هەر هەمویان هەستی نەرێنیە. ئێستا ئەو هەستا چ هەستی چاچنۆکی و بەغیلی بێ یان سکاڵا یان هەستی بەپێی پێویست نەبوون، ئەم هەستانە ناتوان ویستەکانت دابین بکەن. ئەوان تەنها توانن زۆرتر ئەو شتانەی کە ناتانەوێت بۆ لای تۆ بگەڕێنەوە. ئەم هەستە نەرێنیانە ڕێگە لە ئاشکرابوونی داخوازیەکانت دەگرن ئەگەر ئۆتۆمبیلێکی نوێت دەوێ، بەڵام بۆ ئەو ئۆتۆمبیل کە هەتا سوپاسی خوا نەکەیت، ئەمە خۆی لەرەیەکی نەرێنی سەرەکیە کە بڵاوی دەکەیتەوە. سوپاسی خوا بکە بۆ سەرجەم داراییەکانی ئێستات. هاوکات لەگەڵ سوپاسکردنت سەرت سوڕ ئەمێنێ کە چۆن بەهۆی بیری بێبڕانەوەی پێزانینت چەندەها شتی تر بەرەو تۆ دێن. سەرەتا پێویستە تۆ دەست پێ بکەی، پاشان یاسای ڕاکێشکردن ئەو بیر و سوپاسانت وەردەگرێت. چەندین شتی وەکو ئەوت بۆ دەگەڕێنێتەوە. تۆ لەسەر لەرەی پێزانین ئەمێنیتەوە ئەبیتە خاوەنی هەموو شتێکی باش. سوپاسکردنی ڕۆژانە بۆ خوا یەکێکە لەو ڕێگەیانەی کە دەبێتەوە ڕاکێشکردنی دەوڵەمەندی بۆ لای تۆ. والاس واتلز لی براور پسپۆڕ و ڕاهێنەری سەرمایەداری، مامۆستا و نووسەر. من پێم وایە کەسێک کە بڵێ بارودۆخی ژیانم خراپە یان گەردوون بە پێچەوانەی من دەسۆڕێ، سەرجەم هەلەکانی لەدەستداوە. جارێکیان کە بارودۆخی ژیانی بنەماڵەکەم خراپ بوو، بەردێکی جوانم دۆزیەوە و دانیشتم و بەردەکەم گرت بەدەستمەوە و پاشان خستمە گیرفانمەوە. بەخۆمم وت هەر جارێک کە دەستم لەو بەردە کەوت، بیر لە شتێک دەکەمەوە کە پێویستە دەربارەی سوپاسی خوا بکەم. کەوابوو هەموو بەیانیە کە لە خەو هەڵدەستم بەردەکە دەخەمە گیرفانمەوە، بیر لەو شتانە دەکەمەوە کە جێگەی سوپاس و پێزانینن. شەوانە چی دەکەم؟ بەردەکە لە گیرفانم دەردەهێنم و ڕۆژی دوایی ئەو کارە دووبارە دەکەمەوە. من بەم باوەڕە چەند ڕووداوی سەرسوڕهێنەرم بینیوە. پیاوێکی خەڵکی ئەفریقیای باشوور جارێکیان کە بەردەکە لە دەستم کەوت چاوی لێم بوو. پرسیاری لێکردم ئەمە چییە؟ منیش باسی چۆنێتی ئەو بەردەم بۆ کرد. ئەو بەردەکەی ناونا بەردی سوپاس. پاش 2 هەفتە ئیمێڵێکم لەو پیاوەوە پێگەشت کە نووسی بووی کوڕەکەم بەهۆی نەخۆشیێکی دەگمەن کە
هیپاتیتە و جۆرێک هەوکردنی جگەرە لە سەرەمەرگدایە. ئایا ئەتوانیت 3 بەردی سوپاسم بۆ بنێریت؟ ئەو بەردە بەردێکی ئاسایی بوو کە لەسەر شەقامەکان دۆزی بوومەوە، کەواتە وتم بێگومان بۆت دەنێرم. دەمویست ئەو بەردانەی کە دەینێرم تایبەت بن، هەر بۆیە چوون بۆ قەراخ ڕووبارێک و بەردەکانم لەوێ دۆزیەوە و ناردم. پاش 4-5 مانگ ئیمێڵێکی تر لە هەمان پیاوە پێگەیشت کە دەیوت کوڕەکەم چاک بۆتەوە و ئێستا زۆر باشە. بەڵام باش شتێکت پێ بڵێم، ئێمە زیاتر لە 1000 بەردی سوپاسمان دانەی بە $10 فرۆشتووە و بۆ کاری خێرخوازی پارەمان کۆ کردوتەوە. زۆر سوپاست دەکەم. کەواتە بوونی ڕوانگەی سوپاس و پێزانین شتێکی زۆر گرنگە. ئەلبەرت ئەنیشتاین زانای بەناوبانگ سەبارەت بە کات و شوێن و هێزی ڕاکێشکردنی زەوی گۆڕانکاریەکی گەورەی لە ڕوانگەی ئێمەدا پێکێنا. ئەو پیاوێکی هەژار بوو، دەستپێکردنێکی لاوازی هەبوو، کەس بە خەیاڵیدا نەدەهات ڕۆژێک سەر بکەوێ. ئەنیشتاین زۆر شتی دەربارەی ڕاستدەزانی و ڕۆژێ 1000 جار سپاسی خوای دەکرد. ئەو تەنانەت لەو زانایانەی کە دش بە ئەو بوون، بەڵام ببوونە هۆی فێربوونی زۆرتر و بەرەو پێشچوونی زیاتری ئەو سوپاسی دەکرد. یەکێک لە بەهێزترین سوودەکانی سوپاس خێراترکردنەوەی پرۆسەی گەیشتن بە ئاواتەکانە. هەروەها کە با پراکتەر لە یەکەم هەنگاوی پرۆسەی داهێناندا ئامۆژگاریمان دەکا بۆ نووسینی داواکاریەکانمان، ڕستەکەت بە هەر ئێستا شادم و سوپاسی خوا دەکەم کە دەست پێ بکە و پاشماوەی ڕستەکەت بەدڵی خۆت بنووسە، وەک ئەوەی داخوازیەکانت وەرگرت بێ. کاتێک تۆ سوپاسی خوا دەکەیت، هێمایەکی بەهێز بۆ کائینات دەنێریت. ئەم هێمایە پێت دەڵێ کە تۆ هەر لە ڕابردووەوە خاوەنی ئەو شتانەی چونکە ئێستا سوپاسی بوونیان دەکەیت. خۆ دوارا بهێنە بەوەی هەموو ڕۆژێک پێش ئەوەی کە لە تەختەکەت بێیتە خوارێ، هەستی سوپاس و پێزانینی ڕۆژێکی خۆشکە چاوەڕێتە بەدی بهێنیت. لەو کاتەوە کە من لە ڕاست تێگەیشتومە ئەو ڕوانگەیم کرد، بە یاسایەک و بۆ هەموو خەڵکی جیهانم ئاشکرا کرد، هەموو ڕۆژێک بە بۆنەی فیلمی ڕاست کە حەز و خۆشێکی زۆری بۆ خەڵکی دنیا بە دیاری هێناوە، سوپاسی خوا دەکەم. من نەمدەزانی چۆن ئەتوانین ئەم زانیاریە بهێنینە سەر پەردەی سینەما، بەڵام دڵنیا بووم کە شێوازەکەی بۆ لای خۆمان ڕادەکێشین. من هەموو هەستی خۆمم کۆ کردەوە، بەرهەمەکەی من لەسەر زیهنمدا وەک وێنەی کێشە. هەر لە سەرەتاوە هەستێکی قوڵی سوپاسی خوام هەبوو و تا ئێستا کە دەرگای بەخت بەڕوومدا ئاوەڵا بووە، هەموو ڕۆژێک من و گروپی گەورەی ڕاست لە ناخی دڵمانەوە سوپاسی خوا دەکەین و ئەم کارە ئاوێتەی ژیانمان بووە. ئەم بەشەش بە کۆتا هات. پرۆسەی بەهێزی وێنەی زیهنی. تەجەسم پرۆسەیەکە کە هەموو ڕاهێنەران و مامۆستایانی کۆمەڵ بە درێژایی مێژوو تەنانەت تا ئێستاش فێری خەڵکیان کردووە. لە ساڵی 1912 چارلز هانێر لە کتێبەکەیدا بە ناوی شێوازی کلیلی 24 مەشقی هەفتانەی بۆ بەدەستێنانی کارامەیی لە تەجەسمدا پێشکەش کرد. هۆی بەهێزبوونی تەجەسم ئەوەیە کە کاتێک تۆ وێنەیەکی خەیاڵی لەو شتێک کە دەتەوێت دەکێشیت، بیر و هەستی بوونی ئەو شتە لە ئێستادا لە دەروون تا پێک دێنیت. تەجەسم بیرێکی کۆکراوەی بەهێزە لە ڕواڵەتی وێنەدا کە هەر بە هەمان ڕێژەش هەست بە دروست دەکا. تۆ لە ڕێگای توانای تەجەسمەوە لەرەیەکی بەهێز بۆ کائینات دەنێریت. یاسای ڕاکێشکردنی ئەم هێمان گرنگانە وەردەگرێت و وێنەکان هەر بەو شێوەیە کە تۆ لە زیهن تابینی و تا بۆ تۆی دەگەڕێنێتەوە. دکتۆر دنیس ڤیتلی. من پرۆسەی تەجەسمم لە بەرنامەی ئاپۆلۆ وەرگرتووە کە لە دوودەی ساڵی 1980-1990دا لە بەرنامەی ئۆلۆمپیک کە بەکارم هێنا کە ناوی دووبارەکردنەوەی وروژێنەری ڕوانینی لێنرا. لە ڕێگای تەجەسمەوە تۆ لە ڕاستیدا مەسەلەکە دەهێنیتە دی. لێرەدا باسێکی سەرنجڕاکێش سەبارەت بە زیهنت بۆ دەگەڕێنمەوە. ئێمە یاریزانەکانی ئۆلۆمپیادمان کۆ کردەوە و فشارمان خستنە سەریان کە لە زیهنی خۆیاندا مەشقی ڕاکردن بکەن، پاشان ئامێری بیۆفیدباک، ئامێرێکی کۆنتڕۆلکردنی بارودۆخی دەرونیمان لێدان. باوە پەڕی سەرسوورمانەوە دیمان کەەوە ماسوولکانەی کە لە کاتی ڕاکردنی ڕاستەقینەدا چالاکن لە کاتی تەجەسمیشدا دەوروژێنرێن. چۆن شتیوا ئەبێت؟ لەبەرەوەی کە زیهن ناتوانێت لە نێوانەوە کارێک کە تۆ لە ڕاستیدا دەیکەیت وەیان تەنها لە زیهن تا ئەنجامی دەدەی جیاوازی دانێت. ئەگەر تۆ لە زیهن تا ئامادەبیت ئەو کات لە جەستەشتا هەست بە ئامادەبوون دەکەیت. بیر لە داهێنەران و داهێنانەکانیان بکەرەوە. براکانی وایت و فڕۆکا، جۆرج ستیمەن و فیلمی کۆداک، تۆماس ئەدیسۆن و گلۆب،
ئەلێکساندەر گراهام بێل و تەلەفۆن تەنها هۆی داهێنانی هەر شتێک ئەوە بووە کە داهێنەرەکە وێنەیەکی لەو شتە لە ذهنیدا بینیوە. ئەو بەڕوونی شتەکەی بینیوە و وێنەی بەرهەمەکەی لە ذهنیدا ڕاگرتووە بۆیە تەواوی هێزەکانی کایناتشی یارمەتی داهێنانی ئەویان داوە. ئەم کەسانە شارەزایی ڕازی بوون. ئەمانە کەسانێک بوون کە بڕوایەکی پتەویان بە شتێکی نادیار هەبوو و دەیانزانی کە هێزی دەرونی ئەوانە بێتە هۆی ئاشکرابوونی داهێنانەکەیان. بڕوای ئەوان هۆی سەرەکی گۆڕانکاری لە کۆمەلگاکانی مرۆڤدا بووە و ئێمە هەموو ڕۆژێک لە بەرهەمی زیهنی داهێنەریان کەڵک وەردەگرین. لەوانەیە بڵێ من زیهنێکی داهێنەرم وەک داهێنەرانی بەناوبانگ نییە. لەوانەیە بیر بکەیتەوە ئەوان توانیویانە شتێک تەجەسم بکەن بەڵام من ناتوانم. تۆ ناتوانیە ڕاستی پێشێل بکەیت. کاتێک لە ڕاست شارەزا بووی تێدەگەیت کە زیهنی وەک ئەوان تەنانەت لەوانیش بەرزتر هەیە. مایک دوولی کاتێک وێنەیەکی زیهنیت هەبوو بەردەوام بە تایبەتی لەسەر ئەنجامدانی کۆتایی جەخت بکە. ئەمەش نمونەیەک. هەر ئێستا سەیری پشتی دەستەکانت بکە بە وردی لێیان بڕوانە. ڕەنجی پێست، دەمارەکان، مستیلە، نینۆک و هەموو وردەکاریەکانیش بە زەهنت بسپێرە و پێش ئەوەی کە چاوەکانت ببەستی ببینە کە ئەو دەستانە پەنجەکانی تۆ سوکانی ئۆتۆمبیلێکی نوێیان گرتووە. دکتۆر جۆیتڵ ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر هۆلۆگرافیکە. ئەوەندە ئەم ئەزمونە بەڕاست دەزانین کە تەنانەت تۆ هەز ناکەیت کە ئیتر پێویستیت بە ئۆتۆمبیل هەیە چونکە وا هەز دەکەیت کە هەر پێش ئێستاش هەد بوو. سەرجەم وتەکانی دکتۆر جۆڤیتڵ تۆ بەو پلەی کە بۆ تەجەسم پێویست دەگەێنێت کاتێ لە دنیای فیزیکیدا چاو ئەکەیتەوە هەز دەکەیت کە داچڵەکاویت بزانە تەجەسمی تۆ ڕاستی بووە. ئەو حاڵەتە گەیشتن بە شوێنێکە کە هەموو شتێکی تێدا بەدی دەکرێ و بۆیە تۆی تر هەز بە پێویستی ناکەی چونکە لە ڕێگەی تەجەسمەوە لەگەڵ بنکەی بنەڕەتی داهێناندا هاوڕێ بوویت. لەو شوێنەدا تۆ هەموو شتێکت هەیە. لەو کاتێکە هەستت پێکرد ئەو کات لێی تێدەگەیت. جک کنفڵد لە ڕاستیدا هەستەکەیە کە دەبێتە هۆی ڕاکێشکردن نەک وەک وێنە یان بیر بە تەنهایی. زۆربەی خەڵک پێیان وایە کە ئەگەر بیری ئەرێنیمان هەبێت یان هەر شتێک کە دەمانەوێت تەجەسمی بکەین ئیتر بەسە. بەڵام ئەگەر تۆ سەرڕایەوانە هەست بە فراوانی نیعمەت و حەز و ئەوین نەکەیت هێزی ڕاکێشکردن بەدی نایەت. باب دویل ئێستا لە ناخی دڵتەوە هەز بکە کە لەو ئۆتۆمبیلە دانیشتووی نە ئەوەی کە بڵێ خۆزگە ئەو ئۆتۆمبیلەم هەبوایە یان ڕۆژێگە ئۆتۆمبیلە بێتە هی من چونکە ئاشکرای ئەم هەستا هی داهاتوە پەیوەندی لەگەڵ ئێستا نییە. ئەگەر تۆ لەم حاڵەتەدا بمێنیتەوە بێگومان هەمیشە ئەنجامەکەی لە داهاتوشدا هەروە ئەبێت واتە هەمیشە هەر لە داهاتووداین. مایکل براندبیک ویب هەر ئێستا بەدەستپێکردنی ئەو هەستا دەرگایەکت بۆ دەکرێتەوە کە هێزی کاینات تێدا خۆی دەنوێنێ. من ناتوانم بڵێم ئەمە چه هێزێکە تەنها ئەزانم هەیە. ئەلێکساندەر گراهام بێل 1847 بەرامبەر 1922. جک کنفیلد تێگەیشتن لە چۆنێتی ڕاز ئەرکی ئێمە نییە. چۆنێتی لە باوەڕ و بەرپرسی و پابەندبوونی ئێمەیە بەچی خۆی پیشان دەدات. مایک دوولی چۆنێتی تەنها لە بازنەی کایناتدایە. کاینات هەمیشە کورتترین خێراترین و باشترین ڕێگەی نێوان تۆ و ئاواتەکانت دەناسێ. دکتۆر جۆیتڵ ئەگەر تۆ هەموو شتێک بخەیتە ئەستۆی کاینات ئەو کاتە لەو شتەی کە بە تۆ ئەدرێ سەردا سوڕمێنێ و لێرەدا شتێک وەک سیحر ڕوو ئەدات. ڕاهێنەرانی ڕاز لە تەواوی ئەو ئامرازانەی کە تۆ لە کاتی تەجەسم بەهرەی لێوەردەگریت ئاگادارن. کاتێ تۆ وێنەیەکی زیهنیت هەیە و هەستی پێدەکەی لە ڕاستیدا خۆت دەگەێنیتە شوێنێ کە هەست دەکەیت هەر ئێستا بە داخوازیەکەت گەیشتویت. هەروەها تۆ ئامرازی بڕوا و متمانە بە کاینات شت هەیە چونکە سەرنجی تۆ تەنها لەسەر ئەنجامدانی کۆتاییە و هەز بەبوونی شتەکە ئەەکەیت. بەبێ ئەوەی سەرنج بدەیت چۆنێتی کارەکە وێنەی زیهنی و هەستی تۆ شتەکە بەڕاستەقینە دادەنێت. زیهنی تۆ و ڕۆح و جەستەت ئەو شتە ئەبینێت وەک ئەوەی لە پێشدا ڕوویدابێت. ئەمەیە هونەری تەجەسم. دکتۆر جۆیتڵ تۆ کەم یان زۆر پێت خۆشەم کارە هەموو ڕۆژێک ئەنجام بدەیت بەڵام هەرگیز نابێ بەکارێکی پڕئازاری بزانیت. بابەتی گرنگ دەربارەی ڕازیبوونی هەستێکی باشە و تۆ دەتەوێت بەم پرۆسەیە بگەیتە شەوق و شادی و هەماهەنگی. توانای تەجەسم لە هەموواندا هەیە. با ئەم بابەتە بە وێنەیەک لە چێشتخانە بسەلمێنین. بۆ ئەم مەبەستە پێویستە هەموو زیهنی خۆت لە چێشتخانە بسڕیتەوە. بیر لە چێشتخانە مەکەرەوە. زیهنت لەوە بەتاڵ بکەرەوە لە بەفرگرە، تەباخ، ڕەفە، کاشی و ڕەنگ و تا دوایی. تۆ وێنەی چێشتخانەکە لە زیهن تا بینی وانە؟ باشە لە ڕاستیدا تۆ تەجەسمت کرد؟ هەموو مرۆڤێک توانای تەجەسمی هەیە چ لە بوونی ئەو توانای ئاگادار بێت یان نەبێت. تەجەسم گەورەترین ڕازی سەرکەوتنە.
جنیۆد براند 1881 بەرامبەر 1960. لێرەدا ئاماژە دەکەین بە چەند خاڵێکی گرنگ کە دکتۆر جان دمارتینی لە کۆبوونەوەکانیدا باسی دەکات. جان دەڵێت ئەگەر تۆ وێنەیەکی بێجوڵە لە زیهن تا دروست بکەیت، پاراستن و ڕاگررتنی ئەم وێنەیە دژوارە کەوابوو تا دەتوانیت وێنە زیهنیەکانت بجوڵێنە. بۆ نمونە دیسان چێشتخانە کە تەجەسم بکە، ئەمجارە تەجەسم بکە لە ناو چێشتخانەکەیت، ئەڕۆی بۆ لای بەفرگرەکە، دەستت ئەخەیتە سەر دەستگیرەکەی دەرگاکەی و دەیکەیتەوە، سەیرێکی ناوەکەی دەکەیت و پەرداخێک ئاوی سارد دەدۆزیتەوە، دەستت درێژ دەکەیت و هەڵی دەگریت. کاتێک کە هەڵت گرت حەز بە ساردیەکەی دەکەیت. هەروەها کاتێ پەرداخەکەت بەدەستەوەیە، بەدەستەکەی ترت دەرگای بەفرگرەکە دادەخەیت. ئێستا کە چێشتخانەکەت بە جوڵە وردەکاریەکان تەجەسم کرد، دیتن و ڕاگررتنی وێنەکە بۆت ئاسانترە، وانە؟ ئێمە پتر لەوەی کە بۆمان دەردەکەوێت هێز و توانامان هەیە و تەجەسم یەکێکە لە گەورەترین هێزەکانمان. جنیۆد براند 1881 بەرامبەر 1960. ئەم بەشەش بە کۆتا هات. پرۆسەی بەهێزی هەوڵدان. مارسی شیمۆف. تەنها جیاوازی نێوان کەسانێک کە بەم شێوازە دەژین واتەوانەی کە لە سیحر و ئەفسوندا دەژین وانەی کە وا ناکەن ئەوەیە کە کۆمەڵێک لە ژیاندا دابوونەری تێکیان هەیە و خۆیان گرتووە بە بەهرەگرتن لە یاسای ڕاکێشکردن و هەر لایەک بچن معجیزە ڕوو ئەدات، چونکە ئەوان هەمیشە لە هەر کوێ بن ئەو یاسایە بەکاردەهێنن و ئەو یاسایە ڕووداوێک نییە کە تەنها بۆ یەک جار ڕوو بدا. لە درێژەی وتارەکەماندا دوو بەسەرهاتی ڕاستەقینە کە بە ئاشکرا یاسای بەهێزی ڕاکێشکردن و ڕواڵەتی بێکەم و کوڕی کائیناتیان دەسەلمێنێ دەجێڕینەوە. یەکەم بەسەرهات سەبارەت بە ئافرەتێکە بە ناوی جینی کە DVD فیلمی رازی کڕی بوو و بەلای یەکەمەوە ڕۆژی یەک جار سەیری دەکرد تا پەیامی ئەم فیلمە بە تەواوی وەرگرێ. بە تایبەت قسەکانی با پراکتر زۆر کاریگەری لەسەر هەبوو و پێی وابوو چاوپێکەوتنی با پراکتر شتێکی زۆر سەرنج ڕاکێشام. سەر لە بەیانیە کە جینی خەریکی کۆکردنەوەی نامەکانی بوو، بە ئەو پەڕی سەرسوورمانەوە بینی کە پۆستجی بەڕێکەوت نامەی باپراکتر بە ناونیشانی ئەو هێنا بوو. جینی نەیدەزانی کە باپراکتر 4 باڵەخانە دوورتر لاو دەژی. سەرەڕای ئەوەش ژمارەی خانووی جینی و باپراکتریش یەکێک بوون. جینی دەست بەجێ نامەکەی هەڵگرت تا بیگێنێتە ناونیشانی ڕاستەکەی. ئەتوانیە ڕادەی شادمانی جینی بێنیتە بەرچاوی خۆت کاتێک دەرگا کرایەوە و جینی چاوی بە باپراکتر کەوت. باب بەدەگمەنەوە لە ماڵەوە دەبوو، چونکە بۆ فێرکردن بۆ هەموو شوێنێکی جیهان سەفەر دەکا. بەڵام چونکە لە زیهنی جینیدا بوو کە چەند خۆش ئەبێ ئەگەر چاوی بە باپراکتر بکەوێ، یاسای ڕاکێشکردن هەڵومەرج و ڕووداوەکانی هەموو کائیناتی وا ڕێکخست کە ئەو شتە ڕوو بدە. بەسەرهاتی دووهەم پەیوەندی هەیە بە کوڕێکی 10 ساڵەوە بە ناوی کالین کە فیلمی رازی بینی بوو، زۆری پێخۆش بوو. بنەماڵەی کالین سەفەرێکی یەکەفتەییان کرد بۆ بینینی دیسنی وۆرلد. یەکەم ڕۆژ زۆر لە ڕیزدا وەستان، بۆیە هەر ئەو شەوە کالین پێش نووسن بیری کردەوە زۆرم پێخۆشە بەیانی سواری هەموو یاریەکان ببم و هەرگیز لە ڕیزی چاوەڕوانی نەوەستم. بەیانی ڕۆژی دوایی کالین و بنەماڵەکەی لە دەرگای سنتەری ئیپیکاتدا بوون کە دەرگای پارکەکە کرایەوە و یەکێک لە کارمەندانی دیسنی هات بۆ لایەن و وتی ئێوە بنەماڵەی هەڵبژاردەی ئەمڕۆی ئیپیکاتن. هەر بەم بۆنەیەوە ئەوان بۆیان هەبوو بەبێ چاوەڕوانی لە هەموو یاریەکان ئەو پارکە یاری بکەن. ئەمە زۆرتر لەو شتە بوو کە کالین ئارەزووی کردبوو. ئەو سەر لە بەیانیە سەدان بنەماڵە لە پێش سەنتەری ئیپیکات داوەستا بوون، چاوەڕوان بوون. بەڵام کالین تەنانەت تۆزێک دوودڵ نەبوو لەوەی کە بۆچی لە نێوان ئەو هەموو بنەماڵەیە ئەوانیان بە بنەماڵەی جیاواز هەڵبژارد. دەیزانی کە هۆکەی بەهرەگرتن لە ڕاز بووە. سەرنج بدە کە چۆن منداڵێکی 10 ساڵ ئەتوانێ هێزێک کابێتە هۆی وروژاندنی دنیای دەرونی ئاشکرا بکات. هیچ شتێک ناتوانێت بەرگری بکات لە بەدیهاتنی وێنەی زیهنی تۆ جگە لەو هێزەی کە بە وێنەی زیهنی پێکێناوە. جنیۆ براند. جیمسری خەڵک تاماوەیەک بابەتەکە لە زیهنیاندا ڕادەگرن و بەڕاستیش پشتیوانی لێ دەکەن و ئەڵێن من بەرنامەکەم بینی و هاندرام بۆ ئەوەی کە ژیانم بگۆڕم، بەڵام هیچ ئەنجامێکی نییە چون هێشتا بە ناوەڕۆکەکەی نەگەیشتووە. ئەو کەسە تەنها چاوێکی پیا دەخشێنێ و دەڵێ ئەو یاسای هیچ سوودێکی نییە. ئەزانی چی ڕۆدا؟ کائینات دەڵێ فەرمانەکە جێبەجێ دەکەم و پاشان ون دەبیم.
کاتێ ڕێگە بدەیت کە دوودڵی بێتە ناو زێنتەوە بە زووترین کات یاسای ڕاکێشکردن یەک لە دوای یەک بیری دوودڵی و گومانی زۆرترت بۆ دەنێرێ کەوا بوو هەر کاتێک بیرێکی دوودڵی بە مێشکتا هات دەست بە جێوازی لێ بهێنە و ئەم ڕستەیە من ئەزانم هەر ئێستا وەری ئەگرم لە جێگای ئەودا بنێ و هەستی پێ بکە. جان ئەساراف پاش ئاگاداربوون لە یاسای ڕاکێشکردن پێم خۆش بوو بەڕاستی تاقی بکەمەوە بزانم چی ڕوئەدا. لە ساڵی 1955 من شتێکم لەژێر ناونیشانی لاپەڕەی خەیاڵەکان بۆ گەیشتن باواتەکانم وەک ئۆتۆمبیل کاتژمێر و هاوسەری خەیاڵیم دروست کرد. لە هەر شتێک کامویست وێنەیەکم بەسەر ئەو لاپەڕەیە دەلکاند. هەموو ڕۆژێک لە شوێنی کارەکەمدا ئانیشتم و ئەمڕوانیە ئەو لاپەڕەیە و تەجەسمم دەکرد و بەڕاستی هەستێکم بۆ دەهات وەک ئەوەی کە هەر لە پێشدا باواتەکانم گەیشت بێتم. خۆم بۆ گواستنەوەی ماڵەکەم ئامادە کرد. هەموو کەلوپەلەکانم لە هەمبارێک دانابوو. لە ماوەی 5 ساڵدا 3 جار ماڵم گواستەوە تا سەرنجام گەیشتمە کالیفۆرنیا و ئەم خانووەم کڕی. بۆ ماوەی 1 ساڵ خەریکی نۆژەنکردنەوەی خانووەکە بووم. پاشان هەموو شت و مەکەکانی 5 ساڵی ڕابردووم هێنا بۆ ئێرە. سەر لە بەیانیە کوڕەکەم کە ناوی کینەنە هات بۆ لام و یەکێک لە سندوقەکانی کە ماوەی 5 ساڵ داخرابوو لە تەنیش دەرگای ژوورەکەم دانرابوو. پرسیاری لێ کردم باوکە ئەم سندوقە چی تایە؟ من وتم ئەمانە لاپەڕەکانی خەیاڵی منن. ئەو پرسی لاپەڕەی خەیاڵ چییە؟ وتم شتێک کە هەموو ئامانجەکانمی لەسەردا ئەنێم. وێنەی هەموو ئامانجێکم لەسەر ئەو لاپەڕەیە. بێگومان منداڵە 5 ساڵ و نیوەکەی من لە قسەکانم تێنەگەیشت. هەر بۆیە وتم چاوەکەم با پیشانت بدەم من سندوقەکەم کردەوە و لەسەر لاپەڕەی خەیاڵاتم و وێنەی خانوویەک بوو کە 5 ساڵی ڕابردوو تەجەسمم کردبوو. ئەو شتەی کە مایە سەرسوڕمان بوو ئەوە بوو کە ئێستا ئێمە لەو خانووەدا دەژین نەک وەک خانوویەکی وەکو ئەو. لە ڕاستیدا من خانووی خەیاڵی خۆمم کڕی بوو. نۆژەنم کردبووە تەنانەت خۆشم ئاگادار نەبووم. من سەیری خانووەکەم کرد و فرمێسکم هاتە خوارەوە. کینەن پرسی باوکە بۆ دەگری؟ وتم ئێستا من چۆنێتی ئیشکردنی یاسای ڕاکێشکردنم بۆ ئاشکرا بوو. ئەو شتێک کە بە درێژایی تەمەنم کارم لەسەر کردبوو ئەو شێوازەی کە چەند کۆمپانیان پێدامەزراندبوو لی تێگەیشتم. تەجەسمی یاسای ڕاکێشکردن سەبارەت بە خانووەکەم کارامەیی بوو. من خانووی خەیاڵی خۆمم کڕی بوو تەنانەت خۆشم ئاگادار نەبووم. تەجەسم هەموو شتێکە و بەڕاستی پێشەکی دیتنی جوانیەکانی ژیانی داهاتووە. ئەلبەرت ئەینشتاین 1879 بەرامبەر 1955. تۆ توانی بە کەڵک وەرگتن لە لاپەڕەی خەیاڵات پەڕە بە ئەندێشەکانت بدەیت وێنەی ئاواتەکانتی لەسەر بچەسپێنیت. وریا بە لاپەڕەی خەیاڵەتت لە شوێنێکی بەرچاودا دابنێت و هەموو ڕۆژێک لێی بڕوانە هەر وەگە و کارەی کە جان ئاسارف کردیم. هەر ئێستا هەست بە بوونی ئەو شتانە بکە و خۆت بە خاوەنیان بزانە. کاتێدا خوازیەکانت وەرگرت و سەبارەت بەوان هەستی سوپاس و پێزانینت هەبوو ئەتوانی ئەو وێنانە لا ببیت و وێنەی نوێ لە جێگەیاندا بنیت. ئەمە ڕێگایەکی زۆر باشە بۆ ئاشناکردنی منداڵان بە یاسای ڕاکێشکردن. هیوادارم هەموو دایکان و باوکان و مامۆستایانی جیهانی هام بدرێن بۆ دروستکردنی لاپەڕەی خەیاڵات. کەسێک لە گروپی ڕاوێژ لە ماڵپەڕی ڕاست وێنەیەک لە DVD فیلمی رازی لەسەر لاپەڕەی خەیاڵاتی چەسپاند. ئەو فیلمەکەی دیبوو بەڵام بۆ خۆی ئەو فیلمەکەی نەبوو 2 ڕۆژ بوو کە ئەو ئیشەکەی کردبوو. من کەوتمە دڵمەوە کە نامەیەک بۆ کۆمەڵی ڕاوێژکار سەبارەت بە فیلمی ڕاز بنێرم و پێیان ڕاگەێنم کە بە 10 کەسی یەکەم کە ناوی خۆیان تۆمار بکەن DVD فیلمی ڕاز یان پێشکەش دەکرێت و ئەو یەکێک بوو لەو کەسانە. ئەو لە ماوەی 2 ڕۆژ کە داواکاریەکەی لەسەر لاپەڕەی خەیاڵات چەسپاندبوو کۆپیەکی لەو فیلمە وەرگرت. چ DVD فیلمی ڕاز بێت یان خانوو هەستی پێکێنان و وەرگرتن زۆر خۆشە. نمونەیەکی بەهێزی دیکە دەربارەی تەجەسم پەیوەندی بە تاقیکردنەوەی دایکم سەبارەت بە خانوویەکی نوێ بوو. جگە لە دایکم چەند کەسی تر خوازیاروی ئەم خانووە تایبەتە بوون. دایکم بڕیاریدا بە سوودەرگرتن لە ڕاز ببێتە خاوەنی ئەم خانووە. ئەو دانیشت و چەند جار ناوی خۆی و ناونیشانی ئەو خانووەی نووسی پاشان تەجەسمی کرد کە هەموو کەلوپەلەکانی لە ناو خانووی نوێ داناوە. لە ماوەی چەند کاتژمێر کام کارانەی کرد تەلەفۆنیان بۆ کرد و تیان پێشنیاری ئەو بۆ کڕین پەسەند کراوە. ئەو زۆری پێخۆش بوو بەڵام تووشی سەرسوڕمان نەبوو چونکە دەیزانی ئەو ماڵە بێت بەهی ئەو. بەڕاستی سەرکەوتنێکی گەورە بوو. جک کنفیلد
داخوازیەکانت دەستنیشان بکە دڵنیا بە کە ئەتوانی ببیتە خاوەنیان باوەڕت ببێت کە تۆ شیاوی ئەو شتانەی و باوەڕت ببێت کە دێنە دی کەوا بوو هەموو ڕۆژێک چەند خولەکێک چاو ببەستە و ویستەکانت بێنە پێش چاوت و هەر لە ئێستاوە خۆت بە خاوەنیان بزانە ئێستا لەو کەش و هەوایە وەرە دەرەوە و هەز بکە بەو شتانەی کە بەهۆی ئەوانەوە سوپاسی خوا دەکەیت و بەڕاستی چێژی لێ وەرگرا پاشان دووبارە لەو کەش و هەوایە وەرە دەرەوە و ئیتر لە کایناتدا وازیان لێ بێنە کاینات دەزانێ چۆن بۆتی ئاشکرا دەکات ئەم بەشەش بە کۆتا هات چەند کورتەیەک لە ڕاست چاوەڕوانی هێزێکی ڕاکێشکردنی گەورەیە چاوەڕوانی ئەو شتانە بە کە دەتەوێت بۆ ئەو شتانەی کە ناتەوێت چاوەڕوان مەبە سوپاس و پێزانیم پرۆسەیەکی بەهێزە بۆ گۆڕانکاری و زەو هێنانی زۆرتری داخوازیەکان بۆ ژیانت بۆ ئەو شتانەی کە هەتا سوپاسی خوا بکە تاشتی باشتر زۆرتر ڕاکێشیم سپاسی نیحمەت پێش گەیشتن بە داخوازیەکانت ئەبێتە هۆی خێرایی پێگەیشتنیان و هێمایەکی بەهێز بۆ کاینات ئەنێرێ تەجەسم پرۆسەی پێکەنانی وێنە لە زیهندایە و چێژوەرگرتن لە ئاواتەکانتە کاتێک تەجەسم ئەکەیت لە ڕاستیدا هەستێکی بەهێز وەک ئەوە کە هەر ئێستا ئەو شتت هەیە پێک دێنێ پاشان یاسای ڕاکێشکردن هەروەگە ئەو شتەی کە لە زیهن تابینی و تا بۆتی دەگەڕێتەوە بە مەبەستی کەڵگوەرگرتنی باشتر لە یاسای ڕاکێشکردن خوو بگرە بەو یاسایە بەڵام نەوەک ڕووداوێک کە تەنها یەک جار ڕووەدا لە کۆتایی هەر ڕۆژێکدا پێش خەوتن بیر لە ڕووداوەکانی ئەو ڕۆژەی خۆت بکەرەوە و لە زیهن تا هەر ڕووداوێک کە بەدڵت نەبوو بیگۆڕا بە ڕووداوێک کە پێت خۆش بوو وابوایە ئەم بەشەش بە کۆتا هات ڕازی پارە هەر شتێک کە زیهن بتوانێت بیری لێ بکاتەوە ئەتوانێت بەدەستی بهێنێت دبلیو کلمنتستون 1902 بەرامبەر 2002 جک کنفیلد بەدەستێنانی ڕاز بۆ من گۆڕانکاریەکی ڕاستەقینە بوو چونکە لەگەڵ باوکێک کە بیر و بۆچوونەکانی نەرێنی بوو گەورە بووم و ئەو پەیوا بوو دەوڵەمەندەکان خوێن مژن و مافی خەڵک پێشێل دەکەن و ئەو کەسێک کە پارەی هەیە خەڵک فری و ئەدات کەوا بوو لەگەڵ کۆمەڵێک بیر و باوەڕ سەبارەت بە پارە گەورە بووم وەک ئەگەر خاوەن پارە بیت پیا و خراپی تەنها ئەو کەسانێک کە خوی شەیتانیان هەیە دەوڵەمەندن ڕستەیە کە باوکم زۆر بەدڵی بوو ئەمە بوو پێت وایە من ڕاکفرم کەوا بوو من بە شێوازێک گەورە بووم کە بەڕاستی ژیان بەلامەوە سەخت و دژوار بوو تاو کاتەی لەگەڵ دبلیو کلمنتستون ئاشنا بووم و دەستم کرد بە گۆڕانکاری ژیانم ئەو کاتەی کە لەگەڵ ستون کارم ئەکرد ئەو ئەیگوت پێم خۆشە ئامانجێک بۆ خۆت هەڵبژێری کە زۆر گرنگ بێت تاوەکو ئەو کاتێک کە پێی گەیشتی سەر سڕمێنێ و بزانی کە تەنها بەهۆی ئەو شتەوە کە من فێرم کردی بەو ئامانجە گەیشتووی لەو کاتەدا من لە ساڵدا $8,000 دەستکەوت بوو هەر بۆیە وتم ئەمەوێت ساڵی $100,000 دەست بکەوێت ئەو کات خۆشم نەمدەزانی چۆن ئەتوانم ئەم کارە بکەم نە پلانێکم هەبوو نە ڕێگەی گەیشتن بەو داخوازیم دەزانی بەڵام وتم من بەم وتەیە باوەڕم هەیە و بە شێوەیە کەڵسوکەوت ئەەکەم کە دەڵێی ڕاستەوخۆ ئەو پارەیەم دەست دەکەوێ من پارەیەکی کاغەزی $100,000 دروست کرد و چەسپاندم بە بنمی چەکەوە هەموو ڕۆژێک پێش هەموو شتێک چاوم بەوە ئەکەوت و بەبیری خۆم ئەهێنایەوە کامە ئامانجی منە پاشان چاوم ئەبەست وە وام دەهێنایە بەرچاوی خۆم کە بارودۆخ و شێوازی ژیانم بە پێی داهاتی ساڵانە $100,000 جێگەی سەرنجە کە تاوەکو 30 ڕۆژ هیچ ڕووی نەدا و هیچ پێشکەوتنێک لە ئیشەکەمدا بەجی نەکرا و کەسیش پێشنیازی پارەی زۆرتری بە من نەدا پاش تێپەڕبوونی 4 هەفتە بیرێکی $100,000 بە مێشکم داهات و لە پڕ بە زیهنم گەیشت پێشتر کتێبێکم نووسی بۆ وتم ئەگەر بتوانم 400,000 دانە لەو کتێبە چاپ بکەم و دانەی بە 25 سنت بفرۆشم ئەبێتە $100,000 بە هەر حاڵ کتێبەکە لە شوێنی خۆی بوو بەڵام تا ئێستا ئەم بیرەم بە مێشکدا نەهات بوو یەکێک لە ڕازەکان ئەمەیە کە کاتێک بیرێکی سروشتی ڕووناک ئیلهام بە زیهنت دەگەێنێت پێویستە متمانەی پێ بکەیت و هەستیت بە ئەنجامدانی نەمدەزانی چۆن 100,000 دانە لەو کتێبە بفرۆشم هەتا ڕۆژنامەی ناشنال ئینکوایزم لە سۆپەرمارکێتێکدا دی هەزاران جار بینی بووم بەڵام سەرنجی ڕانەکێشا بووم لەپڕ ئەو ڕۆژنامەیە سەرنجی ڕاکێشان بیرم کردەوە ئەگەر خوێنەران ئەم ڕۆژنامەیە لە چاپکردنی کتێبەکە ئاگادار بکەم بێگومان 400,000 کەس دەیکڕن پاش نزیکی 6 هەفتە لە کۆلێژی
هانج لە نیویۆرک بۆ 600 مامۆستا و وتارێکم پێشکەش کرد. پاشان خاتوونێک هات بۆ لای من و وتی وتارێکی بەنرخ بوو، پێم خۆشە لەگەڵت وتوێژ بکەم، ئەمە کارتی سەردانی منە. ئەو پەیامنێر و وتارنووسی ڕۆژنامەی ئینکوایز بوو. بابەتەکەم بۆ ئاشکرا بوو، بیرم لێ کردەوە کە بەڵێ ئەم شتە ڕاستە و کارەمەیی هەیە. پاش چاپبوونی وتارەکە ڕادەی فرۆشی کتێبەکە بەرز بووەوە. خاڵێک کە پێویستە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە من هەموو ئەو ڕووداوە جیاوازانە و ئەو مرۆڤەم بۆ لای ژیانی خۆم ڕاکێش کردبوو. بە کورتی بڵێم ئەو ساڵە $100,000 دەست نەکەوت، بەڵام $92,327 دەستکەوتمان هەبوو. پێتان وایە کە نیگەران بووین؟ وتمان ئەمە چ کارێکە؟ نەخێر، ئێمە وتمان زۆر باشە. پاشان هاوسەرەکەم وتی ئەگەر ئەم شتا بۆ $100,000 کاریگەری هەبێت، پێت وایە بۆ $1,000,000 کاریگەری هەبێت؟ وتم نازانم، وەرە تاقی بکەینەوە. خاوەنی چاپەمەنیەکەی کە یەکەم کتێبەکەی منی چاپ کرد، مافی لە چاپدانەوەی یەکەم کتێبەکەی منی لە چەکێکدا نووسی و لە تەنیشت واژۆیەکەیەوە وێنەیەکی دەم بە پێکەنینی دروست کرد، چونکە بۆ یەکەم جار بوو چەکی $1,000,000 دەنووسی. کەوا بوو من بە پێی ئەو ئەزمونەی کە بووم دەزانی، چونکە ئەمویست تاقی بکەمەوە کە ئایا ڕاست کاریگەری هەیە. ئێمە تاقیمان کردەوە، بێگومانە ئەنجامێکی باشی هەبوو. ئێستاش هەموو ڕۆژێک لە ژیانمدا کەڵکی لێوەردەگرین. ئاگاداربوون لە ڕاز و بەکارهێنانی یاسای ڕاکێشکردن لە هەر بوارێکدا کاریگەری هەیە و کەڵکی لێوەردەگیرێت. بۆ گەیشتن بە هەر هاواتێک پرۆسەکە یەکسانە و سەبارەت بە پارەش هەروایە. بۆ ڕاکێشکردنی پارە پێویستە لەسەر دەوڵەمەندی داکۆکی بکەی. گەیشتن بە پارەی زۆرتر لە ژیاندا لە کاتێکدا تۆ سەرنج ئەدەی کە بە پێی پێویست پارەت نییە، شتێکی مەحاڵە، چونکە تۆ وا بیرەکەیتەوە کە بە پێی پێویست پارەت نییە. تۆ ئەبێت هەموو هەستەکانت لەسەر ئەو پارە زۆرەی کە بۆ لای تۆ دێت کۆ بکەیتەوە، هەروەها هێمایەکی نوێ لە ئەندێشەکانت بڵاو بکەیتەوە. ئەم ئەندێشانەش ئەبێت بە شێوەیەک بێ کە تەنانەت لە ڕاددەبەدەر پارەت هەیە. پێویستە توانای خەیاڵی خۆت بخەیتە گەڕ و باوەڕ بکەیت کە ئەو پارەی کاتەوێ پێشتر بووتە و ئەنجامدانی ئەم کارە زۆر گرنگە و هەروەها هۆکارێکی دڵخۆشکەری و جۆرێک ڕابواردنە. تۆ تێدەگەیت ئەو کاتێک کەوا دەری دەخەیت کە پارەت هەیە و یاری دەوڵەمەندی دەست پێ دەکەیت، دەست بەجێ سەبارەت بە پارە بارودۆخێکی باشت بۆ دەرەخسێت و ئەو کاتێک کە سەبارەت بەم بابەتە هەستێکی باشترت هەبێ، پارە بەرەو ژیانت بەڕێ دەکەوێت. بەسەرهاتی سەرنجڕاکێشی جاک گروپی رازی هاندا بۆ ئەوەی چەکی سپی لە ماڵپەڕەکەیاندا بنێت کە هەموو کەس ئەتوانێت بەبێ بەرامبەر لەو ماڵپەڕەوە دایبەزێنێت. چەکی سپی لەلایەن بانکی کایناتەوە بۆ تۆ نێردراوە. ناوی خۆت، پارەی پێویست و وردەکاریەکانی تر لەسەر ئەو چەکە بنووسە و لە پێش چاوتی دابنێت تاوەکو هەموو ڕۆژێک چاوت لێ بێ. کاتێ سەیری ئەو چەکە دەکەی وابزانە کە هەر ئێستا ئەو پارەیەت هەیە. وای دابنێ بەو پارەیە توانی هەموو شتێک بکڕی و هەموو کارێک بکەیت. خۆت بە خاوەنی ئەو پارەیە بزانە، چونکە کاتێ داوا دەکەیت وەری دەگری. ئێمە ژمارەیەکی زۆر هەواڵمان لەلایەن خەڵکەوە پێگەیشتووە کە کەڵک وەرگرتن لە چەکی ڕاست پارەیەکی زۆری بۆیان بە دیاری هێناوە. ئەمە یاریەکی دڵخۆشکەرە کە دەرەنجامێکی باشی هەیە. ئەم بەشەش بە کۆتا هات. فراوانی نیعمەت ڕاکێش بکە. تەنیا هۆی ئەوەی کە خەڵک بەپێی پێویست پارەیان نییەوەیە کە بەهۆی بیرەکانیانەوە ڕێگەل و پارەی بەرەو ئەوان دێت دەگرن. هەر چەشنە بیر و هەستێکی نەرێنیە بێتە بربەستێک لە ڕێگەی گەیشتنی شتە باشەکان هەروە پارە. مەسەلە ئەوە نییە کە کاینات پارە پێنادا، بەڵکو تێکڕای پارەی پێویستت هەر ئێستا بە شێوەیەکی نادیار هەیە. ئەگەر تۆ پارەت نییە، هۆکارەکەی ئەوەیە کە خۆت لە بەرامبەر هاتنی پارە بەرەو ژیانت دژایەتی دەکەیت و ئەم دژایەتیەش بەهۆی بیرکردنەوەکانتەوە ئەنجام ئەدەی. تۆ ئەبێت ئەندێشەی خۆت لە نەداری و هەژاری بۆ دەوڵەمەندی بێڕادە بگۆڕی و زۆرتر بیری فراوانی پارە لە مێشکتا پەروەردە بکە، ناوەک بێ پارەی. ئەو کات هەماهەنگی بەدی دێت. کاتێک تۆ پێویستت بە پارەیە هەستێکی بەهێزە دەروون تایە و بێگومان لە ڕێگەی یاسای ڕاکێشکردن بەردەوام پێویستی بە پارە بۆ لای خۆت ڕاکێش دەکەی. ئەتوانم باسی ئەزمموی خۆمت سەبارەت بە پارە بۆ بکەم. پێش دۆزینەوەی ڕاز بودجەکەم وای پیشان ئەدا کە کۆمپانیاکەم لەو ساڵەدا ڕوبەڕووی زیان دەبێتەوە، تا 3 مانگی تر کۆمپانیاکەمدا دەخرێت. دوای 25 ساڵ هەوڵ و ماندووبوون لەوانە بوو کۆمپانیاکەم لە دەست دەرچێت. هاوکات لەگەڵ هەوڵدان بۆ ڕزگارکردنی کۆمپانیاکەم لەو بارودۆخە پارەی زۆرترم پێویست بوو. بەم شێوەیە هەلومەرجەکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵۆزتر دەبوو، تاوەکو ڕازم دۆزیەوە هەموو ژیان و هەروەها بارودۆخە کۆمپانیاکەمی بەتەواوی گۆڕی، چونکە چۆنێتی بیرکردنەوەم گۆڕی بوو. لە کاتێکدا بەڕێوەبەری ژمێریاری
کۆمپانیەکەم لەسەر کەمبوونی پارە جەختی کرد. من سوور بووم لەسەر فراوانی پارە و باشبوونی بارودۆخ. من دڵنیا بووم کە کاینات پارەم بۆ جێبەجێ دەکات و هەرواش بوو. پارە لە جێگایەکەوە کە بە خەیاڵمدا نەدەهات گەیشت. من جار بەجار تووشی دوودڵی دەبووم، بەڵام زوو خەیاڵی خۆم دەگۆڕی و بە هەموو هەستمەوە سەرنجم ئەدایە دەرەنجامی داخوازیەکانم و سوپاسی خوام دەکرد. لێرەدا دەمەوێت یەکێک لە نهێنیەکانی ئەم ڕازەتان پێ بڵێم. کورتترین ڕێگا بۆ داخوازیەکانی ژیانت شادبوون و هەست بە شادیکردنە. ئەمە خێراترین ڕێگایە بۆ ئەوەی پارەی یان هەر شتێکی تر کاتەوێ بیهێنیتە ناو ژیانتەوە. لە گزنگەکانی شادی و خۆشی کاینات بیر بکەرەوە، ئەو کات هەموو ئەو شتانەی کابنە هۆی شادی و خۆشی ڕاکێش دەکەیت کە تەنها تایبەت بە پارە نییە، بەڵکو پەیوەندی لەگەڵ هەموو ئاواتانت هەیە. پێویستە تۆ هێمایەک بۆ دەرەوە بنێری تا داخوازیەکانی تۆ بگەڕێنێتەوە. کاتێ هەستی شادی و خۆشی بڵاو دەکەیتەوە، ڕنگدانەوەی ئەو هەستا بەڕواڵەتی وێنە و ئەزمموی ژیان بۆ تۆ ئەگەڕێتەوە. یاسای ڕاکێشکردن قوڵترین هەستی دەرونی و بیرەکان بە چەشنی پێکاتەیەک وەک ژیان بۆت دەگەڕێنێتەوە. ئەم بە 6 بە کۆتاهات. جەختکردن لەسەر بەختەوەری. دکتۆر جۆیتڵ. من ئەزانم شێوەی بیرکردنەوەی زۆربەی خەڵک چۆنە. چۆن ئەتوانم پارەیەکی زۆرتر بۆ ژیانم ڕاکێشم. چۆن دەگەم بە دەوڵەمەندی. چۆن ئەتوانم بەختەوەر بم. چۆن لە ڕێگەی پیشەکەمەوە پارەیەکی زۆرم دەست دەکەوێت. چۆن ئەتوانم دەرامەتم زۆرتر بکەم. تەنها بڕیار بتە و بتەوێ. ئەم بابەتە یەکێک لەو بابەتانەی کە لە سەرتاسەری فیلمی ڕازدا باسمان لێ کردووە. ئارچی سەرشانی تۆ ئەوەیە کە لە کەتەلۆگی کاینات داخوازیەکانت هەڵبژێریت. ئەگەر پارە یەکێک بێت لەو داخوازیانە، بڵێ چەندت دەوێت. بۆ نمونە، پێم خۆشە $25,000 لە ڕێگایەکی چاوەڕوان نەکراو لە ماوەی 30 ڕۆژی داهاتوودا بەدەستم بگات، یان هەر شتێکی تر کە بتەوێت تەنها پێویستە باوەڕت هەبێت. ئەگەر لە مێژە ئەم بیرە لە مێشکدایە کە تەنها ڕێگەی بەدەستێنانی پارە لە ڕێگەی پیشەکەتەوەیە، هەر ئێستا واز لەو بیرە بهێنە. ئایا کاتێ بەم شێوەیە بیر دەکەیتەوە کە تەنها ئەم ڕێگەیەت هەیە، دەتوانی هەستپی پێزانین سوپاست هەبێ؟ ئەم شێوە بیرکردنەوەیە هیچ خزمەتێکت پێ ناگەێنێ. ئێستا کە تێگەیشتویت کە نیعمەتێکی فراوان چاوەڕێتە، ئەرچی سەرشانی تۆ ئەوە نییە کە بزانی چۆن ئەو پارەیە دەڕژێتە ناو ژیانتەوە. ئەرچی تۆ تەنها داواکردن و بڕوایە بەوەی کە وەرت گرتووە و هەست بە خۆشی بکەیت. وردەکاریەکانی پەیوەندیدار لەگەڵ چۆنێتی هاتنی پارە بۆ کاینات بەجێ بهێڵە. با پراکتر. ئامانجی زۆربەی خەڵک ڕزگاربوون لە ژێرباری قەرزە. ئەم کارە زۆرتر مرۆڤ ئەخاتە ناو قەرزداری. هەر شتێک کە بیری لێ بکەیتەوە و ڕاکێشی دەکەیت، تۆ دەڵێ بەڵام ئەمە ڕزگاربوون لە ژێرباری قەرزە. بەلای منەوە گرنگ نییە کە بچیتە ژێرباری قەرزەوە یان لە ژێرباری قەرز بیتە دەرەوە. بە هەر حاڵ تا ئەو کاتێک کە بیر لە قەرزداری ئەەکەیتەوە، بۆ لای خۆت ڕای دەکێشیت. بەرنامەیەکی ڕێکوپێک بۆ قەرزەکانت داڕێژە، پاشان هەموو بیر و هەستت تەرخان بکە لەسەر بەختەوەری. کاتێک تۆ کۆمەڵێک پسوڵەی پارە و لیستی قەرزت هەیە و نازانی چۆن پارەکەی بدەیت، شیاو نییە بیر و هەستت لەسەر پسوڵەکان کۆبکەیتەوە، چونکە بەم جۆرە پسوڵەی زۆرتر ڕاکێش دەکەیت. پێویستە تۆ ڕێگەیەک بدۆزیتەوە تا سەرڕایبوونی ئەو پسوڵانە بتوانی بیر لە بەختەوەری بکەیتەوە. تۆ ئەبێت ڕێگەیەک بۆ هەستێکی باش بدۆزیتەوە تا بتوانی بابەتی باش بۆ لای خۆت ڕاکێشیت. جیمس ڕی. زۆر جار لە خەڵکم بیستووە کە دەڵێن پێم خۆشە ساڵی داهاتوو دەرامەتم 2 بەرامبەر بێ، بەڵام کاتێ سەیری کردەوەکانیان دەکەیت تێدەگەی بۆ گەیشتن بە ئاواتەکەیان هەوڵی پێویست نادەن. ئەوان بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە و دەڵێن باری ئابووریم بۆ ئەم کارە باش نییە. پێت وایە چی ڕوو ئەدات؟ فەرمان بدە گەورم. ئەگەر ڕستەی بارودۆخی ئابووریم باش نیەت بە زمان داهێناوە، هەر ئێستا شوێنی هێز و توانات گۆڕاوە. پێویستە جێگەی ئەو ڕستەیە بە ڕستەی بارودۆخی ئابووریم باشە، ئەتوانم ئەو شتە بکڕم بگۆڕیت. ئەم ڕستەیە چەندین جار دووبارە بکەرەوە، هەر وەک تووتی تا ماوەی 30 ڕۆژ ئامانجت ئەمە بێ. سەیری هەر شتێک دەکەیت بە خۆت بڵێ بارودۆخی ئابووریم باشە، ئەتوانم ئەمە بکڕم. کاتێ ئۆتۆمبیلی خەیاڵیت دەبینیت کە لەبەر چاوتەوە تێدەپەڕێت، بڵێ ئەتوانم ئەمە بکڕم. لەگەڵ دیتنی ئەو جلەی کە دەتەوێت بڵێ
بارودۆخی ئابووریم باشە، دەتوانم ببمە خاوەنی ئەمە. بەم کارە تۆ خۆت دەگۆڕیت و هەستێکی باشتر سەبارەت بە پارە لەلات دروست دەبێت. کەمکەم باوەڕ دەکەیت کە باری ئابووریت لەبارە بۆ بەدەستێنانی ئەم جۆرە شتانە. بەم شێوەیە وێنەکانی ژیانت دەگۆڕدرێت. لیزا نیکۆلس. کاتێ هەموو هەستت لەسەر نەبوونی کۆبکەیتەوە و بەهۆی ئەو نەبوونیەوە لەگەڵ ئەندامانی خێزانەکەتدا شەڕ بکەیت، لەگەڵ هاوڕێکانت باسی بکەیت یان بە منداڵەکانت بڵێ و بە پێی پێویست پارەمان نییە، بە هەرحاڵ هەرگیز ناتوانیت ببیتە خاوەنی پارەیەکی زۆر، چونکە دەستت کردووە بە ڕاکێشکردنی ئەو شتانەی کەنیتە. ئەگەر تۆ زۆربەی نیعمەت و بەختەوەریت دەوێ، بیر لە نیعمەت و بەختەوەری بکەرەوە. لایەنی معنەوی هەر شتێک کە بە شێوەیەکی دیار و بەرچاو بەدەست دێت هەرگیز تەواو نابێت و هەمیشە لە لای خۆت و بەڕادەی باوەڕ و ویستی خۆت خۆی دەنوێنێ. چارلز فیلمۆر 1854 بەرامبەر 1948. ئێستا کە لە ڕاز ئەزانیت کاتێ پیاوێکی دەوڵەمەند دەبینی ئاگاداری کە بیری سەرەکیە و لەسەر دەوڵەمەندیان نەکەژاری و بەو چەشنا دەوڵەمەندی بۆ لای خۆت ڕاکێش کردووە، چ ئاگاداری بوو بێت یان نەبوو بێت. ئەم کەسانە جەختیان لەسەر دەوڵەمەندی کردەوە و کاینات بە بزواندنی خەڵک و ڕێکخستنی بارودۆخ دەوڵەمەندیان پێدەگەێنێت. لە ڕاستیدا ئەو دەوڵەمەندی کە ئەوان هەیەە تۆش هەتا. تەنها جیاوازی نێوان تۆ ئەوان ئەوەیە کە ئەوان بە بیرکردنەوە و زیهنیان دەوڵەمەندیان ڕاکێش کردووە، بەڵام دەوڵەمەندی تۆ تا ئێستا نادیارە و چاوەڕوانە بۆ ئەوەی تۆ بیهێنیتە دی. بیر لە دەوڵەمەندی بکەرەوە. دیڤید شیرمر. کاتێ بۆ یەکەم جار گوێبیستی ڕاز بووم، هەموو ڕۆژێک کۆمەڵێ پسوڵەی پارە و قەرز دەگەیشتە دەستم. بیرم کردەوە چۆن نەتوانم ئەم بارودۆخە پێچەوانە بکەمەوە. یاسای ڕاکێشکردن ئەڵێ لەسەر هەر شتێک جەخت بکەی هەر ئەوە بەدەست دێنی. کەوابوو من ڕێژە و ژمارەی پارەکەمم لە بانک وەرگرت. ئەو ژمارەیەم کوژاندەوە و خۆم بڕەپارەیەکی نوێم نووسی. هەر ئەو بڕەپارەیە کە پێم خۆش بوو لە بانکدا بمبوایە. لەسەر پەڕەکە نووسیم و پاشان بیرم کردەوە چۆنەوە بیر بکەمەوە کە کۆمەڵێک چەکی پارە دەچێتە ناو سندوقە پۆستەکەم. لە ماوەی یەک مانگدا گۆڕانکاری بارودۆخ دەستی پێ کرد. مایە سەر سوورمانە ئەمڕۆ لە سندوقی پۆستەکەم تەنها چەکی پارە بەدەستم دەگات، جار بە جاریش پسوڵەی پارە، بەڵام ڕادەی چەکەکانم زۆر زیاترە. پاش بڵاوبوونەوەی فیلمی ڕاستنامەیەکی زۆرمان لە خەڵکەوە پێگەیشت کەوتوبیان لە کاتی بینینی فیلمەکە وە کۆمەڵێک چەکی چاوەڕوان نەکراویان لە ڕێگەی پۆستەوە بەدەست گەیشتووە و ئەم ڕووداوە پاش سەرنجدانیان لە بەسەرهاتەکەی دیڤید بووە. یاریەکی داهێنراو کە بوو بەهۆی گۆڕانکاری لە هەستمداوە بوو کە لیستی قەرزەکانم چەکی ڕاستەقینەن و لە خۆشیدا هەڵدەپەڕیم و دەمگوت دیسان پارە بۆ من. سوپاس خوایە سوپاس. یەکەی پسوڵەکانم بەدەستەوە دەگرت و وام دەزانی کە چەکە و لە خەیاڵمدا سفرێکم بۆ ئەو بڕەپارەیە زیاد دەکرد کە لەسەر پسوڵەکە نووسرا بوو تا زۆرتر بنوێنێ. پاشان دەفتەرێکم هێنا و لەسەر لاپەڕەکە نووسیم وەرگیراوەکان. دواتر سەرجەمی قەرزەکانم بە سفرێکەوە دەنووسی و هەستی سوپاسم لە کاتی وەرگرتنی ئەو پارەیە لە خۆمدا دروست دەکرد تا ڕادەیەک کە فرمێسک لە چاوەکانمدا کۆ دەبوونەوە. پاشان پارەی و پسوڵەیەم کە لە بەرامبەر ڕادەی وەرگرتنەکەم زۆر کەم بوو هاوڕێ لەگەڵ سوپاسدا دەدا. من هەرگیز کاغەزی ئەو نامانەی کە پسوڵەی پارە و لیستی قەرزەکانمی تێدا بوو نەدەکردەوە، تەنها کاتێ نەبێ کە ئەو هەستەم لە خۆمدا دروست بکردابایە کە ئەوان چەکن. ئەم یاریە لە کاتی ڕوبەڕووبوونەوەم لەگەڵ کۆمەڵێک پسوڵە بۆ من کاریگەری بوو. تۆش لە ڕێگەی هەستی دەرونیتەوە تێدەگەیت کە چ کارێک زۆرتر بە سوودی تۆیە. کاتێ وا دەنوێنی ئەنجامی کارەکە خێراتر خۆی پیشان دەدات. لۆرا لەنگمیر، کارناسی ئابووری، وتاربێژ، ڕاهێنەری تایبەت و ڕاهێنەری سەرمایەداری. من هاوڕێ لەگەڵ ئەم وتەیە گەشە کردبوو. بۆ بەدەستێنانی پارە دەبێت ئازارێکی زۆر بچێژیت. پاشان ئەو ڕستەیەم لەگەڵ ڕستەی پارە بە ئاسانی دەست دەکەوێت گۆڕی. سەرەتا وا هەز دەکەیت کە درۆیە، وانە بەشێک لە مێشکت دەڵێ ئەی درۆزن ئەم کارە دژوارە. کەوابوو تۆ دەبێ بزانی کام یاریە زیهنیە تا ماوەیەک بەردەوامە. ئەگەر بەلا تۆوا بێ کە بۆ پارە ئەبێت ئازار بچێژیت، هەر ئێستا واز لەو بیرە بهێنا. بەم شێوەیە بیرکردنەوەیە لەرەیەک بڵاو دەکەیتەوە کە وێنەکانی ئەبنە ئەزمموی ژیانت. جێبیستی قسەکەی لۆرا لنگمیر ببە و ئەم بیرە جێنشینی بیرەکەت بکە. پارە بە ئاسانی دەست دەکەوێت. دیڤید شیرمر. کاتێ باسە دەوڵەمەندی دەکرێت، دەوڵەمەندی ئەبێت بە ئەندێشەیەک و هەمووی بەوە پەیوەندی هەیە کە لە چ شتێک بیر دەکەیتەوە.
لۆرا لنگمیر. پێویستە بڵێم کە ١٨ و بابەتانەی کە من فێری خەڵکی دەکەم سەبارەت بە دەروونناسی و چۆنێتی بیرکردنەوەی ئەوانە. من ئەزانم چ کاتێک ئەوان دەڵێن ئۆی تۆ ئەتوانی ئەنجامی بدەی، من ناتوانم. لە ڕاستیدا خەڵک توانیان هەیە کە پەیوەندی دەرونی وتەکانیان سەبارەت بە پارە بگۆڕن. هەواڵی خۆش ئەوەیە کە هەر کاتێک تێگەیشتی کە زانستی ئێستا تۆ زۆر گرنگترە لەوانەی کە تا ئێستا فێری بوویت و باوەڕی پێ بکەیت، ئەو کات بۆ فراوانی نیعمەت هەوڵت داوە. سەرکەوتن لە دەروونتەوە سەرچاوە دەگرێت نەک لە دەرەوەی جەستت. تۆ ئەبێ سەبارەت بە پارە هەستێکی باشت ببێت تاوەکو پارەیەکی زۆرتر ڕاکێش بکەی. جێگەی سەرنجە کاتێک خەڵک بەپێی پێویست پارەیان نەبێ. دەربارەی پارەش هەستێکی باشیان نییە، بەڵام هەرەو هەستە نەرێنیە لەمپەری ڕێگەی گەیشتنی ئەوان بە پارەی زۆرترە. پێویستە تۆ ئەم خولا بوەستێنیت و بۆ ئەم مەبەستا دەبێ هەستێکی باش بەرامبەر بە پارە پێک بێنی و بە بۆنەی هەموو ئەو شتانەی کە هەتا سوپاسی خوا بکەیت. دەست بکە بە وتنی ئەم ڕستەیە لە ناخەوە: من زیاد لە ڕادا پارەم هەیە. پارە و نیعمەت زۆرن و پارە بەڕێوەیە. من پارە ڕادەکێشم. من پارەم خۆش دەوێت. پارەش منی خۆش دەوێت. من هەموو ڕۆژێک پارە وەردەگرم. سوپاس خوایە. سوپاس خوایە. سوپاس خوایە. ئەم بەشەش بە کۆتا هات. پارە ببەخشە تاوەکو پارە وەربگریت. بەخشینی پارە هەوڵێکی گرنگە بۆ دەستکەوتنی پارەی زۆرتر لە ژیاندا، چونکە کاتێک تۆ دەبەخشیت مانای وایە کە هەتە و دەیڵێت من پارەیەکی زۆرم هەیە. نابێ سەرت سوڕ بمێنێ لەوەی کە دەوڵەمەندترین مرۆڤەکانی سەرزەوی گەورەترین بەخشندەکانن. ئەوان پارەیەکی زۆر دەبەخشن و هەر بەم بەخشینەش بەهۆی یاسای ڕاکێشکردن کایناتیش وەڵامیان دەداتەوە و چەند بەرامبەر زۆرتر پارەیان بۆ دەگەڕێنێتەوە. ئەگەر دەڵێ من بەپێی پێویست پارەم نییە، بە تەواوی دۆڕاندوتە. ئێستا دەزانیت بۆچی پارەت بەپێی پێویست نییە. کاتێ بیر دەکەیتەوە کە بەپێی پێویست پارەت بۆ بەخشین نییە، دەست بکە بە بەخشین. کاتێ باوەڕی خۆت لە بەخشیندا بسەلمێنی، یاسای ڕاکێشکردن زۆرترت پێدەدات. جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان بەخشین و لە خۆبردوندا. بەخشین هێمایەکە لە ڕازی بوون و هەستێکی خۆش بە مرۆڤ دەبەخشێت، بەڵام لە خۆبردون ڕەنگە هەستێکی باش بەدی نەهێنێت. ئەم دوانە دووشتی جیاواز و پێچەوانەی یەکترن. یەکێکیان هێمای نەبوونی دەنێرێت و ئەویتریان هێمای دەوڵەمەندی. یەکێکیان هەستەکەی خۆشە و ئەویتریان ناخۆشە. ئەنجامی لە خۆبردون دڵئێشانە، بەڵام بەخشین کە پیشاندەری ڕازی بوونە یەکێکە لە خۆشترین کردەوەکان کە دەتوانی ئەنجامی بدەیت و یاسای ڕاکێشکردن بە هێزێکی زۆرەوە بەم هێمایەوە دەچەسپێت و زۆرتر لەوە دەڕژێتە ناو ژیانتەوە. تۆ دەتوانی هەست بەو جیاوازیە بکەیت. جیمسری: من کەسانێکی زۆر دەناسم کە پارەیەکی زۆریان دەست دەکەوێت، بەڵام شێوەی پەیوەندیەکانیان بێزارت دەکات و ئەمە دەوڵەمەندی نییە. تۆ دەتوانی بە شوێن پارەدا بچیت و دەوڵەمەند ببیت، بەڵام پارە تەنها پاڵپشتی بێنیازی تۆ نییە. نامەوێت بڵێم کە پارە بەشێک لە دەوڵەمەندی نییە. بێگومان هەیە، بەڵام تەنها بەشێکە لە دەوڵەمەندی. لەلایەکی ترەوە لەگەڵ کەسانێک ئاشنا بووم کە کەسانێکی ڕۆحانین، کەچی هەمیشە هەژار و قەرزدارن. ئەمەش دەوڵەمەندی نییە. مانای ژیان فراوانیە لە هەموو بوارێک. ئەگەر تۆ لەگەڵ ئەم باوەڕەدا گەورە بوویت کە دەوڵەمەند بوون دژی ڕۆحانی بوونە، پێشنیاز دەکەم زنجیرە کتێبەکانی ملیۆنێرەکانی ئینجیل نووسینی کاترین پاندەر بخوێنەرەوە. لەم کتێبە بە نرخانەدا بۆ دەردەکەوێت کە ئیبراهیم، ئیسحاق، یعقوب، موسا، مەسیح تەنها ڕاهێنەرێکی بەختەوەر نەبوون، بەڵکو بەهۆی پلەی بەرزی شێوازی ژیانیانەوە لە زۆربەی ملیۆنێرەکان کە ئێستا دەیانناسی ملیۆنێرتر بوون. بەختەوەری مافی سەلمێنراوی تۆیە و تۆی کە کلیلی فراوانی و نیعمەتی زۆرتر لە هەر بوارێک لە ژیاندا زیاتر لەو ڕادەیەی کە بە خەیاڵ تا دێت بەدەستەوەیە. تۆ شیاوی هەموو شتێکی باشیت و کایناتیش هەموو شتێکی باشت پێدەبەخشێت. بە مەرجێک بەرەو ژیانت بانگەشەی بکەی. ئێستا تۆ لە ڕاز ئاگاداری، کلیلێکت بەدەستەوەیە، ئەو کلیلە بیر و هەستەکانی خۆتە و بە درێژایی تەمەنت بەدەستەوەیە. مارسی شیمۆف: لە کلتوری ڕۆژاوادا زۆربەی خەڵک بۆ گەیشتن بە سەرکەوتن هەوڵ دەدەن. ئەوان خوازیاری خانوویەکی گەورە و باش، پیشەیەکی باش و هەموو ئەو شتە ڕواڵەتیانن، بەڵام ئێمە لە توێژینەوەکەماندا بۆمان دەرکەوت کە بوونی هەموو ئەو شتە ڕواڵەتیانە سەرجەم ئامانجی ڕاستەقینەی ئێمە واتە شادی و ڕازیبوونمان مسۆگەر ناکات. کەوابوو ئێمە دەچینە پێشوازی کۆمەڵێک شتی ڕواڵەتی بەو هیوایە کە شادیمان بە دیاری بۆ بێنێت، بەڵام کارەکە پێچەوانە دەبێتەوە. پێویستە تۆ بە شوێن خۆشی و ئاسوودەیی و دەرونی و
ئاگاداریەکی دەرونیدا بڕۆیت ئەو کات هەموو ئەو شتەڕواڵەتیانەشت خۆیان پیشان دەدەن. ئەوەی کە تۆ دەتەوێت شتێکی دەرونیە، جیهانی دەرەوە جیهانی کارتێکردن و دەرەنجامە کە تەنها لە بیر و هەست سەرچاوە دەگرێ، کەواتە بیر و لەرەی خۆت لەسەر شادی ڕێک بخە. گرنگی هەستی شادی و چێژ بخەرە ناو دەروونتەوە، بە هەموو بوونتەوە بیگوازەرەوە بۆ جیهان. ئەو کاتەیە کە تۆ بەهەشتی بەرین لەسەر ڕووی زەوی تاقی دەکەیتەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. بۆ ڕاکێشکردنی پارەیەکی زۆرتر لەسەر دەوڵەمەندی جەخت بکە. ئەگەر لەسەر نەداری داکۆکی بکەیت مەحاڵە بتوانی پارەیەکی زۆرتر بێنیتە ناو ژیانتەوە. لە هێزی خەیاڵ و خۆنواندن بەوەی کە پێشتر لەوەی داوای پارەیەک بکەیت بۆی بە خاوەنی ئەو پارەیە سوود وەرگرا یاری دەوڵەمەند بوون بکە. بەم شێوەیە هەستێکی باش سەبارەت بە پارە پەیدا دەکەیت. کاتێک کە بووی بە خاوەنی هەستێکی باش، ئەو کات پارەیەکی زۆرتر دەڕژێتە ناو ژیانتەوە. هەستکردن بە شادی لە ئێستادا خێراترین ڕێگەی هێنانی پارەیە بۆ ناو ژیانت. ئامانجد ئەوە بێ کە لە هەر شتێک کە پێت خۆشە بڕوانیت و بڵێ من توانای کڕینی ئەمەم هەیە، من ئەتوانم ئەمە بکڕم. دەست بەجێ بیرت دەگۆڕدێت سەبارەت بە پارە هەستێکی باشتر پەیدا دەکەیت. پارە ببەخشە تاوەکو پارەیەکی زۆرترت پێ بگەێنێت. هەر کاتێک کە تۆ سەبارەت بە پارە دەست بڵاو بیت و بەهۆی بەخشینەوە هەست بە خۆشی بکەیت، لە ڕاستیدا دەڵێیت من یەک دنیا پارەم هەیە. چەکەکان لە سندوقی پۆستەکەتدا بێنە بەرچاوت. بیرەکانت لەسەر دەوڵەمەندی ڕێک بخە و دەربارەی دەوڵەمەندی بیر بکەرەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی پەیوەندیەکان. مری دیامۆند، مامۆستا و وتاربێژ ڕاوێژکاری فنکشووی. مانای ڕاست ئەوەیە کە ئێمە بەدیهێنەری دنیای خۆمانین و هەموو داخوازیەکانمان خۆی لە ژیانمان پیشان دەدات. کەوابوو ئاواتەکان، بیرەکان و هەستەکانمان زۆر گرنگن چونکە ئاشکرا دەبن. ڕۆژێک چوون بۆ ماڵی هونەرمەندێک کە دەرهێنەرێکی بەناوبانگی فیلم بوو. لە گۆشە و کەناری ماڵەکەیدا چەندین تابلۆی ژنان کە بە قوماشدا پۆشرا بوون هەڵواسرا بوو. ژنەکان ڕوویان وەرجێڕا بوو وەک بڵێ من تۆ نابینم. وتم بەلای منەوە تۆ لە پەیوەندی خۆشەویستیدا دووچاری کێشە بووی. وتی مەگەر تۆ غەیب زانی؟ وەڵامم دایەوە نەخێر، بەڵام سەیر بکە، تۆ لە 7 جێگەی ماڵەکەتدا وێنەی ئەم ژنانە داناوە. وتی من عاشقی نیگار کێشەکەیم، خۆم ئەم وێنانەم کێشاوە. وتم بابەتەکە ئاڵۆسر بوو چونکە تۆ هەموو توانای خۆت لەسەر ئەو تابلۆیانە داناوە. ئەو پیاوێکی ڕێکوپێکە کە بەهۆی پیشەکەیەوە هەموو جۆراکتەرێکی ئەو تۆی بەدەورەوە هەیە، بەڵام هیچ نمونەیەکی خۆشەویستی لە ژیانیدا نییە. پرسیارم کرد تۆ چیت دەوێ؟ وتی پێم خۆشە لەگەڵ ئافرەتێکی باش ئاشنا ببم. وتم کەواتە وێنەکەی بکێشە، وێنەی خۆت و ئەو ژنە پێکەوە بچێشە و لە ماڵەکەتدا هەڵی واسە. پاش 6 مانگ چاوم پێکەوت و لێم پرسی ژیانی خۆشەویستی چۆنە؟ وتی زۆر خۆشە، هەموو دەیانەوێ کاتێک دیاری بکەن بۆ وتوێژ و چاوپێکەوتن لەگەڵ مندا. وتم چونکە خۆت دەدویست وابێ. وتی ئێستا بارودۆخم زۆر باشە، لە مێژ بوو بۆ چاوپێکەوتنی هیچ کەس کاتم تەرخان نەکردبوو. ئێستا ژنەکان لەسەر من پێکەوە شەڕیانە. وتم خۆزگەم بەخۆت. وتی بەڵام پێم خۆشە ژیانی هاوسەری پێکبێنم و ئەوینێکی ڕاستەقینە لە ژیانمدا هەبێ. وتم باشە، وێنەی ئەو شتە بچێشە. ئەو پەیوەندی چێویندارانەی کێشا و پاش ساڵێک ژیانی هاوسەری پێکێنا و ئێستا زۆر شادومانە. ئەو بە ئاواتەکەی گەیشت چونکە داخوازیەکەی لە تاریکی دەرهێنا و ئاشکرای کرد. ئەو چەندین ساڵم داخوازیی هەبوو بێ ئەوەی هەلێکی ئەو تۆی بۆ بڕەخسێت چونکە ئاواتەکەی توانای ئاشکرابوونی نەبوو. ڕواڵەتی ژیانی ئەو لە ماڵەکەی تەواوی ئەو کاتانەدا دژی ئاواتە دەرونیەکانی بوو. ئەگەر تۆ لەم ئاگاداریە تێبگەیت کارەکان بە حەزی خۆتە. وتەکانی مری دیامۆند سەبارەت بە یەکێک لەو کەسانەی کە سەردانی ئەویان کردبوو چۆنێتی کاریگەری فنکشوی لە فێرکاریەکانی ڕاستدا پیشان دەدا و هەروەها دەیسەلمێنێ کە بیرەکانمان داهێنەری هەست و تێکۆشان و وتاری ئێمەن. هەوڵەکان و بیرەکان گرنگن چونکە بیرەکانی ئێمەن کابنە هۆی هەوڵدانی ئێمە. لەوانەیە ئێمە لە قوڵترین بیرەکانمان ئاگادار بین، بەڵام لە ڕێگەی چۆنێتی هەوڵدانمان جەختیان لەسەر دەکەین.
لە بەسەرهاتی دەرهێنەری فیلمەکەدا قوڵترین بیرەکانی لە ڕواڵەتی هەوڵدان و چۆنێتی ژینگەکەی سەری هەڵدا بوو. ئەو چەندین وێنەی ئافرەتی کێشا بوو کە هەمویان ڕوویان وەرجێڕا بوو. لەوێوە تێدەگەی کە قوڵترین بیرەکانی ئەو چی بوو. هەرچەندە قسەکانی پیشاندەری ئەوە بوون کە ئەو دەیویست لەگەڵ ژناندا ئاشنایی دروست بکە، بەڵام قوڵترین بیرەکانی شتێکی ئەو تۆی لە وێنەکان پیشان نەدەدا. پاشان کە چۆنیەتی هەوڵدانی خۆی گۆڕی و بوو بەهۆی ئەوەی کە هەستی لەسەر ویستی کۆبکاتەوە. ئەو بە هەڵبژاردن و گۆڕانکاریەکی ساکار توانی وێنەی ژیانی بچێشێت و لە ڕێگەی یاسای ڕاکێشکردنەوە بیهێنێتە دیم. کاتێک دەتەوێت شتێک لە ژیانتدا ڕاکێش بکەی وریابە کە هەوڵدانت دژی ویستەکانت نەبێ. یەکێک لە نمونە سەرسوڕهێنەرەکان مایک دوولی لە ڕاهێنەرەکانی فیلمی رازە کە لە کاسێتێکدا نمونەیەکی سەرسوڕهێنەری لەژێر ناونیشانی بەکارهێنانی هێز و ئەفسون تۆمار کردووە. بابەتەکە سەبارەت بە ژنێک بوو کە دەیویست هاوسەری دڵخوازی لە ڕێگەی یاسای ڕاکێشکردنەوە بدۆزێتەوە. ئەو هەموو کارێکی پێویستی ئەنجامدا بوو. ئەو شێوە و ڕواڵەتی هاوسەری داهاتووی دەستنیشان کردبوو بیری لە کەسێکی ئەو تۆ لە ژیانیدا دەکردەوە، بەڵام هیچ نیشانەیەک لە هاوسەری داهاتووی بەدی نەدەکرا. پاشان ڕۆژێک کە هاتەوە بۆ ماڵە ئۆتۆمبیلەکەی لە ناوەڕاستی گەراجەکەدا ڕاگرت، هەناسەیەکی هەڵکێشا و تێگەیشت کە چۆنێتی هەوڵدانی دژی داخوازیەکەیەتی. ئێستا کە ئەو ئۆتۆمبیلەکەی لە ناوەڕاست گەراجەکە ڕاگرتووە، ئیتر جێگا بۆ ئۆتۆمبیلی هاوسەری نەبوو. کردەوەکانی ئەو بە کایناتی ڕادەگەیاند کە باوەڕی بە وەرگرتنی داخوازیەکەی نییە، بۆیە دەست بەجێ گەراجەکەی پاک کردەوە و ئۆتۆمبیلەکەی لەلایەکی گەراجەکەەوە ڕاگرت تاوەکو جێگە بۆ ڕاگرتنی ئۆتۆمبیلی هاوسەری داهاتووی بکرێتەوە. پاشان چوو بۆ ژوورەکەی خۆی و دۆڵابی جلەکانی کردەوە و ناو دۆڵابەکەی وارێ خست کە جێگە بۆ جلەکانی هاوسەری داهاتووی بکاتەوە. ئەو وا ڕاهاتبوو لە ناوەڕاستی تەختەکە بخەوێ، بەڵام بڕیاریدا لەلایەکی تەختەکەەوە بخەوێ تاوەکو جێگەی هاوسەری داهاتووی بکاتەوە کە لەسەر تەختەکە. کاتێک کە هاوڕێکەی لەگەڵ خواردنی ئێوارەدا بەسەرهاتەکەی بۆ مایک دوولی دەیگێڕایەوە، هاوسەری دڵخوازیشی لە تەنیش دانیشتبوو. پاش ڕێک و پێکردنی کارەکان و هەوڵدان بە شێوەیەک وەک ئەوەی هاوسەری دڵخوازی دەستکەوتووە، ئەو پیاوە لە ژیانیدا پەیدا بوو، ئێستا پێکەوە بەخۆشی دەژین. نمونەیەکی تر لە ڕەوشتی هەوڵدان بە شێوەیەک وەک ئەوەی کە بەسەرهاتی خوشکم گلندایە کە لە کاربەدەستانی دروستکردنی فیلمی ڕاز بوو. ئەو لە ئوسترالیا دەژیا و ئیشی دەکرد، بەڵام حەزی دەکرد بێت بۆ ئەمریکا و لە کۆمپانیاکەی ئێمە ئیش بکە. گلندا بەباشی لە ڕاست تێگەیشت بوو، هەوڵی دەدا کە کارەکانی بۆ گەیشتن بە داخوازەکەی گونجاو بێت، بەڵام پاش چەند مانگ ئەو هێشتا هەر لە ئوسترالیا مابووە. گلندا سەرنجی دایە هەوڵەکانی و تێگەیشت کە کردەوەکانی بە گوێرەی داخوازیەکانی نەبووە، بۆیە هەستا بە ئەنجامدانی هەوڵێکی نوێ. ئەو هەموو کارەکانی بۆ سەفەر ڕێخست و ئەندامێتی لە چەند گروپدا پوچەڵ کردەوە و ئەو کەلوپەلانەی کە پێویستی پێیان نەبوو بەخشی و جانتاکەی ئامادە کرد و دای خست. لە ماوەی 4 هەفتەدا گلندا لە ئەمریکا بوو، لە کۆمپانیاکەی ئێمەدا دەست بەکار بوو. سەبارەت بە داخوازیەکانت بیر بکەرەوە و دڵنیا ببە لەوەی کە هەوڵەکانت دەنگدانەوەی چاوەڕوانبوونی گەیشتن بە داخوازیەکان بێت و هەروەها دژی ئەوە نەبێ. بە شێوازێک کار بکە وەک ئەوەی کە بە ئامانجەکەت گەیشتویت و بە وردی ئەو کارە بکە کە لە کاتی وەرگرتنی داخوازیەکەت دەیکەیت. هەوڵێکی ئەو تۆ بدە کە ڕنگدانەوەی چاوەڕوانی و بیرێکی بەهێز بێ. خۆت بۆ وەرگرتنی داواکاریەکان ئامادە بکە، بەم شێوەیە هێمای بەهێزی ئاوات و هیوا بڵاو دەکەیتەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕێز لە خۆت بگرە. لیزا نیکۆلز. ئەم بابەتە کە چ کەسێک وەک هاوسەرێک دێتە ناو ژیانتەوە گرنگە و بۆ ئەو مەبەستە پێویستە سەرەتا خۆت بناسی. جیمز ڕی. تۆ چۆن چاوەڕێی کەسێکی کە حەزی لە هاودەمی تۆ بێ لە کاتێکدا خۆت حەز بە هاودەمی خۆت ناکەیت و دووبارە یاسای ڕاکێشکردن یان ڕازە کام بابەتە دێنێتە ناو ژیانتەوە. پێویستە بە تەواوی بیرێکی ڕوونت هەبێ. لێرەدا من پرسیارێکت لێ دەکەم. ئایا هەر بەو شێوەیە کە پێت خۆشە خەڵک هەڵسوکەوتت لەگەڵدا بکەن، تۆش هەروە لەگەڵ خۆتە هەڵسوکەوت دەکەیت؟ ئەگەر وانە هەرگیز ناتوانی بارودۆخ بگۆڕی. کردەوەکانت هەر بیرە بەهێزەکانتە. ئەگەر تۆ سەبارەت بە خۆت هەستی ڕێز و خۆشەویستیت نەبێ، هێمایەک بڵاو دەکەیتەوە کە پیشان دەدا بەڕادەی پێویست بە ڕێز و شیاو نیت و ئەم هێمایە بڵاو دەبێتەوە. لە دواییدا تۆ دەگەیتە شوێنێک کە ئیتر خەڵک ڕێزت لێ ناگرن. هۆکاری ئەو شێوە هەڵسوکەوتەی خەڵک بیرەکانی خۆتن. پێویستە تۆ ڕەفتارێکی پڕ لە ڕێز و خۆشەویستی سەبارەت بە خۆت دەست پێ بکەیت و هێمایەک بڵاو بکەیتەوە کە ئەو لەرەیەکی هەبێ. پاشان یاسای ڕاکێشکردن هەموو کاینات دەبزوێنێت و ژیانت پڕ دەبێت لە کەسانێک کە خۆشیان دەوێت و ڕێزت لێ دەگرن.
زۆربەی خەڵک لە بەرامبەر ئەوانی تر هەستی لە خۆبردنیان هەیە بە بڕوای خۆیان بەم جۆرە دەبنە مرۆڤێکی باش. ئەمە هەڵەیە لە خۆبردن لە بیری نەبوون سەرچاوە دەگرێت، چونکە دەڵێ بۆ هەر کەسێ بەپێی پێویست نییە کەوابوو من لە مافی خۆم دەبورم. ئەم هەستا هەستێکی باش نییەوە، سەرنجامەکەی دڵئێشانە. بۆ هەر کەسێک فراوانی نیعمەت هەیە و ئەرچی سەرشانی یەکبەیەکی خەڵکە کە داخوازیەکانیان بانگ بکەن. تۆ ناتوانی لە جێگەی کەسێکی تر داخوازیەکەی بانگ بکەیت، چونکە ناتوانی لە جێگەی کەسێکی تر هەست و بیر بکەیتەوە کەوابوو پێویستە ڕێز لە خۆت بگریم. دکتۆر جانگری: تۆ خۆت چارەی کێشەکانی خۆتی. بە کەس مەڵێ تۆ قەرزاری چاکەکانی منی و پێویستە زۆرترم خەڵات بکەیت. لە جیاتی ئەوە زۆرتر بە خۆت ببەخشە. بۆ پێشکەشکردن بە خۆت کاتێکی زۆرتر تەرخان بکە و خۆت تێر بکە تا ئەو ڕادەی کە بۆ بەخشین سەر ڕێژ دەبیت. بۆ ڕاکێشکردنی ڕێز و خۆشەویستی سەرەتا خۆت لە تاسەی خۆشەویستی تێر بکە. چارلز هانێل. زۆربەمان بە دواخستنی خۆمان ڕاهاتوین لە ئەنجامدان هەستی بێنرخی ڕاکێش دەکەین تا ئەو کاتێک کە ئەم هەستە لە ناخماندا جێگەی گرتبێت هەلومەرجی بێنرختر ڕاکێش دەکەین. پێویستە تۆ ئەم بیرەت بگۆڕیم. بێگومان کۆمەڵێک باوەڕیان وایە کە دانانی ڕێز و خۆشەویستی بۆ خۆمان کارێکی گاڵتەجاری و نەگونجاوە، بەڵام وا باشترە لە ڕوانگەیەکی ترەوە لێی بڕوانین بەپێی بنەماکانی بیرکاری و یاسای بێکۆتایی. سەرنجام بە ژمارە 1 لە ڕاستیدا سەرنجام بە ژمارە 2 تاکە ڕێگەیە بۆ سوودی هەمیشەیی ژمارە 2. پڕنیتس ملفۆرد. تا ئەو کاتەی خۆت تێر نەکەیت شتێک بۆ پێشکەشکردن نییە، کەواتە پێویستە لە پلەی یەکەمدا سەرنج بدەیتە خۆت. یەکەم سەرنج بدەرە حەزی خۆت. خەڵک بەرپرسی حەزی خۆیەتی. کاتێک تۆ سەرنج بدەیتە حەزی خۆت و هەستێکی باشت هەبێ، بوونت لەناو کۆمەڵدا دەبێتە مایە خۆشی و نمونەیەک بۆ منداڵەکان و یەکەیەکی ئەو کەسانەی لە ژیانی تۆدان. کاتێک تۆ هەستی حەز و خۆشیت هەبێ، تەنانەت بیر لە بەخشینیش ناکەیتەوە، بەڵکو بەخشین بەپێی سروشت سەرڕێژ دەبێت. لیزا نیکۆلس. من خۆم خستە ناو کۆمەڵێک پەیوەندی و چاوەڕوان بووم کە بەرامبەرەکەم ئاماژە بە جوانیەکانی من بکە، چونکە من هەستم بە جوانی خۆم نەدەکرد. لە ماوەی گەشتکردنمدا قارەمانەکانی خەیاڵی من ئەکتەری فیلمەکانی فریشتەکانی چارلی و ژنی سەرسوڕهێنەر بوون. ئەگەرچی ئەو ئەکتەرە تایبەتمەندیەکانی لە ڕاددە بەدەر بوون، هیچ لە من نەدەچوو تا ئەو کاتێک کە عاشقی لیزا بووم، واتە عاشقی خۆم، عاشقی پێستی گەنم و ڕەنگ و لێوی هەڵاوسا و بەژنی خڕ و قژی لولم. پاشان ئەم ڕووداوە خەڵک عاشقی من بوون. هۆی ئەوەی کە بێت تۆ ڕێز لە خۆت بگری ئەوەیە کە بەبێ ڕێزگرتن لە خۆت بوونی هەستێکی باش مەحاڵە. ئەگەر باری دەرونیت سەبارەت بە خۆت باش نییە، دەرگای ئەوین و هەموو چاکەکانی دنیا لەسەر خۆت داخستووە. کاتێ هەستێکی خراپت سەبارەت بە خۆت هەیە، وا هەست دەکەی کە ڕۆحت لە جانت دەردێنن، چونکە هەموو چاکەکانی خۆت لە هەر بوارێکدا وەک تەندروستی، دەوڵەمەندی و ئەوین لەسەر لەرەی حەز و بوونی هەستێکی چاکە. هەست بەهێزێکی بێسنوور و هەستی سەرسوڕهێنەری تەندروستی و بەختەوەری سەرجەم لەسەر لەرەی باشن. کاتێ سەبارەت بە خۆت هەستێکی باشت نەبێ، لەسەر لەرەیەکیت کە خەڵک و شوێن و هەلومەرجێکی زیاتر کە هەستت خراپتر دەکەن چێش دەکەیت. تۆ دەبێ سەرنجی خۆت بگۆڕی و بیر بکەیتەوە، لایەنە باشەکانی خۆت بێنە بەرچاوت. کاتێ سەرنج بدەیتەوە بابەتا و کات یاسای ڕاکێشکردن خۆی ئەنوێنێ و لایەنی زۆرتر و بەنرختر سەبارەت بە خۆتت پیشان دەدا. تەنها کاری پێویست ئەوەیە کە لەسەر کردنەوەی باش دەربارەی خۆت بەردەوام بیت. ئەو کات یاسای ڕاکێشکردن بە پێشکەشکردنی بیری باشی زۆر وەڵامت دەداتەوە بە شوێن لایەنە باشەکانی خۆت تا بگەڕێ و بیان دۆزەرەوە. با پراکتر. شتێکی بەرز و شکۆدار سەبارەت بە تۆ هەیە. من ماوەی 44 ساڵە سەبارەت بە خۆم توێژینەوە دەکەم. هەندێک جار پێم خۆشە خۆم ماچ بکەم، چونکە هەر کەسێ ئەبێ عاشقی خۆی بێ. بێگومان مەبەستی من خۆ بەزرزانی نییە، مەبەستی من ڕێزگرتنێکی بێمەترسیە لە خۆت. کاتێ خۆتت خۆش بوێ، ئەو کات لە خۆوە خەڵکی شتۆیان خۆش دەوێ. مارسی شیمۆف. ئێمە وا ڕاهاتوین کە لە پەیوەندیەکانماندا دەربارەی خەڵکی تر سکاڵا بکەین. بۆ نمونە، هاوکارەکانم زۆر تەمەڵ و تەوەزەلن. هاوسەرەکەم شێتی کردم. منداڵەکانم زۆر
گرۆز و بیان و گرن، واتە سەرنجمان هەمیشە لەسەر خەڵکان، بەڵام بۆ ئەوەی پەیوەندیەکانمان بە کەڵک بێ پێویستە سەرنج بدەین ئەو لایەنانەی خەڵک کابنە هۆی ڕێزگرتنی ئێمە لەوان، نەوەک ئەو بابەتانەی کە ئێمە سکاڵای لێ دەکەین. کاتێ سەبارەت بەم شتانە گلەی بکەین ڕادەیەکی زۆر لەوانەمان پێدەگا، تەنانەت ئەگەر لە پەیوەندیەکدا تووشی کێشە بووین و بارودۆخ بەدڵی ئێمە نەبوو، بۆ نمونە کەسێک لە بەرامبەر تا ڕادەوەستێت دەتوانیت ئەو پەیوەندیە بگۆڕیت. پەڕەیەک کاغەز هەڵبگرە و لە 3 ڕۆژی داهاتوودا دابنیشە و ئەو لایەنانەی خەڵک کە تۆ سەبارەت باوان هەستی سوپاس و پێزانینت هەیە بنووسە. دەربارەی و هۆیانەی کە تۆ خۆشت ئەوێن بیر بکەرەوە، ڕووخۆشی و پشگیری ئەوان سوپاس بکە. دەستکەوتەکەت ئەوەیە کە کاتێک تۆ سەرنج دەدەیتە سوپاس و پێزانین و خاڵە ئارێنیەکانی خەڵک، خۆشت ڕادەیەکی زۆرتر لەوانت پێدەگات و کێشەکان کاڵ دەبنەوە. لیزا نیکۆلس. زۆربەی کاتەکان وا بیر دەکەیتەوە کە خەڵک ئابێتە شادی تۆ پێک بهێنن، بەڵام زۆر جاریش خەڵک لە بەدیهێنانی ئاواتەکانت سەر ناکەون. بۆچی؟ چونکە تەنها یەک کەسە کە بەرپرسی حەز و بەرەکەتی تۆیە، ئەو کەسە چێیە؟ بێگومان خۆت. کەواتە تەنانەت باوک و دایک و منداڵ و هاوسەرەکەت ناتوانن ڕێژەی شادی تۆ کۆنتڕۆل بکەن. ئەرچی سەرشانی خۆتە کە کۆنتڕۆلی بکەیت. ئەوان تەنها هەلێکیان بۆ دەرەخسێنێ کە لە شادی تۆدا بەشدار بن، حەز و خۆشی لە دەرونی خۆتایە. سەرجەمی حەز و تاسەکانت لەسەر لەرەی ئەویندایە کە گرنگترین و بەهێزترین لەرەکانە. ئەوین شتێک نییە کە بتوانی لە ناودەستی خۆتا ڕاگیری بکەیت، بەڵام ئەبێت لە ناخی دڵتەوە هەستی پێ بکەیت. تۆ توانی هەز بکەیت بە هێماکانی ئەوین کە لەلایەن خەڵکەوە پیشان ئەدرێن، بەڵام ئەوین تەنها یەک هەستە و تۆ تاکە کەسێکی کە توانی تیشتی هەستی ئەوین بخەیتە سەر خۆت. توانای تۆ لە بەدیهێنانی ئەوین بێ سنوورە. کاتێ هەست بە خۆشەویستی دەکەیت، بە تەواوی لەگەڵ کایناتدا هاوڕێ دەبیت. ئەوین هەموو شتێکی تۆیە، ئەوین هەموو کەسێکی تۆیە. تەنها سەرنج بدە ویستەکان تو هەستیان پێ بکە. ئەو کات هەست بە گەڕانەوەی ئەم حەز و تاسەیە بۆ لای خۆت دەکەیت. کاتێ تۆ لەلایەن خۆتەوە ئەوین و خۆشەویستی بڵاو دەکەیتەوە، وا دیاری دەدا کە پێکاتەکانی کاینات هەر کارێکت بۆ دەکەن و هەموو شتێکی پڕ لە خۆشی و هەر مرۆڤێکی باشە بۆ لای خۆت ڕاکێش دەکەن. لە ڕاستیشدا هەروایە. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. کاتێک ئەتەوێ پەیوەندیەک ڕاکێش بکێ، وریا بە قسە و بیر و کردەوە و ژینگەی تۆ دش بە ئاواتەکانت نەبن. ڕێز لە خۆت بگرە تا خۆت تێر نەکەیت ناتوانی دیاری بە هیچ کەس ببەخشیت. ڕێز و خۆشەویستی بۆ خۆت دابنێت تا ئەو کەسانی ڕێز و خۆشەویستیان بۆت هەیە بۆ لای خۆت ڕاکێش بکەیت. ئەگەر سەبارەت بە خۆت هەستێکی خراپت هەیە، دەرگای خۆشەویستی لەسەر خۆتدا ئەخەیت و لە جیاتی ئەوە کەسان و هەلومەرجی زۆرتر کە بارودۆ خراپ دەکەن ڕاکێش دەکەیت. بیر لە لایەنە باشەکانی خۆت بکەرەوە تا یاسای ڕاکێشکردن چەندین لایەنی باشی خۆت پێ پیشان دەدات. بۆ ئەنجامدان و بەرهەمی باشتری یەکپەیوەندی سەرنج بدەرە و لایەنانەی خەڵک کە دەبنە هۆی سوپاسکردن و پێزانینی تۆ، نەوەک گلەی و سکاڵا بکەیت. کاتێ جەخت دەکەیتە سەر لایەنە باشەکان، زۆرتر لەوەت دەست دەکەوێت. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی تەندروستی. دکتۆر جان هینگلین، زانای فیزیکی کوانتەم. جەسەی ئێمە بەرهەمی بیرەکانمانە. ئێمە لە زانستی پزیشکیدا بۆ ڕاستێگەیشتوین کە کام هۆکاری ئەندێشە و هەستە کە چالاکی و بناغە و مادەی فیزیکی جەستەمان دەستنیشان دەکات. دکتۆر جان دمارتینی. ئێمە بە کاریگەری پلاسیبۆ کە مادەیەکە هیچ کاریگەری لەسەر نەخۆش نییە، بەڵام وەک دەرمان دەدرێت بە نەخۆش. شێوە دەرمانێکمان لە چارەسەرکردنی نەخۆشیەکان دۆزیوەتەوە. شێوە دەرمانەکە پلاسیبۆیە. لە ڕاستیدا دڵخۆشکارێکە کە هیچ کاریگەریەکە باش یان خراپی لەسەر نەخۆش نییە. وەک حەبی شەکر، تۆ تەنها بە نەخۆشەکە بڵێ ئەم دەرمانە کاریگەری هەیە. ئەو شتێک کە ڕوو دەدات ئەوەیە کە ئەگەر شێوە دەرمانەکە کاریگەری زۆرتری نەبێ، بەلایەنی کەمەوە هەر وەک دەرمانە سەرەکیەکە دەبێت. زهنی مرۆڤ گرنگترین هۆکاری چارەسەری نەخۆشیەکانە کە هەندێک جار زۆرتر لە دەرمانە سەرەکیەکان کاریگەری هەیە. هەرچەندە ڕادەی زانست سەبارەت بەڕاست زۆرتر بێ، زیاتر لەو ڕاستەی کە لە ناوڕۆکی ڕووداوە تایبەتیەکانی وەک تەندروستی شاراوەتەوە ئاگادار دەبێت. کاریگەری وەک دەرمانەکان پلاسیبۆ دیاردەیەکی گرنگە. کاتێک نەخۆشەکان وا بیر دەکەنەوە لە ڕاستیدا بڕوایان هەیە کە ئەو حەبە چارەسەری پێوەیە. هەر ئەو شتەی کە باوەڕیان پێیە وەری دەگرن و چاک دەبنەوە. دکتۆر جان دمارتینی.
ئەگەر کەسێک نەخۆشە و سەلمێنراوە کە نەخۆشیەکەی جەستەیی نییە بەڵکو لە مێشکیدایە دروستی کردووە یەک ڕێگەی چارەسەریە و نەخۆشیە بەکارهێنانی شێوە دەرمانەکانە. بەڵام ئەگەر کەسێک لە بارودۆخێکا بێ کە ئەگەری مردنی هەیە بێگومان کەڵگوەرگتن لە دەرمان کارێکی ژیرانەیە، تەنانەت ئەگەر بۆمان دەرکەوێت کە نەخۆشیەکە زهنی نییە کەوا بوو هیچ کەس دەرمان ڕەت ناکاتەوە، هەر هۆکارێکی چارەسەر جێگەی تایبەتی خۆی هەیە. چارەسەر لە ڕێگەی زێهن هاوڕێ لەگەڵ دەرمان کاریگەریەکی هەماهەنگکەرەوەی هەیە. ئەگەر نەخۆشیەکە ئێش بێت دەرمان ئێشەکە لا دەبات، ئەو کات بۆ کەسەکە هەلێک دەڕێخسێ تا هەستی چاودێریکردنی لە تەندروستی خۆی لا دروست بێ. بیری تەندروستیەکی تەواو شتێکە کە هەر مرۆڤێک ئەتوانێ بەبێ سەرنجدان بە ڕووداوەکانی دەوروبەری بە شێوەیەکی نهێنی لە دەرونیا ئەنجامی بدات. لیزا نیکۆلس. کاینات شاکارێکە لە فراوانی نیعمەت کاتێک خۆت بدەیت تا دەست هەستی فراوانی نیعمەتی کاینات بەدیهێنان چێژوەرگرتن لە بەرەکەت و هەموو شتانەی کە عالەم بۆ تۆی داناوە وەک تەندروستی و دەوڵەمەندی و دەرونێکی باش تاقی دەکەیتەوە. بەڵام کاتێک بەهۆی بیرە نەرێنیەکانتەوە دەرگای جەستەتدا دەخەیت تووشی هەستی ناڕەحەتی و ئێش و ڕەنج و خەم دەبیت. هەست دەکەی کە تێپەڕبوونی هەر ڕۆژێکت لەگەڵ ئێش و ڕەنج و ئازار هاوڕێیە. دکتۆر جانسۆن، نووسەر و پێشڕە و لەوزە دەرمانی. ئێمە هەزاران هەزار جۆر نەخۆشی و چۆنیەتی دەستنیشانکردنیان دەزانین. ئەوانە تەنها زنجیرەیەکی لاوازن و هەمیان بەرهەم یەکشتن، نائارامی و فشاری دەرونی. ئەگەر تۆ فشار بێنیتە سەر بازنەکانی ئەو زنجیرە لە ئاکامدا یەکێک لەو بازنانە دەشکن. سەرجەمی فشارە دەرونیەکان لە بیرێکی نەرێنیەوە دەست پێ دەکا. بیرێکی بێلێکۆڵینەوە ئەبێتەوەی زنجیرەیەک بیریەک لە دوایەک تا لە ئەنجامدا ئەبێتە هۆی فشار و نائارامی دەرونی. هەموو شتێک لە بیرێکی نەرێنی بچووکەوە دەست پێ دەکا. گرنگ نییە کە تۆ چیت ئاشکرا کردووە، بە هەرحاڵ ئەتوانیت بیگۆڕیت تەنها بە بیرێکی ئەرێنی بچووک یەکێکی تر و یەکێکی تر. دکتۆر جان دمارتینی. جەستەی ئێمە نەخۆشی دروست دەکات تا تێمان بگێنێت کە لایەنێکمان هاوسەنگ نییە یاخود ناسپاسین یان بێڕەحم و بێبەزەین، کەوابوو هێماکانی نەخۆشی لە جەستەماندا زۆر تۆقێنەر نییە. دکتۆر جان دمارتینی پێمان دەڵێت کە سوپاس و خۆشەویستی هەموو بابەتە نەرێنیەکان لە ژیانماندا ئەسڕێتەوە و گرنگ نییە کە چ ڕواڵەتێکیان هەیە. سوپاس و خۆشەویستی ئەتوانێت دەریا هەڵدەڕێت، چێ و بجوڵێنێت. سوپاس و خۆشەویستی ئەتوانێت هەر نەخۆشیەک چارەسەر بکات. مایکل برنادبێک وێب. پرسیارێک کە زۆربەی جارە پرسێ هەیە کاتێک لە چارچێوەی جەستەی کەسێک نەخۆشی ئاشکرا دەبێت یان ناکۆکیەک لە ژیانیدا بەدی دێت، ئایا دەکرێت لە ڕێگەی هێزی بیرێکی گونجاو لەناو بچێت؟ بێگومان وەڵامەکەی بەڵێە. ئەم بەشەش بە کۆتا هات. پێکەنین باشترین دەرمانە. کەتی گودمن، بەسەرهاتێکی تایبەت بەخۆی. پزیشکەکان دەستنیشانیان کرد کە من شێرپەنجەی مەمکم هەیە. من بە باوەڕێکی پتەوە لە ناخی دڵمەوە هەستم دەکرد کە پێشتر شفا دراوم. هەموو ڕۆژێک دەموت خوایە سوپاس کە تەندروستم و پەیتا پەیتا سوپاسی خوام دەکرد. لە ناخمدا باوەڕم هەبوو کە شفا دراوم. خۆمم بە چەشنێک دەبینی وەک ئەوەی کە هەرگیز شێرپەنجەیەکم لە جەستەمدا نەبووە. یەکێک لەو کارانەی کە بۆ چارەسەری خۆم دەمکرد سەیری فیلمی پێکەنینی بوو. ئەم فیلمانە ئەبنەوەی ئەوەی کە مرۆڤ تەنها پێبکەنێت و پێبکەنێت و پێبکەنێت. من نەدەبووە ڕێگە بە هیچ جۆرە فشارێکی دەرونی بدەم کە بێتە ناو ژیانمەوە، چونکە هەمومان دەزانین کە دڵەڕاوچێ یەکێکە لە خراپترینە و شتانەی کە لەوانەیە لە کاتی خۆ دەرمانکردندا تووشی مرۆڤ ببێ. لە سەرەتای دەستنیشانکردنی نەخۆشیەکە تا چاک بوومەوە نزیکی 3 مانگی خایاند، ئاویش بەبێ وەرگرتنی هیچ جۆرە دەرمانێکی کیمیایی یان دەرمان لە ڕێگەی تیشکەوە. ئەم بەسەرهاتە دڵنشینەی کەتی گودمن بوونی 3 هێزی سەرسوڕهێنەری چالاک دەسەلمێنێ: هێزی سوپاس و پێزانین، هێزی باوەڕ وەرگرتن، هێزی پێکەنین، کە ئەمانە دەبنە هۆی تێکشکانی نەخۆشیە جەستەییەکان. کەتی پاش بیستنی بەسەرهاتی نۆرمان کانزینس بڕیاریدا کە پێکەنین بکاتە هاوپێچی بەشێک لە چارەسەری خۆی. دەستنیشان کرابوو کە نۆرمان تووشی نەخۆشیەک بووە کە چارەسەری نییە. بە پێی وتەی پزیشکەکان تەنها چەند مانگی تر زیندووە. نۆرمان بڕیاریدا چارەسەری خۆی بکە. ئەو ماوەی 3 مانگ تەنها سەیری فیلمی کۆمیدی دەکرد و قاقا پێدەکەنی. لە ماوەی ئەم 3 مانگەدا نەخۆشی لە جەستەیدا نەما و پزیشکەکان چاکبوونەوەی ئەویان بە موعجیزە دانا.
نۆرمان هەروە کە پێدەکەنی وازی لە بیری نەرێنی هێنا و نەخۆشی لە خۆی دوورخستەوە، کەواتە پێکەنین باشترین دەرمانە. دکتۆر بن جانسۆن: هەمومان بەرنامەیەکی بنەڕەتی زگماکیمان هەیە کە پێی دەوترێت توانای خۆ چارەسەرکردن. ئەگەر شوێنێکی جەستەت ببێتە برین خۆی ساڕێژ دەبێ. ئەگەر تووشی هەوکردنی میکرۆبی ببیت، کۆئەندامی بەرگریە و میکرۆبە دەکوژێت و چارەسەری دەکات. کۆئەندامی بەرگری بە شێوەیەک داڕێژراوە کە چارەسەری خۆی بکات. باب پراکتر: جەستەیە کە بارودۆخی دەرونی ساغا بە هیچ شێوەیەک ڕێگەی توشبوو بە نەخۆشی نادا. جەستەی تۆ لە هەر چرکەیەکدا چەندین ملیۆن خانە لە ناو دەبا و لە جێگەی ئەوان چەندین ملیۆن خانەی نوێ دروست دەکات. دکتۆر جان هیگلین: لە ڕاستیدا چەندین بەش لە جەستەماندا هەموو ڕۆژێک کردەوەی نوێبوونەوەی هەیە. ئەم بابەتە بۆ هەندێک لە بەشەکان چەند مانگە و بۆ هەندێکی تر 1 تا 2 ساڵ دەخایەنێت، بەڵام لە ماوەی چەند ساڵدا ئێمە جەستەیەکی فیزیکی نوێمان هەیە. زانست سەلماندوێتی کە هەر چەند ساڵ جارێک جەستەمان نوێ دەبێتەوە. ئەی بۆچی نەخۆشی بۆ چەندین ساڵ لە جەستەماندا دەمێنێتەوە؟ ئەمە تەنها بەهۆی بیر و جەختکردن لەسەر نەخۆشیەوەیە. ئەم بەشەش بە کۆتا هات. بیر لە شتی باش بکەرەوە. بیر لە شتی باش بکەرەوە نەخۆشی ناتوانێت لە جەستەیەکدا کە بیرێکی هاوسەنگی هەیە خۆی بنوێنێ. ئاگادار بە کە تەنها کاملبوون هەیە. کاتێک کە کەماڵ و بێخەوشی ببینیت، بێگومان بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. بیری ناتەواوە وەک بیری نەداری و خەم هۆی سەرجەم نەخۆشیەکانی مرۆڤە. کاتێک بیرێکی نەرێنیمان هەیە، خۆمان لە مافێکی سەرمێنراومان بێبەش کردووە. بە شێوەیەکی تایبەتی بە خۆت بڵێ: من بیری کامڵ و بێخەوش لە مێشکمدایە. من تەنها بێعیبی دەبینم. من لە پلەیبەرزی کامڵبووندام. من بەم ڕستەیە هەرچەندە ئێش و سستی و ئێشی ماسوولکەکانم لە جەستەم دەرکرد، من سەرنجمدایە جەستەم تاوەکو جەستەی منداڵ نەرم و چالاک ببینم. ئەو کاتە بوو کە هەموو جۆرە گرژێکی ماسوولکە و ئێش لە ناوچوو. من بەڕاستی ئەم کارەم لە 1 شەودا کرد. هەموو دەزانن کە هەر کەس بە شێوەیەک دڕەڕاوکێ سەبارەت بە پیری هەیە. زانست سەلماندوێتی کە لە ماوەیەکی کووردا ئێمە بە تەواوی جەستەیەکی نوێمان هەیە. پیربوون بیرێکی بچووک و سنووردار کەوا بوو ئەم خەیاڵە لە زێنی وشیارت بکە و بزانە کە جەستەی تۆ تەنها چەند مانگە. گرنگ نییە لە زێن تا چەند ساڵەیادی لەدایکبوونت ژماردووە. خزمەتێک بە خۆت بکە. جەشنی لەدایکبوونی داهاتووت بە جۆرێک بگرە وەک ئەوەی کە یەکەم ساڵیادی لەدایکبوونتە. پێویست ناکات لەسەر کێکەکە 60 مۆم دابگیرسێنیت مەگەر بتەوێ پیری بانگەشە بکەیت. بەداخەوە لە کۆمەلگەی ڕۆژاوا هەموو هەوڵەکانیان خستۆتە سەر پیرێ. لە ڕاستیدا شتێکی ئەو تۆ نییە. تۆ دەتوانی لە بارودۆخی جەستەی زۆر باش چێشی لەشی دڵخواز و گەنجی هەمیشەیی بیر بکەیتەوە. دەتوانین لە ڕێگەی بیرکردنەوەی هەمیشەیی سەبارەت بە کامڵبوون ئەو شتا بۆ خۆت دروست بکەیت. با پراکتر: کاتێ تۆ نەخۆشیەکت هەیە و جەختی لەسەر دەکەیت بۆ خەڵکی باز دەکەی، لە ڕاستیدا خانەی نەخۆشی زۆرتر بۆ خۆت دروست دەکەی. وا بیر بکەرەوە کە لەو پەڕی تەندروستی دای. با دکتۆر بیر لە نەخۆشی تۆ بکاتەوە. یەکێک لەو کارانەی کە خەڵک لە کاتی نەخۆشیدا ئەنجامی دەدەن ئەوەیە کە بەردەوام باسی نەخۆشیەکەیان دەکەن، چونکە هەموو کاتێک بیری لێ دەکەنەوە. بۆیە بەردەوام بیرەکانیان بە زمان بەیان دەکەن. ئەگەر تۆزێک نەخۆشی باسی مەکە مەگەر بتەوێت زۆرتر نەخۆشی بکەوی. بزانە کە بیرەکانت دەبەرپرسن و جار بە جارێک تا دەتوانی بڵێ: من زۆر باشم، من زۆر باشم و بەڕاستی هەستی پێ بکە. ئەگەر باش نیت و کەسێک هەواڵتی پرسی، سوپاسی خوا بکە کاو هێنایەوە بیرت کە بیر لە حاڵی باش بکەیتەوە. تەنها باسی ئەو شتانە بکە کە پێت خۆشە. هەرگیز نەخۆش ناکەوی مەگەر بیر بکەیتەوە لەوانەیە نەخۆش بکەویت. ئەم شێوە بیرکردنەوەیە جۆرێکە لە بانگەشەکردن بۆ نەخۆشی. ئەگەر زۆر گوێبیستی قسەی خەڵک سەبارەت بە نەخۆشیەکانیان بیت، نەخۆشی بۆ لای خۆت ڕاکێش دەکەی. واتە کاتێک گوێ لێ دەگری سەرنجت لەسەر نەخۆشیە و کاتێک سەرنجدایە شتێک لە ڕاستیدا ئەو شتت دەوێ. بێگومان تۆ نەتەنها یارمەتێکیان پێناگەێنی، بەڵکو وزەی سەرنجی شت دەخەیتە سەر نەخۆشیەکەیان. ئەگەر بەڕاستی دەتەوێت یارمەتی و کەسە بدەیت، ئەگەر دەتوانی بابەتی باسەکە بگۆڕە سەر بابەتی باش، یان وازی لێبێنە و بڕۆ. کاتێکیش کە ڕۆشتی بەهێزی خەیاڵت وا هەز بکە کە ئەو کەسە باش بۆتەوە و پاشان وازە و خەیاڵش بهێنە. لیزا نیکۆلس:
وەرە وایدا بنێ تۆ دوو هاوڕێت هەیە کە هەردووچیان نەخۆشیێکی یەکسانیان هەیە، یەکێکیان بیر لە حەز و شادی دەکاتەوە، بەو هیوایەوە دەژی و بیر لە سەرجەم ئەو هۆیانە دەکاتەوە کە دەبێتە سوپاس خوا بکە، بەڵام هاوڕێکەی تر وای هەڵبژاردووە کە بیر لە نەخۆشی و هەژاری بکاتەوە. باب دویل کاتێ خەڵک هەستیان لەسەر کەم و کوڕیەکانیان نەخۆشیەکانیان کۆ دەکەنەوە، درێژە بەو کەم و کوڕی و نەخۆشیانە دەدەن و چاک نابنەوە، مەگەر ئەو کاتێک کە سەرنجیان لە نەخۆشی بۆ تەندروستی بگۆڕن، چونکە ئەوە یاسایی ڕاکێشکردنە. وەرە تا دەتوانی لە بیرمان نەچێت کە هەر بیرێکی ناخۆش ژەهرێکە کە سەرنجام لە جەستەتدا سەرهەڵ دەدات. پرنتس ملفۆرد. دکتۆر جان هیگلین. بیری شاتر دەبێتە هۆی جەستەیەکی ساختر و شاتر. سەلمێنراوە کە بیری نەرێنی و فشار و نارامی دەرونی هۆکارێکی سەرەکی لاوازی جەستە و تێکچوونی کارامەیی مێشکە، چونکە بیر و هەستەکانی ئێمێ کە بەردەوام جەستەمان ڕێکوپێک و نوێ دەکاتەوە. تۆ دەتوانی لە دەرەوە دەروونت بگۆڕی، بە ئەندێشەی شادەوە دەست پێ بکە و شادبوون لە خۆتا بەدی بهێنا. شادبوون یەک هەستە، هەستی بوون پەنجەت لەسەر دوگمەی هەستی شادیە، هەر ئێستا دەست بنێ بەو دوگمەیەدا. تونتر دەستی پێدا بنێ، گرنگ نییە کە لە دەوروبەر تا چی ڕوو دەدات. دکتۆر بن جانسۆن. دلە ڕاوچەیی و فشاری دەرونی لەسەر جەستەت لابە تاوەکو جەستەت بە پێی ئەو نەخشەی کەدا ڕێژراوە کار بکە، واتە چارەسەری خۆی بکە. بۆ ڕزگاربوون لە نەخۆشی پێویست بە شەڕکردن ناکە، تەنها کارێکی ساکار وەک واسێنان لە بیرە نەرێنیەکان دەبێتە هۆی بەدیهاتنی تەندروستی سروشتی لە دەروونتا و جەستەت چارەسەری خۆی دەکە. مایکل بەرنابی کوێب. من بە چاوی خۆم دووبارە زیندووبوونەوەی گورچیلەکانم بینیوە. بینیومە کە شێرپەنجە تیاچووە، بینیومە کە بینایی گەڕاوەتەوە. من تا پێش ئاشکرابوونی ڕاز بۆ ماوەی 3 ساڵ چاویلکەم دەکردە چاوم. شەوێک کە بە دوای زانیاریەکانی سەبارەت بەڕاز لە سەدەکانی پێشتردا دەگەڕام، تێگەیشتم کە بۆ بینینی ئەو شتانەی کە دەم خوێندەوە دەستم بۆ چاویلکەکەم درێژ کردەوە. لە ناکاو لەو شوێنەدا ڕاوەستام، لێکدانەوەی هۆی ئەو کارە وەک هەورە تریشقا لێیدام. من لە هەمووان بیست بووم کە لەگەڵ زۆربوونی تەمەن هێزی بینایی کەم دەبێتەوە. کۆمەڵێک مرۆڤم بینی بوو کە بۆ خوێندنەوەی بابەتێک چاویلکەیان بەکارهێنابوو. ئەم بابەتەم بە زیهن سپارد بوو کە لەگەڵ زۆربوونی تەمەن توانای بینایی کەم دەبێتەوە، بۆیە تووشیان گرفتە بووم. گەرچی من بەدەستی مەبەست ئەو کارم نەکردبوو، بەڵام بە هەرحاڵ کردبووم لەلایەکی ترەوە. دەمزانی کە دەتوانم هەموو شتانەی کە بە ئەندێشەم دروستم کردبوو بە ئەندێشەم بیگۆڕم. کەوا بوو دەست بەجێ هێنامە بەرچاوم کە هێزی بیناییم وەک تەمەنی 21 ساڵیمە. من خۆمم لە ناو ڕێستورانتێکی تاریک یاخود ناو فڕۆکە و لە کاتی بەکارهێنانی کۆمپیوتەر هێنایە بەرچاو کە بەبێ هیچ کێشەیەک دەخوێنمەوە. چەندین جار وتم من بەڕوونی و ئاشکرایی دەبینم، من بە باشی دەبینم. سوپاسی خوام کرد و زۆر خۆشحاڵ بووم کە دەمتوانی بە باشی ببینم. لە ماوەی 3 ڕۆژدا هێزی بینایم نوێ بۆ ئێستا چاویلکەی خوێندنەوەم نییە و بە باشی دەبینم. کاتێ ڕووداوەکەم بۆ دکتۆر بن جانسۆن کە یەکێکە لە ڕاهێنەرانی ڕاست بوو جێڕایەوە و پێیوتم ئایا دەتزانی کە لە ماوەی 3 ڕۆژدا بۆ ئەو گۆڕانکاری کە لە چاوەکان تا ڕوویداوە تۆ ناچار بوو چ کارێک بکەیت؟ من وتم نەخێر، سوپاسی خوام کرد کە نەمدەزانی. کەوا بوو بیرم لەوە نەدەکردەوە من تەنها دەمزانی کە توانیم ئەم کارە بکەم و ئەوەی کە توانی بووم بە خێرایی بیکەم. هەندێک جار زانیاری کەمتر باشترە. دکتۆر جانسۆن نەخۆشیە بێدەرمانەکەی خۆی لەناو بردبوو، کەوا بوو گەڕانەوەی بینایی من لە بەرامبەر بەسەرهاتی ئەو زۆر گرنگ نەبوو. لە ڕاستیدا من چاوەڕوان بووم بیناییم لە یەک شەودا بگەڕێتەوە، کەوا بوو لە ڕوانگەی منەوە ماوەی 3 ڕۆژ معجیزە نەبوو. لە بیرت بێ کات و قەبارە بۆ کاینات مانایەکی نییە و چارەسەربوونی یەک نەخۆشی بە ساکاری ساڕێژبوونی زیبکەیەکە. پرۆسەکە یەکسانە، جیاوازی لە شێوازی تێڕوانین و بیرکردنەوەی ئێمەدایە، کەوا بوو ئەگەر نەخۆش کەوتیت لە زیهن تا بەڕادەیەکی زیبکەیەک بچووکی بکەرەوە و واز لە بیرە نەرێنیەکان بهێنە و سەرنج بدەرە تەندروستی خۆت. ئەم بەشەش بە کۆتا هات. هیچ دەردێک بێ دەرمان نییە. دکتۆر جان دمارتینی. من هەمیشە پێم وایە کە بێ دەرمان بە مانای دەرمانی دەرونیە.
من دەزانم و دڵنیام کە هیچ شتێک بێ دەرمان نییە. نەخۆشیە کە لە زەمانێکدا دەرمانی نەبووە لە زەمانێکی تردا چارەسەر کراوە. من لە ذهنمدا دنیایەک دروست دەکەم کە وشەی بێدەرمانی تێدا نییە. لەم جیهانەدا شوێن بۆ هەمووان فراوانە، کەواتە تۆش ببە بە هاوڕێی من و هەموو کەسانەی کە لێرەدان. ئێرە جیهانێکە کە هەموو ڕۆژێک تێیدا موعجیزە ڕوو دەدات، دنیایەک پڕ لە نیعمەت و هەموو ئەو شتە چاکانەی کە لە دەروونتایە هەر وەک بەهەشتا، وانییە؟ بەڵێ وایە. مایکل برناردبیک وێب. تۆ دەتوانی ژیانت بگۆڕی، تۆ دەتوانی چارەسەری خۆت بکەیت. مۆریس گودمن، نووسەر و وتاربێژی نێودەوڵەتی. بەسەرهاتی من لە 10 مارسی ساڵی 1970دا ڕوویدا، ڕۆژێک کە بەڕاستی هەموو ژیانمی گۆڕی، ڕۆژێک کە هەرگیز لە بیرم ناچێت. فڕۆکەکەم کەوتە خوارەوە، کارم گەیشتە نەخۆشخانە و هەموو جەستەم ئیفلیج بوو، بڕبڕەی پشتم شکا بوو، توانای شت قوددانم نەمابوو، نەم دەتوانی کە شت بخۆم و بخۆمەوە، پەردەی دیافراگم دڕابوو، توانای هەناسەدانم نەبوو، تەنها کارێک کە دەمتوانی کردنەوە بەستنی چاوم بوو. بە هەر حاڵ پزیشکەکان وتیان تا کۆتایی تەمەن ژیانێکی جیاییم دەبێت و تەنها کارێک کە دەتوانم بیکەم چاوتروکانە. ئەمە وێنەیەک بوو کە ئەوان لە مندا دەیان بینی، بەڵام چۆنیەتی بیرکردنەوەی ئەوان گرنگ نەبوو. گرنگە ئەوە بوو کە من چۆن بیر دەکەمەوە. من وام دەهێنایە بەرچاوم کە دووبارە بوومەتەوە بە مرۆڤێکی ئاسایی و لە نەخۆشخانە دەچمە دەرەوە. لەو کاتەدا لە نەخۆشخانە تەنها بیرم ئیشی دەکرد و وە کاتێک کەسێک خاوەنی بیر بێت دەتوانێت دووبارە کارەکان ڕێکوپێک بکات. ئامێری هەناسە کێشانیان بە منەوە بەست بوو، بڕوایان وابوو کە بەهۆی دڕانی دیافراگمەوە هەرگیز خۆم ناتوانم هەناسە بدەم. بەڵام دەنگێکی کز بەردەوام پێی دەگوتم هەناسەی قوڵ بچێشە، هەناسەی قوڵ بچێشە. لە ئاکامدا ئامێرەکەیان لێم کردەوە. ئەوان هیچ ڕوونکردنەوەیەکیان نەبوو. من نەم دەتوانی ڕێگە بدەم شتێکی تر بیر و هەستم لە ئامانجەکەم دوور بخاتەوە. من بۆ خۆم ئامانجێکم هەڵبژاردەبوو، ئەویش ئەوە بوو کە ڕۆژی کریسمس لە نەخۆشخانە بچمە دەرەوە. و هەرواش بوو من بە پێی خۆم لە نەخۆشخانە چوومە دەرەوە. ئەوان وتوبیان شتی وا هەرگیز نابێت و ئەوە ڕۆژێک بوو کە هەرگیز لە بیرم ناچێ. پەیامی من بۆ ئەو کەسانەیە کە هەر ئێستا لە نەخۆشخانە کەوتون و بە جۆرێک ئێشیان هەیە، ئەگەر من بمویستایە بە کورتی باسی ژیانم بۆ خەڵک بکەم و بڵێم کە چ کارێک دەتوانم لە ژیاندا ئەنجام بدەم، تەنها لە 8 وشەدا کورت دەکرایەوە. مرۆڤ دەبێتە ئەو شتەی کە بیری لێ دەکاتەوە. مۆریس گودمن بە پیاوی موعجیزە ناوبانجی دەرکردووە. بەسەرهاتی ئەو بۆ فیلمی ڕاست هەڵبژێردرا تاوەکو توانای بێڕادە و هێزی بێسنووری مرۆڤ بسەلمێنرێ. مۆریس دەیزانی کە ئەو هەر شتێک بۆ بیرکردنەوە هەڵبژێرێت هێزی دەرونی پێشکەشی دەکات و ئەگەری ڕوودانی هەموو شتێک هەیە. ڕووداوەکەی گودمن بوو بەهۆی دڵگەرمی تاقمێکی زۆری خەڵک تا سەبارەت بە ڕێگەی گەڕانەوە بەرەو تەندروستی بیر بکەنەوە و هەستی پێ بکەن. ئەو گەورەترین کێشەی ژیانی خۆی کرد بە گەورەترین نیعمەت. لە کاتی بڵاوکردنەوەی فیلمی ڕاست ئێمە لەناو کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتی سەرسوڕهێنەر لە هەموو جۆرە نەخۆشیە کە پاش ڕوانینی فیلمەکە لە جەستەی خەڵک دوورکەوتبووە. نوقم بووبووین کاتێک کەسێک باوەڕی هەبێت هەموو شتێک گونجاوە و ڕوودەدا سەبارەت بە بابەتی تەندروستی پێم خۆشە. وتە دڵخۆشکەرەکەی دکتۆر بن جانسۆنتان بۆ باس بکەم. ئێمە ئێستا بەرەو چوونە ناو سەدەی دەرمانی وزەیی هەنگاو دەنین. هەر شتێک لە جیهاندا لەرەیەکی هەیە، تەنها کاری تۆ ئەوەیە کە لەرەکەت بگۆڕی یان دژە لەرەیەک دروست بکەیت. هەر بەم ساکاریە دەتوانیت شتێک لەم دنیاە بگۆڕیت، نەخۆشی بێت یان بابەتی پەیوەنددار لەگەڵ هەست یان هەر شتێکی تر. ئەمە گەورەترین بابەتێکە کە تا ئێستا ڕوبەڕووی بووینەتەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. کاریگەری پلاسیبۆ نمونەیەکە لە یاسای ڕاکێشکردن کاتێک نەخۆشێک بە تەواوی باوەڕی هەبێت کە حەبێک چارەسەری دەکا، هەر ئەو شتێک کە باوەڕی پێێتی وەری دەگرێت و چاک دەبێتەوە. جەختکردن لەسەر تەندروستی تەواو خزمەتێکە کە دەتوانین بە خۆمانی بکەین سەرەڕای ئەو شتانەی کە لە ڕواڵەتدا ڕوو دەدەن. پێکەنین حەز و خۆشی ڕاکێش دەکات و بیری نەرێنی دوور دەخاتەوە ئاکامەکەی چارەسەربوونێکی سەرسوڕهێنەرە. بیرکردنەوە لە نەخۆشی سەرنجدان و باسکردنی دەبێتەوەی مانەوەی نەخۆشی لە جەستەدا. ئەگەر تۆزێک نەخۆشی هەر باسی مەکە مەگەر بتەوێت زیاتر نەخۆش بکەوی. کاتێک کە گوێبیستی قسەی کەسانێک بیت کە باسی نەخۆشیەکەیان دەکەن وزەیەک لەسەر نەخۆشیەکەیان کۆ دەکەیتەوە. لە جاتی ئەوە ڕووی باسەکە بەرەو بابەتێکی باش بگۆڕە و بە هەموو تواناوە بیر بکەرەوە کە ئەم کەسانە لە ئەو پەڕی تەندروستی دەبینی. بە پەیامەکانی خەڵکی کۆمەلگا دەربارەی نەخۆشی و پیری گوێ
لەمەدا پەیامی نەرێنی هیچ سوودێکی نییە. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی جیهان، لیزا نیکۆلس. خەڵک پێیان خۆشە سەیری دڵخوازەکانیان بکەن و بڵێن بەڵێ ئەو شتم دەوێ یان حەزم لەم شتەیە. بە هەرحاڵ هەندێک جاری سەرنجە دەنا ئەو شتە گرنگانەی کە نایەنەوێت و لایەن وایە دەتوانە ئەو شتە پێشێل و بنەبڕ بکەن، بەڵام وانە ئەگەر هێزێکی زۆرتری پێنەدەن بەلایەنی کەمەوە هەر بەو ڕادەیە وزەی پێدەبەخشن. بۆ نمونە لە کۆمەڵگەی ئێمەدا خەڵک باوەڕیان وایە کە دەبێت دش بە هەموو شتێک بوەستن و شەڕ بکەن. شەڕ دژی شێر پەنجە، شەڕ دش بە نەداری، شەڕ دش بە شەڕ، شەڕ دش بە مادەی سڕکەر و تیرۆریسم، توندوتیژی. ئێمە پێمان خۆشە دش بە هەموو ئەو شتانەی کە نامانەوێت شەڕ بکەین، لە ڕاستیدا شەڕێکی زۆرتر دروست دەبێت. هیل دۆسکین، مامۆستا و ڕاهێنەری شێوەی سدوونە. ئێمە لەسەر هەر شتێک جەخت بکەین ئەو شتا بەدی دێنین. بۆ نمونە ئەگەر سەبارەت بە شەڕێک کە ڕووی داوە تووڕە بین یان دش بەو شەڕە بوەستین، لە ڕاستیدا هێزی خۆمان لەسەر ئەو شەڕە کۆ کردوتەوە. هەرچەندە ئێمە فشارمان بۆ خۆمان هێناوە کەچی تەنها بێتە هۆی مانەوەی زیاتری ئەو شتانەی کە نامانەوێت. لە بەرامبەر هەر شتێکدا بەڕەنگاری بکەیت زۆرتر دەبێت. کار یۆنگ 1875 بەرامبەر 1961. باب دویل، هۆی ئەوەی کە بەرهەڵستی شتێک بوەستیت ڕشتر دەبێ ئەوەیە کە بە بەرگریکردنت دەڵێ نا من ئەمەم ناوێت چونکە حاڵم وا لێ دەکات، واتە هەستێک کە هەر ئێستا هەمە سەرنجام ئەوەیە کام هەستە بەهێزەشی لەسەر کۆ دەکەیتەوە کە من بەڕاستی ئەم هەستەم خۆش ناوێ، پاشان هەر ئەو هەستا بە پەلە دێت بۆلات. بەرگریکردن لە هەر شتێک وەک هەوڵدانە بۆ گۆڕینی وێنەی دەرەچی پاش ناردن کە کارێکی بێهودەیە. پێویستە تۆ بچیتە ناو دەروونتەوە و لە ڕێگەی بیر و هەستەکانتەوە هێمای نوێ بۆ داهێنانی وێنەی نوێ بنێریتە دەرەوە. کاتێ تۆ بەڕنگاری ئەو شتە دەبی کە ئاشکرا بۆ لە ڕاستیدا هێز و توانایەکی زۆرترت بەو وێنانەی کە خۆشت ناوێن زیاد کردووە و بێ بڕانەوە ڕادەیەکی زۆرترت بۆ لای خۆت ڕاکێش کردووە. ڕوودا و بارودۆخەکان گەورەتر دەبنەوە چونکە یاسای کائینات ئەمەیە. جک کنفیلد، خەباتی دژی شەڕ ئەبێتە هۆی شەڕێکی زۆرتر. هەستان دژ بە مادە سڕکەرەکان ڕادەیەکی زۆرتر لەوە دروست دەکا. هۆکەی ئەوەیە کە ئێمە بە هەموو هەستمانەوە لەسەر ئەو شتەی کە نامانەوێت جەخت دەکەین، مادەی سڕکەر. لیزا نیکۆلس، خەڵک پێیان وایە ئەگەر ئێمە بمانەوێت شتێک لەناو ببین دەبێت جەختی لەسەر بکەین تا چ ڕادەیەک ژیرانەیە کە هەموو وزەیەکمان بە کێشەیەکی تایبەت ببەخشین کە دژ بە بڕوا و ئەوین و ژیانی پڕ لە نیعمەت و فێرکردن و پەروەردەکردن و ئاشتیان. جک کنفیلد، دایکە ترێزا ژنێکی زانا و عاقڵ بوو، دەیگوت من هەرگیز لە خۆپێشاندان دژ بە شەڕ بەشداری ناکەم. ئەگەر خۆپێشاندانتان بۆ ئاشتی ڕێک خست بانگم بکەن. ئەو دەیزانی و لە ڕاز ئاگادار بوو سەیر کە چ شتێکی لە دنیا ئاشکرا کرد. هیل دۆسکین، کەوا بوو ئەگەر تۆ دژ بە شەڕی لە جاتیەوە لە ئەنگری ئاشتی بە، ئەگەر دژی برسێتی لە ئەنگری بەدەستێنانی دەستکەوتی زۆرتر بە، ئەگەر دژی سەرمایەدارێتی ببە بە لایەنگری ڕکەبەرەکەی. زۆربەی هەڵبژاردنەکان بە سوودی کەسێکە کە خەڵک لە ڕاستیدا دژ بە ئەو بوون چونکە هەموو هێز و سەرنجێکی بۆ لای خۆی ڕاکێشاوە. هەموو شتێک لەم دنیادا بە ئەندێشەیەک دەست پێ دەکا بابەتەکان گەورەتر دەبن چونکە پاش ئاشکرابوونیان خەڵک زۆرتر بیری لێ دەکەنەوە. پاشان هەر ئەم بیر و هەستانە دەبنە هۆی مانەوە و گەورەبوونی ڕووداوێک لە ژیانماندا. ئەگەر ئێمە بیری خۆمانی لەسەر لابین و لە جێگەی ئەوە جەخت بکەینە سەر ئەوین، ئەو شتە ناتوانێت بمێنێ و ئەبێتە دووکەڵ و بەرەو ئاسمان دەڕوات. لەبیرت بێ ئەمە دژوارترین و لە هەمان کاتدا سەرسوڕهێنەرترین بابەتێکە کە دەبێت لێی تێبگەی. لەبیرت بێ گرفتەکە هەرچی بێت لە هەر کوێ بێ یان هەر کەسێک گیرۆدەی بێ، تۆ جگە لە خۆت نەخۆشیێکی ترت نییە، تۆ چارەیەکت نییە جگە لەوەی کە بڕوا بکەی بەو ڕاستی کە پێت خۆش ئاشکرا بێ. چارلز هانل. جک کنفیلد، هیچ کێشەیەک دروست نابێ ئەگەر سەرنج بدەیت تا ئەو شتێک کە ناتەوێ چونکە ئەوە وات لێ دەکا کە بابەتەکە هەڵسەنگێنیت و بڵێ ئەمەیانە و شتێک ئەمەوێ، بەڵام ڕاستیەکە ئەوەیە هەرچەندە زۆرتر باستە و شتە بکەیت کە ناتەوێت خراپیەکانی بڵێ و چەند تۆقێنەرە، بە هەرحاڵ ڕادەیەکی زۆرتر لەو شتە بەدی دێنیت. کاتێ سەرنج بخەیتە سەر بابەتە نەرێنیەکان ناتوانی یارمەتی جیهان بدەیت. ئەگەر لەسەر ڕووداوە خراپەکانی جیهان جەخت دەکەیت نە تەنها زۆری دەکەی بەڵکو بابەتی خراپی زۆرتر تێکەڵ بە ژیانت دەکەی. کاتێک پێشەنگی وێنەی ئەو شتانەی کە ناتەوێت دەرکەوت هێمایەکە بۆ تۆ کە چۆنێتی بیرکردنەوەت بگۆڕی و هێمایەکی نوێ بڵاو بکەیتەوە. ئەگەر بارودۆخەکە جیهانیە تۆ بێهێز نیت، تۆ هەموو هێزێکت بەدەستەوەیە.
بیر بکەرەوە لەسەر حەز و شادی یەکبەیەکی مرۆڤەکانی جیهان جەخت بکە، لەسەر فراوانی نیعمەت و خۆراک داکۆکی بکە، بەبیرە بەهێزەکانی سەرنج بدە هەر شتێک کە دەتەوێ. سەرەڕای هەموو شتانێک کە لە دەوروبەر تا ڕووەدا تۆ ئەو توانایەت هەیە کە بە بڵاوکردنەوەی هەستێکی پڕ لاوین و بەختەوەری زۆر بابەتی باش بۆ جیهان بکەیت بە دیاری. جیمس ڕی زۆر جار خەڵکی پێیان وتم جیمس ئاخر من پێویستە لە بارودۆخ و دەوروبەرم ئاگادار بم، لەوانەیە تۆ ئاگادار بیت بەڵام پێویست ناکا پڕ بیت. کاتێ ڕازم دۆزیەوە بڕیارمدا کە ئیتر نە سەیری هەواڵەکان بکەم و نە ڕۆژنامە بخوێنمەوە، چونکە هەستێکی خۆشی لە مندا بەدی نەدەهێنا. بێگومان مەبەستم ئەوە نییە کە کەناڵەکانی ڕاگەاندنی هەواڵ و ڕۆژنامەکان سەبارەت بە بڵاوکردنەوەی هەواڵی خراپ لۆمە بکرێن. وەک کۆمەلگایەکی جیهانی هەمومان سەبارەت بە جیهان بەرپرسین. کاتێ هەواڵێکی گرنگ بڵاو دەبێتەوە ئێمە ڕۆژنامە زۆرتر دەکڕین. کاتێ داخێکی جیهانی یان نەتەوایەتی ڕوادات ژمارەی بینەرەکانی کەناڵەکانی ڕاگەاندنی هەواڵەکان تا ئاستێکی چاوەڕوان نەکراو زیاد دەکا، کەوا بۆ ڕۆژنامەکان و کەناڵەکانی ڕاگەاندنی هەواڵێکی زۆرتر بڵاو دەکەنەوە، چونکە ئێمە وەک کۆمەلگا دەڵێن خوازیاری ئەم چەشنە بابەتین. لێرەدایە کە یاسای ڕاکێشکردن دەست بەکار دەبێت. کاتێ ئێمە هێمایەکی نوێ لە خۆمان بڵاو دەکەینەوە سووری نەسە داخوازیەکانمان، کەناڵەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەکانیش لە بڵاوکردنەوەیان گۆڕانکاری دەکەن. مایکل برنابێ گوێب فێر ببە بێدەنگ و لەسەرخۆ بیت و ڕووی خۆت لەو شتەی کە ناتەوێت لە هەموو قورسایی دەرونی پەیوەنددار بەو شتە وەرجێڕە و سەرنج بدە ئەو شتەی کە پێت خۆشە تاقی بکەیتەوە. هەستت لە هەر شوێنێک بێ وزە و هێست لەوێ بەردەوامە. بە دروستی بیر بکەرەوە، چونکە بیرەکانت برسێتی لە جیهان دەسڕێتەوە و تێری دەکا. هۆراتیۆ بونار 1808 بەرامبەر 1889. ئایا لە ڕێگەی ژیان ونبوونی خۆتەوە هەستت بەو هێزە گەورە و سەرسوڕهێنەرەکە کە لەم جیهانەدا هاتە کردوتە؟ کاتێک سووری لەسەر مەسەلەیەکی باش هەستێکی باشت هەیە و بابەتی باشی زۆرتر دێنیتە ناو دنیا و هەروەها ژیانی خۆتەوە. کاتێ هەست و حاڵێکی باشت هەبێ پلەی ژیانی خۆت و دنیاش بەرز دەکەیتەوە. یاسای کاینات لە کردەوە ڕەفتاردا زۆر باش و بێکەم و کوڕیە. دکتۆر جان دمارتینی من هەمیشە دەڵێم کاتێ سروشت و دەنگی دەرونی تۆ زۆر ڕوونتر و قوڵتر و بەرزتر لە باوەڕەکانی دەرەوەت بێت، بەسەر ژیان تا زاڵ دەبیت. لیزا نیکۆلس ئەرچی سەرشانی تۆ گۆڕانی دنیا و دەوروبەرت نییە، ئەرچی سەرشانی تۆ هاوڕێبوون و چوونە ناو شەپۆڵی دەرونی کاینات و ڕێزگرتن لە جیهان. تۆ گەورە و دەسەڵاتداری ژیانی خۆتی و کاینات وەڵام دەرەوەی هەر فەرمانێکی تۆیە. تۆ نابێت لەناو ئەو وێنانەی کە بەدڵت نین جێژ بیت، لە ئاستی ئەواندا هەست بە بەرپرسیارەتی بکە. ئەگەر ئەتوانی زانیاری و ڕەوشتێکیان لێ هەڵگرە و پاشان وازیان لێ بێنە. سەبارەت بە داخوازیەکانت بیری نوێ بکەرەوە و هەستیان پێ بکە و سپاسی بەدیهاتنیان بکەم. ئەم بەشەش بە کۆتا هات. دنیا لە فراوانی نیعمەت پڕە. دکتۆر جۆیتڵ یەکێک لەو پرسیارانەی کە لێم دەکرێ ئەمەیە کە ئەگەر هەر کەسێک سوود لە ڕاست وەرگرێت و هەموو خەڵکی جیهان کاینات بە کەتالۆگێک بزانن، ئایا نیعمەتەکان بنەبڕ نابن؟ ئایا دەوڵەمەندبوونی تاقمێک نابێتە هۆی نابودبوونی تاقمێکی تر؟ مایکل برنابێ گوێب بابەتی سەرنجڕاکێش سەبارەت بەڕاست ئەمەیە کە بۆ هەر کەسێک زۆرتر لە ڕادەی پێویست هەیە درۆیەک هەیە کە هەر وەک ڤایرۆسێک کار دەکاتە سەر مێشکی مرۆڤ. درۆکە ئەمەیە: بەختەوەری بەپێی پێویست بۆ هەموو کەس نییە و تەنها نەبوونی و هەژاری و بێدەسەڵاتی هەیە. ئەم درۆیە بووە بەهۆی ئەوەی خەڵکی لە ترس و چاچنۆکی و ڕەزیلیدا بژین و ترس و چاچنۆکی و نەداری و ڕەزیلی لە ژیانە تاقی بکەنەوە. ڕاستیەکە ئەوەیە کە لە دنیا زۆرتر لە ڕادەی پێویست بەختەوەری هەیە. بیر و بڕوای داهێنەر بێڕادەیە، هێز و توانای ڕادەی نییە، ئەوین بێسنوورە و چێژ بێ ئەندازەیە. کاتێ زهن لە بێسنووری و بێڕادەی خۆی ئاگادار بێ، سەرجەمەم شتانە بەرەو زهن دەگەڕێنەوە. بیرکردنەوە لەوەی کە فراوانی نیعمەت نییە بە مانای سەرنجدانە بە وێنەکانی دەرەچی و ئەگەری ئەوەی کە هەموو شتێک لە دەرەوە دێت. کاتێوا بیر بکەیتەوە بێگومان نەبوونی و بێدەسەڵاتی دێن بۆلات. ئێستا تۆ دەزانی کە هیچ شتێک لە دەرەوە دروست نابێت و لە پلەی یەکەمدا هەر شتێک لە بیر و هەستی دەرونی پێک دێت. زهنی تۆ هێزی بەدیهێنەری هەموو شتێکە. ئەی چۆن ئەگەری نەبوونی نەداری هەیە؟ شتی وا مەحاڵە توانای تۆ لە بیرکردنەوەی هەروەها بەرهەمی بیرکردنەوەت بێڕادە و بێسنوورە و هەر کەسێک ئەم توانایە هەیە کاتێ تۆ بەڕاستی لەم بابەتە شارەزا بیت ئەو کات بە زهنێک کە لە بێڕادەبوونی خۆی ئاگادار بکەیتەوە. جیمس ڕی هەر مامۆستایەکی بەناوبان کە پێی ناوەتە سەرم زەویە وتوێتی ژیان بە مانای فراوانی نیعمەتە.
ناوەڕۆکیە یاسایە ئەوەیە کە تۆ دەبێ بیر لە فراوانی نیعمەت بکەیتەوە لی تێبگەیت هەستی پێ بکەی و بڕوات پێی هەبێ ڕێگەمەدا بیری سنوورداربوون بێتە ناو زیهنتەوە. رابرت کالییر. جان ئەساراف. کەوا بوو کاتێک ئێمە بیر لە کەمبوونەوەی سەرچاوەکان دەکەینەوە کۆمەڵی سەرچاوی نوێ دەدۆزینەوە کە دەتوانن هەمان بەرهەمیان هەبێ. بەسەرهاتی ڕاستەقینەی گروپی نەوتی بلیس نمونەیەکی ئامۆژگاریکەرە لە هێزی زیهنی مرۆڤ بۆ پیشاندانی سەرچاوەکان. بەرپرسەکانی کۆمپانیای هێزی سروشتی بلیس لەژێر ڕاهێنانی پسپۆڕی پایەبەرزی زیندەوەرزانی مرۆڤ دکتۆر تولی کوبیندا بوون. ئەوان بەهۆی ڕاهێنانی دکتۆر کوبین لە بواری هێزی زیهندا دڵنیا بوون کە بەکەڵی وەرگرتن لە زیهنیان سەبارەت بەوەی کە بلیس ئەبێتە یەکێک لە بەرهەمهێنەرانی سەرکەوتووی نەوت لە وڵاتدا بەختەوەر دەبن. ئەوان چاوەڕوانی هەڵگۆزینی نەوت بوون لە ئیسپانیا کە لە ماوەیەکی کورتی 1 ساڵەدا هاواتەکەیان هاتە دی. کۆمپانیای هێزی سروشتی بلیس باشترین و بەپیترین نەوتی دۆزیەوە. ئەمە لە کاتێکدا بوو کە 50 کۆمپانیای تر لە دۆزینەوەی نەوت ناومێد بوون. بلیس بەهۆی بوونی گروپێکی زۆر باش کە پێک هاتبوو لە کەسانێک کە باوەڕیان بە هێزی بێسنووری زیهنیان بوو توانی ببێتە یەکێک لە بەرهەمهێنەرانی نەوت. هیچ شتێک سنووری نییە، نە سەرچاوەکان نە هیچ شتێکی تر. ئەم سنوورە تەنها لە زیهنی مرۆڤدایە. کاتێک ئێمە دەرگای زیهنمان بەڕووی هێزی بەدیهێنەری بێسنوور ئاوەڵا دەکەین لە ڕاستیدا بانگەشەی فراوانی نیعمەت دەکەین و دنیایەکی بە تەواوی نوێ دەبینین و تاقی دەکەینەوە. دکتۆر جان دمارتینی. تەنانەت کاتێک ئێمە لە نەبوونی قسە دەکەین هۆکەی نەبوونی چاوێکی بینەرە بۆ دیتنی ڕووداوەکانی دەوروبەرمان. دکتۆر جۆیتل. دەزانی کاتێک خەڵک گوێبیستی نەوای دڵیان ببن و بە شوێن ئاواتەکانیان بچن هەمویان بە شوێن شتێکی یەکسان ناگەڕێن، ئەمە بابەتەکە سەرسوڕهێنەر دەکا. ئێمە هەمومان بە شوێن ئۆتۆمبیلی BMدا ناچین، هەمومان یەک کەسمان ناوێ، هەمومان خوازیاری ئەزمون و تەجروبەی یەکسان نین، هەمومان حەز لە یەک چەشن جلوبەرگ ناکەین، هەمومان خوازیاری نین. خۆت بۆشایەکە پڕ بکەرەوە. تۆ بەهرەمەندی ئەم هێزە سەرسوڕهێنەرەی سەرزەمینی تا ژیانت بەدیبێنێت بۆ پێکێنانی ئاواتەکانت هیچ سنوورێک نییە، چونکە توانای بیرکردنەوەت بێ سنوورە. بەڵام تۆ ناتوانی ژیانی ئەوانی تر بخڵقێنیت. تۆ ناتوانی لە جاتی ئەوان بیر بکەیتەوە ئەگەر بە زۆرەملی بتەوێ بڕوای خۆتیان بەسەردا بسەپێنی. تەنها هێزەکانی وەک خۆت ڕاکێش دەکەی کەوا بۆ ڕێگە بدە کەسانی تر ژیانی دڵخوازی خۆیان دروست بکەن. مایکل برنارد بیکویپ. فراوانی نیعمەت بۆ یەک بەیەکی خەڵک هەیە ئەگەر بڕوات بەوە هەیە. ئەگەر لی تێبگەیت و ئەگەر لەسەری جەخت بکەیت خۆت پێ دەنوێنیت. ئەمە یەک ڕاستیە. ئەگەر بەخت یاوەرت نییە، ئەگەر جیرۆدەی نەبوونی و نەخۆشیت هۆکەی ئەوەیە کە بڕوات بەهێزی خۆت نییە و لی تێنەگەیشتیت و مەسەلە ئەوە نییە کە کاینات هیچ شتێکت خەڵات ناکە. کاینات هەموو شتێک بە هەموو کەسێک دەبەخشێت و هیچ هەڵبژاردن و ناڕەواییەک نییە. رابرت کالییر. کاینات لە ڕێگەی یاسای ڕاکێشکردنەوە هەموو شتێک بە هەموو کەسێک دەدا. تۆ دەتوانی هەموو دڵخوازێکت هەڵبژێری. پێت خۆشە هەموو شتێک بەپێی پێویست بۆ تۆ هەموو کەسێک هەبێ، کەوا بوو ئەمە هەڵبژێرە و بزانە کە فراوانی نیعمەت لە هەموو شتێکدا هەیە. ڕادەی نیعمەت بێ سنوورە، یەک دنیا گەورەی و ڕێسەیە و هەر کام لە ئێمە ئەو توانایەمان هەیە کە لە ڕێگەی بیر و هەستەکانمانەوە فراوانی بێڕادەی نادیار ببزوێنین و بیهێنینە ناو ژیانمانەوە. کەواتە بۆ خۆت هەڵبژێرە چونکە تۆ تەنها کەسێکی کە دەتوانیت. لیزا نیکۆلس. هەر شتێک کە دڵت دەیەوێ وەک حەز ئەوین فراوانی نیعمەت بەختەوەری خێر و بەرەکەت لە دنیا هەیە و ئامادەیە تا دەستی بۆ بەریت و تۆ پێویستە خوازیاری بیت ئەبێت بڕیار بدەیت. ئەگەر سوور بی لەسەر بڕیارەکەت وە شەوقی گەیشتن بە داخوازەکە لە دڵدا بێ دنیا یەکبەیەکی شتەکانت پێدەبەخشێ. جوانیەکانی دەوروبەرت بناسە و خێر و بەرەکەتیان پێ بگێنە. لەلایەکی ترەوە ئەگەر هەر ئێستا بارودۆخ بە کەیفی تۆ نییە و زەو هێزی خۆت بە سکاڵا و گلەیکردن بە فیڕۆمەدا، سەرنج بدا ئەو شتێک کە دەتەوێت تا زۆرتر لەوە وەرگریت. وشەکانی لیزا کە دەڵێت خێر و بەرەکات بە دەوروبەری خۆت بگەێنە دەبێ بە ئاڵتون بنووسێت. خێر و بەرەکات بۆ هەموو شتێک لە ژیان تا کاتێک تۆ بە هەر شتێک داوای خێر و بەرەکەت دەکەی لە ڕاستیدا لەسەر بەرزترین پلەی لەرەی ئەویندای. لە ئینجیلدا هاتووە عەبریەکان پێشتر بۆ گەیشتن بە دەوڵەمەندی و سامان و شادمانی دوعایان دەکرد. ئەوان لە هێزی سوپاس و بەرەکەت خوازی ئاگادار بوون. زۆربەی خەڵک تەنها کاتێک بۆ کەسێک داوای خێر و بەرەکەت دەکەن کە بپژمێت، کەوا بوو
لە یەکێک لە گرنگترین هێزەکانی خۆیان تا دووەڕادە کەڵکیان وەرنەگرتووە. هەر ئێستا هێزی خێر و بەرەکەت بۆ ژیانت بانگەشە بکە و داوای خێر و بەرەکەت بۆ هەموو شتێک و بۆ هەموو کەسێک بکە. هەروەها هاوکات لەگەڵ سوپاس و پێزانین ئەگەر بۆ کەسێک داوای خێر و بەرەکەت بکەیت یان ئەوینی بۆ بکەیت، دیاری هاوڕێ لەگەڵ بڵاوکردنەوەی لەرەی بەرزی ئەوین 100 بەرامبەرەکەی بۆ خۆت دەگەڕێتەوە. خێر و بەرەکەت هەموو ناحەزیەکان و خراپیەکان دەسڕێتەوە، کەوا بوو تەنانەت بۆ دژمنەکانی شت داوای خێر و بەرەکەت بکە. ئەگەر نەفرین بکەیت لە دژمنەکەت ئەو نەفرینە بۆ خۆشت دەگەڕێتەوە، زیانت پێدەگەێنێت. ئەگەر بۆ ئەوان داوای خێر و بەرەکەت بکەیت، سەرجەم هاڵۆزیەکان لەناو دەچێت و ئەوین خێر و بەرەکەت بۆ خۆت دەگەڕێتەوە. کاتێ داوای خێر و بەرەکەت بکەی، هەست دەکەی کە بەرەو لەرەیەکی نوێ کە بەرهەمەکەی هەستێکی باش ئاورت داوەتەوە. دکتۆر دنیس ڤیتلی زۆربەی ڕێبەرانی ڕابردوو لە هێزی گەورەی ڕاست کە لە ڕاستیدا توانایی و هاوبەشی لەگەڵ خەڵکیدا شارەزا نەبوون. ئەمە باشترین هەلێکەت کە تا ئێستا لە مێژوودا ڕەخساوە. ئەمە یەکەمین جارە کە ئێمە توانای گەیشتن بۆ زانیاریەمان هەیە. بەم زانیاریەوە تۆ لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆت و جیهان ئاگادار دەبی. گەورەترین بۆچون و زانیاری من سەبارەت بە رازی جیهانی بوون لە ڕاهێنانەکەی ڕۆبەرت کولیر، پرنتیس ملفۆرد، چارلز هانیل و مایکل برنادبیک ویب سەرچاوەی گرتووە. لەم ڕوانکەوە بە تەواوی بە ئازادی گەیشتم. هیوادارم کە تۆش بتانی بگەیتە ئەو شوێنەی کە تیایدا هەست بە ئازادی بکەیت. ئەگەر بتانی لەم بوارەدا سەرکەویت، ئەو کار لە ڕێگەی خۆتەوە هێزی بیرەکانت گەورەترین چاکەکان دەکەیتە دیاری بۆ ئەم دنیا و داهاتووی مرۆڤ. ئەم بەشەش بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. ئەگەر بەرهەڵستی هەر شتێک بوەستیت، هەماشت ڕاکێش دەکەیت، چونکە تۆ بە هێزێکی گەورەوە جەخت لەسەر کردووە بۆ گۆڕانی هەر شتێک بچۆرە ناو دەروونتەوە و بە بیر و هەستەکانت هێمایەکی نوێ بۆ دەرەوە بنێرە. بە سووربوون لەسەر بابەتە نەرێنیەکان ناتوانیت سوود بەم دنیاە بگەێنیت. کاتێ هەستەکان لەسەر ڕووداوە ناحەزەکانی دنیا کۆ دەکەیتەوە، نەتەنها ڕادەیەوان زیاد دەکەی، بەڵکو بابەتی خراپی زۆرتر دێنیتە ناو ژیانتەوە. لە جیاتی سەرنجام بە کێشەکانی جیهانی وزە و سەرنجی خۆت بخە سەر متمانە و ئەوین و فراوانی نیعمەت و ڕاهێنان و ئاشتی. هەرگیز ڕادەی شتە باشەکان لە دنیا بۆ تۆ کۆتایی نایە، چونکە هەموو شتێک لەم جیهانە بۆ هەر کەسێک بێڕادێ و مانای ژیان فراوانی نیعمەتە. تۆ ئەو توانایەتەیە کە لە ڕێگەی بیر و هەستەکانتەوە سەرچاوی بێسنوور بەهەژێنیت و بیهێنیتە دی. بۆ هەر شتێک لە دنیادا داوای خێر و بەرەکەت بکە، تا ناکۆکی و ناحەزی لەناو ببیت و خۆت لەگەڵ پایە بەرزترین لەرەی دنیا کە ئەوینە هاوسەنگ و هاوڕێ بکەیت. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی تۆ دکتۆر جان هیگلین کاتێک لە دەوروبەرمان دەڕوانین، تەنانەت لە جەستەشمان ئەو شتەی کە دەیبینین تاکێکە لە کۆ با پراکتر. ساتێ بیر لەم بابەتە بکەرەوە، سەیری دەست بکە ڕق دیارە، بەڵام لە ڕاستی داوانیە. ئەگەر لەژێ وردبینێکی گونجاو لێ بڕوانیت، کۆمەڵێک وزە دەبینیت کە دەلەرێتەوە. جان ئەساراف مادەی دروستکەری هەموو شتەکان یەکسانن، دەستی تۆ بێت یان دەریا یاخود ئەستێرە. دکتۆر بن جانسۆن هەموو شتێک وزەیە. با بۆ تێگەیشتن لەم مەسەلەیە یارمەتیت بدەم. کاکێشان جیهان هەسارەی ئێمە و پاشان مرۆڤەکان هەن، پاشان کۆئەندامی دەرونی ئەوان، پاشان خانەکان، پاشان گەردون و لە دواییدا گەردیلە. ئەوسا وزە هەیە کەوا بوو ژمارەی پلە و چینەکان بێڕادەیە کە پێویستە بیری لێ بکەینەوە، بەڵام هەموو شتێک لە کایناتدا وزەیە. کاتێ ڕازم ئاشکراکت پێم خۆش بوو بزانم ڕای فیزیک و زانست دەربارەی ئەم زانیاریە چییە. دەستکەوتەکەم بەڕاستی سەرسوڕ هێنەر بوو. یەکێک لە سەرنجڕاکێشترین مەسەلەکان سەبارەت بە ژیانیان سەردەمە زانیاریەکانی فیزیکی کوانتۆمی و زانستی نوێیە کە لەگەڵ ڕاهێنانی ڕازەوە شتێک کە ڕاهێنەرانی پایەبەرز بە درێژایی مێژوو پێیان پێبردووە بە تەواوی هەماهەنگی هەیە. من لە قوتابخانە هەرگیز زانست و فیزیکم نەخوێندووە، بەڵام ئێستا کە کتێبەکانی فیزیکی کوانتۆم دەخوێندمەوە بە تەواوی لێیان تێدەگەم، چونکە پێم خۆش بوو بزانم باسی چی دەکەن. خوێندنی فیزیکی کوانتۆم بۆ تێگەیشتنێکی قوڵتر لە ڕاستەبارەت بە چینەکانی وزەدار یارمەتیدام. زۆربەی خەڵک کاتێ لە پەیوەندی پتەوی نێوان زانستی ڕاز و گریمانەکانی زانستی نوێ ئاگادار ببن، بڕوایان بەهێزتر دەبێ. با بۆ تشی بکەمەوە کە چۆن بەهێزترین دارتەلی ڕاگەاندنی جیهانی بە واتایەکی ئاسانتر هەموو وزەیەک لەرەیەکی فرێکانس تایبەتی هەیە. تۆش خۆت وزەیەکی کە لەرەیەکی تایبەتت هەیە و ئەو شتێک کە لە هەر کاتێکدا لەرەی تۆ دەستنیشان دەکا لە ڕاستیدا بیر و هەستەکانتە. هەموو شتانەش کە تۆ دەتەوێت لە وزە پێکاتوە
کە ئەوانیش جوڵە و لەرەیان هەیە هەموو شتێک وزەیە ئەو شتێکە سەرسوڕهێنەر ئەوەیە کە کاتێک تۆ بیر لە داخوازیەکانت دەکەیتەوە و لەرەیەک لە خۆت بڵاو دەکەیتەوە دەبیتە هۆی جوڵەی وزەی داخوازیەکانت لە هەمان لەرەی تایبەت و هێنانی ئەو شتە بۆ لای خۆت کاتێک تۆ بە هەموو هەستەوە لەسەر داخوازیەکت داکۆکی دەکەی لە ڕاستیدا گەردیلەکانی ئەو شتە دەگۆڕیت و دەبیتە هۆیەوەی کە بۆ لای تۆ بکەوێتە جوڵە و لەرە هۆیەوەی کە تۆ گەورەترین دارتەلی ڕاگەاندنی جیهانی ئەوەیە کە تۆ هێزێکت پێ بەخشراوە تاوەکو وزەی خۆت لە ڕێگەی بیر و هەستەکانتەوە کۆ بکەیتەوە لەرەیە و شتێک کە لەسەری جەخت دەکەی بگۆڕێت و لە ئاکامدا وەک موگناتیسێک بەرەو تۆ ڕاکێش دەکرێت کاتێک تۆ بیر لە داخوازە چاکەکانت دەکەیتەوە هەستی پێ دەکەی دەست بەجێ خۆت لەگەڵ ئەو لەرەیەدا هاوڕێ کردووە کە دەبێتە هۆی جوڵە و لەرەی وزەی ئەو شتانە و بەدیهاتنیان لە ژیانتا یاسای ڕاکێشکردن دەڵێ هەر شتێک وەک خۆی ڕاکێش دەکا تۆ موگناتیسێکی وزەیت کەواتە بە شێوازی کارەبایی وزە ئەدەیتە هەموو شتێک بۆ لای خۆت وەیان وزە ئەدەیتە خۆت بۆ لای ویستەکانت مرۆڤەکان خۆیان وزەی موگناتیسی خۆیان کۆنتڕۆڵ دەکەن چونکە لە دەرەوە کەس ناتوانێت لە باتی ئەوان بیریان هەست بکات و بیر و هەستەکان کە لەرەی ئێمە دروست دەکەن نزیکەی 100 ساڵ پێش ئێستا بەبێ کەڵگوەرگتن لە زانیاری ئاشکراوەکان چارلز هانێل لە چۆنێتی ئاسوکەوتی جیهان ئاگادار بوو زهنی جیهان نەتەنها حاڵەتێکی ژیرانە هەیە بەڵکو مادەیەوە مادەیە وزەی ڕاکێشکردنێکە کە لە ڕێگەی یاسای ڕاکێشکردن ئەلکترۆنەکان کۆ دەکاتەوە تاوەکو گەردیلەکان پێک بێت و هەر بە پێی ئەم یاسا گەردیلانە کۆ دەبنەوە تا گەردەکان دروست بکرێن گەردیلەکان ڕواڵەتێکی بەرچاویان هەیە و ئێمە تێدەگەین کە یاسای ڕاکێشکردن لە پشت هەر ئاشکراکردن و هێزێکی داهێنەرانەدایە نەتەنها سەبارەت بە گەردیلا بەڵکو سەبارەت بە جیهان و هەموو شتانەی کە بە خەیاڵیاندا دێ چارلز هانێل باب پراکتر گرنگ نییە تۆ نیشتەجێی شارێکی بە هەر حاڵە ڕادەی هێزی جەستە لە ئاسێکدایە کە بتوانی سەرجەمە و شارانە بۆ ماوەی 1 هەفتە ڕووناک بکەیتەوە بۆ ئاگاداربوون لەم هێزە پێویستە ببیتە وایەری کارەبا کاینات وایەری کارەبایە لەگەڵ خۆی بەپێی پێویست وزە هەڵدەگرێت تا بەسەر هەر چەشنە بارودۆخێک لە ژیانی خەڵک زاڵ بێ کاتێ زەهنی مرۆڤ لەگەڵ زەهنی کاینات پەیوەندی دەگرێت ئەو کات هەموو هێزەکانی کاینات وەردەگرێت چارلز هانێل جیمس ڕی زۆربەی خەڵک خۆیان بە شتێکی فانی و تیاچوو دەزانن بەڵام تۆ شتێکی فانی نیت تەنانەت لە ژێر وردبینیدا ناوچەیەک لە وزەی و شتەکە ئێمە سەبارەت بە وزە دەزانینەوەیە کە تۆ لە پسپۆرێکی فیزیکی کوانتۆم پرسیار دەکەیت جیهان لە چی پێکاتوە ئەو دەڵێ وزە باشە وزە بۆ ڕوون بکەرەوە وزە شتێکە کە هەرگیز نە دروست دەبێت و نە لە ناو دەچێ هەمیشە بووە و هەیە و لە داهاتووشدا دەبێ شتێکە کە تا ئێستا بووە و هەمیشە بەردەوامە لە زانایەکی ئاینی دەپرسی جیهان چۆن بەدی هات ئەو دەڵێ خوا جیهانی بەدی هێناوە باشە باسی خوان بۆ بکە هەمیشە بووە و هەیە و لە داهاتووشدا هەر دەبێ دەبینی کە باسی هەردووکیان وەک یەکە بەڵام وشەکان جیاوازن کەوا بوو ئەگەر تا ئێستا پێدوا بوو تۆ تەنها گۆشت و پێستی دووبارە بیری لێ بکەرەوە تۆ بوونەوەرێکی ڕۆحانی و معنەویت تۆ ناوچەیەکی وزەی کە لە ناوچەیەکی وزەی بەرینتر کار دەکات چۆن سەرجەم ئەوانە تۆ دەکات بە بوونەوەرێکی معنەوی و ڕۆحانی بە بڕوای من وەڵامدانەوەی ئەم پرسیارە یەکێک لە سەرنجڕاکێشترین بەشەکانی فێربوونی ڕازە تۆ وزەی وزەش نە بەدیدێ و نە لە ناو دەچێ بەڵکو ڕواڵەتەکەی دەگۆڕێت و ئەمە مانای تۆیە ناوەڕۆکی ڕاستەقینەی تۆ وزەی پاک و بێگەردی تۆ هەمیشە بووە و هەیە و دەبێ تۆ هەرگیز ناتوانیت نەبیت لە چینێکی قوڵتردا تۆ خۆت ئەمە دەزانیت ئایا دەتوانیت لە چۆنێتی نەبوون بیر بکەیتەوە سەرڕای ئەو شتانەی کە لە ژیان تا دیوتە و تاقیت کردوتەوە ئایا دەتوانی لە ئەندێشە و خەیاڵ تا وێنەیەک لە ڕواڵەت و چۆنێتی نەبوون بچێشی تۆ ناتوانی خەیاڵی وا بکەیت چونکە مەحاڵە تۆ وزەیەکی بەردەوامی ئەم بەشەش بە کۆتا هات تاکە زهنی جیهان دکتۆر جان هیگلین میکانیزی کوانتۆم ئەمە دەسەرمێنێ ئەستێرەناسی کوانتۆمیش جەختی لەسەر دەکات ئەوەی کە جیهان سەرجەم بەرهەمی یەک بیرە و هەموو شتەنەی دەوروبەرمان بەرهەمی چالاکی ئەندێشەیە لە ئاکامدا ئێمە سەرچاوەیەکی وزەین لە جیهاندا کاتێ لە ڕێگەی تاقیکردنەوە ڕاستەوخۆ لەم هێزە ئاگادار بین دەتوانین ویستەکانمان بەدی بێنین دەتوانین مافی هەڵبژاردننی خۆمان بەکار بێنین و زۆرتر بەختەوەربین تۆ دەتوانی هەموو شتێک بەدی بهێنیت هەر شتێک کە لە هەرێمی وشیاری ئێمەدایە لە ئاکامدا جیهان لەژێر چاودێری وشیارێکی بێبڕ
گۆڕانەوەدایە کەوا بوو بە پێیەوەی کە چۆن لەم هێزە کەڵک وەربگرین نەرێنیان ئەرێنی چۆنێتی باری تەندروستی یان شێوەی ژینگەمان دەستنیشان دەکەین واتە ئێمە نەتەنها بەدیهێنەری بەسەرهاتی خۆمانین بەڵکو پێکهێنەری بەسەرهاتی جیهانین کەوا بوو هێزی مرۆڤ بێ سنوورە ئەمە پلەیەکە کە بە پێی ئەو بناغێ بزوێنەرە سەرەکیانە دەناسین و بەکاریان دەهێنین و پێوەرێکە کە ئێمە بە پێی ئەو بەرگری لە هێزی خۆمان دەکەین و سەرجەمەوانش پەیوەندی بە پلەی بیرکردنەوەمان هەیە کۆمەڵێک لە پایابەرزترین ڕاهێنەران و مامۆستایان وەک دکتۆر هیگرین دەڵێ تەنها شتێک کە هەیە زهنێکی دەسەڵاتداری جیهانیە و هیچ شوێنێک نییە کە ئەو تاکە زهنە تێدا نەبێ لە هەموو شتێکدا هەیە تاکە زهنێک کە سەرانسەر ژیری و عەقڵ و زانست بێ عیبیە و هاوکار لە هەموو شتێک هەموو شوێنێک هەیە ئەگەر تاکە زهنی جیهان لە هەموو شوێن و هەموو شتێکی جیهاندا هەیە کەوا بوو لە تۆشدا هەیە با زۆرتر بابەتەکە ڕوون بکەمەوە ئەمە مانای وایە هەموو شتێک پێشتر بووە هەموو زانستەکان داهێنانەکانی داهاتوو وەک ئەگەرێک دە تاکە زهنی جیهان هەیە و چاوەڕوانی زهنی مرۆڤە تا ئەوانە بۆ لای خۆی ڕاکێش بکە و بە درێژایی مێژوو هەر داهێنانێک لە زهنی جیهان دەرهاتووە چ مرۆڤ ئاگادار بوو بێت یان نەبوو بێت تۆ چۆن ئەوانە لە تاکە زهنی جیهان بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت تۆ لە ڕێگەی ئاگاداری بەهۆی بیری سەرسوڕهێنەرت ئەم کارە ئەنجام دەدەیت بۆ دۆزینەوەی پێداویستیانەی کە چاوەڕوانی تەواو بوون و بە ئەنجام گەیشتن سەیری دەوروبەری خۆت بکە بۆ ئەنجامدانی هەر کارێک بیر لە داهێنانێکی گرنگ بکەرەوە بزانە چ شتێک پێویستە پاشان وێنەیەکی زهنی لەو داهێنانە دروست بکە و بیری لێ بکەرەوە پێویست ناکە بۆ داهێنان مەشق بکەیت زهنی پایابەرزی جیهان پێویستیەکان دابین دەکا تەنها کارێکە پێویستە بیکەیت ئەوەیە کە ئەندێشەی خۆت لەسەر بەرهەمەکە ڕاگریتووە بیر بکەیتەوە کە مەبەستەکەت دابین کراوە و تۆ تەنها بۆ لای خۆت بانگێشتی دەکەی کاتێک تۆ داوا بکەیت هەز بکەیت و بڕوا بکەیت ئەو کاتوەری دەگریت گریمانێکی بێڕادە تەنها چاوەڕوانی بزوانێکە تا ئەوان بەدی بێنن زهنی خودایی تاکە ڕاستیە چارلز فیلمۆر جان ئەساراف هەمومان پێکەوە پەیوەندیمان هەیە بەڵام لەو پەیوەندی ئاگادار نین هیچ جیاوازیەک لە نێوانماندا نییە هەموو شتێک لە دنیا پێکەوە پەیوەندی هەیە و ئەمەش تەنها لە ڕێگەی ناوچەی وزەوەیە کەوا بوو لە هەر لایەک بڕوانی دەرەنجام یەکسانە هەمومان یەکێکین هەمومان پێکەوە پەیوەندیمان هەیە هەمومان بەشێک لە یەک ناوچەی وزە یان تاکە زهنی پایەبەرز یان تاکە زانیاری یاخود تاقانە سەرچاوەی بەدیهێنەرین هەر ناوێکی کە پێت خۆشە لێی بنێ بە هەر حاڵ سەرچاوەی هەمومان یەکێکە و هەمومان یەکێکین ئەگەر ئێستا بیر لە یاسای ڕاکێشکردن دەکەیتەوە چونکە هەمومان یەکێکین سەرنجت داوەتە کەمال و بێخەوشی و بێعیبی تەواو ئێستا تۆ تێدەگەیت کە بۆچی بیرە نەرێنیەکان سەبارەت بە کەسێکی تر بۆ خۆت دەگەڕێتەوە تەنها زیان بە خۆت دەگێنیت هەمومان یەکێکین تۆ زیان نابینیت مەگەر ئەوەی کە لە ڕێگەی بڵاوکردنەوەی بیر و هەستە نەرێنیەکانەوە زیان بۆ ژیان بانکێش بکەین بە تۆ ئازادی دراوە بەڵام کاتێک تۆ بیر و هەستی نەرێنی تەیە خۆت دەیەکبوون و تێکڕای چاکیەکان جیا دەکەیتەوە سەبارەت بە هەر چەشنە هەستێکی نەرێنی بیر بکەیتەوە تێدەگەیت کە هۆکاری سەرجەمەوانە ترسە و ئەوانە لە بیری خۆت بە جیا زانیوە و سەرچاوە دەگرێت پێشبڕکێ نمونەیەک لە جیاکردنەوەیە لە پلەی یەکەمدا کاتێک تۆ بیری بربەرەکانێت هەیە هۆکارەکەی ئەندێشەی نەبوونە واتە تۆ دەڵێی کە بەپێی پێویست بۆ هەر کەسێک نییە بۆیە ئێمە ناچارین بۆ بەدەستێنانی هەر شتێک بربەرەکانێ بکەین کاتێک تۆ بربەرەکانێ دەکەی هەرگیز سەرکەوتوو نابی تەنانەت ئەگەر خەیاڵ بکەی کە سەرکەوتوو بیت بە پێی یاسای ڕاکێشکردن کاتێک تۆ پێشبڕچێ دەکەی لە ڕاستیدا کۆمەڵە هەلومەرجێکی دژی خۆت ئەبۆ بربەرەکانەی لە هەر بوارێکی ژیان تا ڕاکێش دەکەیت و لە ئاکامدا دەدۆڕیت هەمومان یەکێکین کاتێک تۆ بربەرەکانەی دەکەیت دش بە خۆت بربەرەکانێت کردووە پێویستە تۆ بیری بربەرەکانەی لە مشکتا دەرکەیت و ببیتە زهنێکی داهێنەر تەنها سەرنج بدە ئاوات و ڕوانگەکانی خۆت و واس لە هەر جۆرە پێشبڕکەیەک بێنە کاینا سەرچاوی بەدیهێنانی هەموو شتێکە واتە هەموو شتێک بەرهەمی کایناتە و لە ڕێگەی خەڵکەوە هەلومەرج و ڕووداوەکان بە پێی یاسای ڕاکێشکردن بە تۆ دەدرێت یاسای ڕاکێشکردن ئەو توانایەت پێدەبەخشێت کە لەو کاتە بێڕادەیە هەموو شتێک بۆ لای خۆت ڕاکێش بکەیت کاتێک تۆ لەرەی دڵخوازت بە تەواوی بڵاو بکەیتەوە کەسان و هەلومەرج و ڕووداوە بە عیبەکان بۆ لای تۆ ڕاکێش دەکرێن و ئەو شتێک کە دەتەوێت پێت دەبەخشرێت ئەوە خەڵک نین کە داخوازیەکان پێدەبەخشن ئەگەر ئەم باوەڕە درۆیە لە خۆتا ڕاگری ئەزمموی نەداری دەکەیت چونکە تۆ جیهانی دەرەوە خەڵکەکە بە دابینکەری نیازەکانت دەزانی دابینکەری ڕاستەقینە نادیارە هەر کاتێ شتێکت وەرگر بزانە کە هۆکەی یاسای ڕاکێشکردن و هاوڕێبوونی لەرەی تۆ لەگەڵ کایناتە زانیاری کاینات بەسەر هەموو شتێک زاڵە و دەبێت تا هۆی بزواندنی خەڵک و بارودۆخ بۆ بەخشینی ئەو شتێک کە داخوازی تۆیە چونکە ئەمە یاسایە
لیزا نیکۆلس: ئێمە جاربەجارێک سەبارەت بەو شتەی کە ناوی جەستەی مادیان چوارچێوەی فیزیکی ئێمەیە لە ڕێگە لە ئەدەین. ئەم جەستەیە تەنها ڕۆحی تۆ لەبەرگرتووە و ڕۆحی تۆ بەڕادەیەک گەورەیە کە ژوورێک پڕ دەکاتەوە. ڕۆحی تۆ هەمیشەیە و یەزدانی پاک لە ڕۆحی خۆی بە تۆی بەخشیوە تاوەکو چاکە بڵاو بکەیتەوە. مایکل بەرنابی کوێب: بەپێی ئەو شتێک کە لە کتێبی پیرۆزدا هاتووە ئێمە دەتوانین بڵێن کە ئێمە و دەنگدانەوەیەکی خوداین. دەتوانین بڵێن کە ئێمە بەشێکی بێسنووری لەو شتانەی کە ئاشکرا دەبێت. هەموو ئەمانە ڕاستە. لە سەدانەوەتنەوەی کەسایەتی تۆ نادیارە و هەستی پێناکرێت. تۆ ژیانێکی هەمیشەیی، تۆ بوونەوەرێکی ئاسمانی، تۆ هێزیت و بەڕێزیت و گەورەیت. جیمس ڕی: تۆ هێزێکی گەورە و بێڕادەت بۆ بەدیهێنانی دنیای خۆت هەیە. هێزی تۆ لە هێزی بێبڕانەوەی خوداوە سەرچاوەی گرتووە. لەوانەیە تا ئێستا کۆمەڵە شتێکت بەدی هێنابێت کە سەرسوڕهێنەر و شیاوی تۆیە، لەوانەشە هیچت بەدی نەهێنابێ. پرسیارێک کە لێت دەپرسم و دەمەوێت بیری لێ بکەیتەوە ئەوەیە: ئایا ئەو دەرەنجامەی کە تا ئێستا بەدەست تێناوە داخوازە ڕاستەقینەکانی تۆن؟ ئایا ئەوانە شیاوی تۆن؟ ئەگەر وەڵامەکان نەرێ نییە، ئایا ئێستا کاتێکی باش و گونجاو نییە تاوەکو بیان گۆڕیت، چونکە تۆ توانای ئەنجامی ئەم کارت هەیە. سەرجەم هێزی تۆ لە دەروونتایە و کەوابوو لە ژێر فەرمانی تۆدایە. ڕۆبەرت کالێر: ئەم بە شەش بە کۆتا هات. تۆ ڕابردووی خۆت نیت. جک کنفیلد: زۆربەی خەڵک پێیان وایە لە ژیاندا بوونەتە قوربانی و بۆ سەرماندنی ئەم بڕوایە ئاماژە بۆ بەسەرهاتی ڕابردوویان دەکەن. بۆ نمونە، لەوانەیە لەگەڵ دایک و باوکێکی تووڕەیان لە بنەماڵەیەکی ئاڵۆزدا گەورە بوو بێتن. زۆربەی دەروونناسەکانە بڕوایان وایە لە نزیکی 185 بنەماڵەکاندا ئاڵۆزی هەیە، کەوابوو تۆ تەنها نیت. دایک و باوکی من ئارەق خۆر بوون. باوکم زۆر ئازاری دەدام. تەمەنم 6 ساڵ بوو کە دایکم تەلاقی وەرگرت. مەبەستم ئەوەیە کە هەر کەس بەسەرهاتێکی بۆ باسکردن هەیە. گرنگە ئەوەیە کە ئێستا دەتەوێت چی بکەیت. هەڵبژاردەت چییە؟ تۆ دەتوانی سەرنج بدەیتە ڕابردوود یان داخوازیەکانت. کاتێک خەڵک داکۆکی لەسەر ویستەکانیان دەست پێ دەکەن، هەموو ئەو شتانێک کە دەیانەوێت لەناو دەچێت و داخوازیەکانیان پەرە دەسێنێت. لە ڕاستیدا ئەو بەشەی کە پەسەند نەکراوە دەسڕێتەوە. مرۆڤێک کە زیهنی خۆی لەسەر بنەمای بەشی تاریکی ژیانیدا دەمەزرێنێت و لە کڵۆڵی و چارەڕەشیەکانی ڕابردوو دەمێنێتەوە، بۆ دووبارەبوونەوەی ئەو کڵۆڵی و چارەڕەشیانە لە داهاتوودا دەپاڕێتەوە. ئەگەر تۆ جگە لە کڵۆڵی داهاتوویەک بۆ خۆت نابینی، مانای وایە بۆ گیرۆدەبوونت بە بەدبەختی دوعا دەکەیت و بێگومان هەر ئەوەشت دەست دەکەوێت. پرانتیس ملفۆرد: ئەگەر تۆ هەر بە ژیانی ڕابردووددا بچیتەوە بیر لە گرفتەکانی ڕابردوود بکەیتەوە، تەنها بارودۆخێکی زۆر ئاڵۆزتر دەهێنیتە ناو ژیانی ئەمڕۆت. لە پێناوی بەرژەوەندی خۆت واز لە ڕابردوو بێنە هەرچی بوو بێت. ئەگەر تۆ سکاڵای ڕابردوود لە خۆتا بهێڵیتەوە یان لە کەسێک بە بۆنەی ڕووداوێکی ڕابردوو گلەی بکەیت، لە ڕاستیدا زیانت بە خۆت گەیاندووە. تۆ تەنها کەسێکی کە دەتوانیت ئەو ژینەی شیاوی تۆیە بەدی بهێنیت. ئەگەر بەدەستی مەبەست سەرنج بدەیتە داخوازیەکانت لەو کاتەدا کە هەستی باش بڵاو بکەیتەوە، لە هەمان کاتیشدا یاسای ڕاکێشکردن وەڵامت دەداتەوە. تەنها کاری پێویست ئەوەیە کە دەست پێ بکەیت. لیزا نیکۆلس: تۆ ئەندازیاری بەسەرهاتی خۆتی. تۆ نووسەری کتێبی ژیانتی. تۆ خۆت چیرۆک نووسی. پێنووست بەدەستەوەیە و بەرهەمەکەی هەر ئەو شتەیە کە هەڵی دەبژێریت. مایکل بەرنابی کوێب: باشترین بابەت دەربارەی یاسای ڕاکێشکردنەوەیە کە لە هەر شوێنێکەوە کە پێت خۆشە دەتوانی دەست پێ بکەی. دەتوانی دەست پێ بکەی بە بیرکردنەوەیەکی ڕاستەقینە. دەتوانیت لە دەروون تا هەستی هەماهەنگی و شادی بەدی بهێنیت، ئەو کات یاساش وەڵامت دەداتەوە. دکتۆر جۆیتڵ: هەر لە ئێستاوە باوەڕەکانی ڕابردوود بگۆڕە و لە کۆمەڵێک بابەتی جیاواز بیر بکەرەوە. بۆ نمونە لە کاینات فراوانی نیعمەت بێڕادێ و باوەڕت هەبێ کە من پیر نابم، من گەنجتر دەبمەوە. ئێمە ئەتوانین باوەڕەکان بە دڵخوازی خۆمان لە ڕێگەی یاسای ڕاکێشکردنەوە دروست بکەین. مایکل بەرنابی کوێب: تۆ دەتوانی خۆت لە هەندێک لە دابوونەریتە هەڵەکانی باب و باپیران و چارچێوەکانی کەلتور و باوەڕەکانی کۆمەڵایەتی ئازاد بکەی و جارێک و بۆ هەمیشە بسەلمێنی کە هێزی دەروونت لە هەموو هێزەکانی جیهان گەورەترە. دکتۆر فرد ئال وۆلف: لەوانەیە بڵێیت باشە ئەمە زۆر چاکە، بەڵام من ناتوانم ئەم کارانە ئەنجام بدەم، یان ئەو ناهێڵێت من ئەم کارە بکەم، یاخود بۆ ئەم کارە بە پێی پێویست پارەم نییە، یان من بۆ ئەم کارە ئەوەندە بەهێز نیم، یان من بە پێی پێویست بۆ کارێکی ئەو تۆ دەوڵەمەند نیم، یان من نیم. هەر کام لە ڕستەکانی من نیم لە ڕاستیدا داهێنانێکە.
باوەڕێکی باشە کە هەر کات ڕستەی من نیم بە زمان تا دێت و وریا بەو سەرنج بدە و بزانە بەم قسانت خەریشی چی دروست دەکەیت. ڕوانگەی بەهێزی دکتۆر وۆلف کە بۆ ئێمەی باس کردووە لەلایەن ڕاهێنەرانی بەناوبانگیش سەبارەت بەهێزی ڕستەی من هەم یان من نیم سەلمێنراوە. کاتێک تۆ ڕستەی من هەم بەکاردێنیت ئەو شانەی کە لەگەڵ ڕستەکە هاوڕێ دەبن پێکاتەیەکی بەهێز بانکێش دەکات، چونکە تۆ بە شێوەیەکی ڕاستەقینە ئەو شتە ڕادەگەێنیت. تۆ بە شێوازێکی یەکلاکەرەوە ئەو شتە بەیان دەکەیت و لەگەڵ وتنی من ماندوو بووم، من نەخۆشم، من قەڵەوم، درەنگمە، من پیر بووم، دێوی کاینات دەڵێ من ئاواتەکەی تۆ بەدی دێنم. بە تێگەیشتن لەم بابەتایە باوەڕێکی باش نییە کە لە ڕستەی من هەم بە سوودی خۆت کەڵک وەرگریت. چۆنەوا بڵێیت من ئێستا هەواڵێکی خۆشم پێدەگات، من شادم، من بێنیازم، من تەندروستم، من سەراپا ئەوینم، گەنجێتی من هەمیشەیە، من هەموو ڕۆژێک لە هێزی خودایی تێرم. چارلز هان لە کتێبی شێوازی کلیلیدا دەڵێت ڕستەیەکی داکۆکیکەر هەیە کە لە ڕێگەیەوە یەکبەیەکی مرۆڤەکان دەتوانن بە داخوازیەکانیان بگەن و هەروەها ئەم ڕستە داکۆکیکەرە بارودۆخێکی هەماهەنگە بۆ هەموو بابەتێک دروست دەکات. ناوبراو هەروەها دەڵێ هۆکەی ئەوەیە کە ئەو ڕستە داکۆکیکەرە بە تەواوی لەگە ڕاستیدا هاوڕێ و کاتێ ڕاستی ئاشکرا دەبێ بێگومان هەر جۆرە هەڵە و ناڕاستیەک ون دەبێت. ڕستە داکۆکیکەرەکە ئەمەیە من مرۆڤێکی تەواو بەهێز جوان هاودڵ هەماهەنگ و شاد. ئەگەر دەتەوێت ئاواتەکانت لە حاڵەتی نادیا بەڕواڵەتێکی بەرچاو بگات ئەم ناوبڕا تاقی بکەرەوە. هەر شتێک دەتەوێت وەک ڕاستیەکی تەواو بیبینە. ئەم کارە دەبێتە هۆی ئەوەی لەگەڵ داواکردنی هەر داخوازیەکت بە خێرایی ئاواتەکەت ئاشکرا دەبێت. ئەمە ڕاستیەکە کە لە ناوچەی معنەوی و ڕۆحانی کایناتدا کاتێک تۆ وێنەیەکی زیهنی لە شتێک دەکێشی بزانە ئەوە ڕاستی و لە ئاشکرابوونیدا هیچ گومانێک نییە. سەبارەت بەوەی کام یاسایە دەتوانێت چ کارێکت بۆ بکە هیچ سنوورێک نییە. ئازایەنە باوەڕ بە ئامانجەکانت هەبێ و بیر بکەرەوە کە هیواکانت پێشتر بەدی هاتوون. چارلز هانل. کاتێک هنری فۆرد خەیاڵی خۆی سەبارەت بە ئامێرێکی گواستنەوە لە جیهان باس کرد خەڵکی دەوروبەری گاڵتەیان پێکرد و بەشێتیاندانا. زانیاری هنری فۆرد لەو خەڵکەی کە گاڵتەیان پێدەکرد زیاتر بوو. ئەو ڕاز و یاسای کایناتی دەناسیم. ئەگەر پێدوایە دەتوانی یان نەتوانیت لە هەر حاڵێکدا تۆ ڕاست دەکەیت. هنری فۆرد 1863 بەرامبەر 1947. پێت وایە دەتوانی بەم زانیاریەوە دەتوانی لە هەر کارێک سەرکەوتوو بەختەوەربی لەوانەیە لە ڕابردوودا دەربارەی ئاستی بەهرە و توانایەکانت خۆت بەکەم زانی بێت. بە هەرحاڵ ئێستا دەزانیت کە زێنێکی بەدیهێنەرت هەیە و ئەتوانی هەموو ئامانجێکت لەلایەن تاقانە زێنی بەرز و بەدەسەڵاتە بۆ لای خۆ ڕاکێش بکەیت. هەر ویستێک، هەر سروشتێک، هەر وەڵامێک و هەر کارێک تۆ هەر کارێک کە بتەوێت دەتوانی ئەنجامی بدەیت. وەسفی تۆ ناکرێن کەوابوو بەم وتارە لەگەڵ خۆت بدوێ و لە کەسایەتی ڕاستەقینەی خۆت شارەزا بە. مایکل بەرنابی گوێب. ئایا لەم بارەوە سنوورێک هەیە؟ هەرگیز. ئێمە بوونەوەرانێکی بێڕادەین. توانایی ئامادەیی هێز و نیعمەتەکانی خودایی دەرونی یەک بەیەکی دانیشتوانی ئەم هەسارەیە بێ سنوورە. ئەم بەشەش بە کۆتاهات. لە بیرەکانت ئاگادار بە. هەموو توانای تۆ پەیوەندی هەیە باگاداربوونت لەو هێزوو لە ڕێگەی ڕاگررتنی و هێزە لە زەهنی ئاگای تۆدایە. ئەگەر واز لە زەهنت بێنی وەک شەمەندەفەرێکی گەڕۆک دەتوانی تۆ ببات بۆ بیرەوەرەکانی ڕابردووت و پاشان بە گرنتی ڕووداوخراپەکانی ڕابردوو ئەم جارە بتبا بۆ داهاتوو و ئەوانە بخاتە بەردەستت. تەنانەتە و بیرانش کە بەبێ کۆنتڕۆلکردن بە مشکدا دێن خوڵقێنەرن. بۆیە پێویستە لە بیرەکانت ئاگاداربی. ئەگەر تۆ ئاگاداربی مانای وایە کە لە ئێستا دەژیت و دەزانی چ بیرێک بکەیتەوە. تۆ بیرەکانت کۆنتڕۆل دەکەیت و هەموو هێزی تۆ لەوەدایە. ئێستا چۆن ئاگادارت بیت؟ ڕێگەیەک ئەمەیە کە لە خۆت بپرسیت ئێستا من بیر لە چی دەکەمەوە؟ هەست و حاڵم چۆنە؟ هەر لەو کاتەدا کە لە خۆت دەپرسیت ئاگاداری چونکە سەرنجت داوە ئێستا. هەر کاتێک بیری لێ دەکەیتەوە خۆت بێنە بۆ ئاگاداری ئێستا. ڕۆژی 100 جار ئەم کارە بکە چونکە سەرجەم هێزی تۆ لە ئاگاداربوونت لەو هێزەدایە و ئەم بابەتە فەرامۆش مەکە. مایکل بەرنابی گوێب. ئاگاداری لەم هێزە بەم شێوەیە کۆ دەکاتەوە. لە بیرت بێ کە بێتە بیرت ئەموشانە بوونەتە نۆتی ئاوازی ژینم.
بۆ یارمەتیدانی خۆم بۆ ئەوەی زۆرتر ئاگادار بم واتە بۆ ئەوەی لە بیرم بێ کە بیهێنمەوە بیرم لە کایناتم ویستووە کە هەر کارێک زێنم پەرێشان بوو بە بزوێنەرێکی ئارام من بگەڕێنێتەوە بۆ ئێستا. ئەم بزوێنەرە ئارامە لەوانەیە هەڵکەوتی من لە شتێک کەوتە خوارەوەی شتێک لە دەستم دەنگێکی بەرز یان دەنگی کاتژمێر بێ. هەموو ئەمانە هێمایەکن کە زیهنی من لە لاڕێوە دەگەڕێنێتەوە سەر ڕێگا واتە زیهنم دەگەڕێنەوە بۆ ئێستا. کاتێ ئەم هێمانە وەردەگرم دەست بەجێ واز لە کارەکانم دێنم و لە خۆم دەپرسم لە چه خەیاڵێکدام چه هەستێکم هەیە ئایا ئاگادارم و بێگومان لەو کاتەدا کام کارە دەکەم و وشیارم. لە هەمان کاتدا کە تۆ لە خۆت دەپرسیت ئاگاداری دیاننا لە ڕاستیدا هەست گەڕاوەتەوە سەر جێگەی خۆی و تۆ ئاگاداریت. ڕازی ڕاستەقینەی توانایی و هێز ئاگاداربوونە لە توانایی. چارلز هانل. کاتێ تۆ لە هێزی ڕاز ئاگادار بوویت و سوودوەرگرتن لەو هێزە دەست پێکرد وەڵامی هەموو پرسیارەکانت دەدرێتەوە. کاتێ تۆ زانیاریەکی قوڵت لە یاسای ڕاکێشکردن هەبێ خو دەکەیت بەرپرسیارەتی کردن کاتێک ئەم کارە بکەیت وەڵامی یەک بە یەکیان وەردەگریت. تۆ دەتوانی کەڵک وەرگرتن لەم کتێبە بۆ ئەمە ئەمانجە تایبەتە دەست پێ بکەیت. ئەگەر بە شوێن وەڵام یان ڕێنماییەک سەبارەت بە مەسەلەیە لە ژیان تا دەگەڕێت بپرسە و باوەڕت هەبێ کە وەری دەگرێت. پاشان ئەم کتێبە هەروە بکەرەوە و هەر پەڕەیەک کە کرایەوە وەڵامێک کە بە شوێنیدا دەگەڕێت هەر لەو پەڕەیەدا ئەوەی ڕاستی بێت ئەوەیە کە کاینات بە درێژایی تەمەنت وەڵامی تۆی داوەتەوە بەڵام تۆ ناتوانانی وەڵامەکە وەربگری مەگەر ئاگادار بی. لە هەموو شتێکی دەوروبەرت ئاگادار بە چونکە لە هەر کاتێک لە ڕۆژدا وەڵام پرسیارەکان وەردەگریت ئەو دەرگایانەی کە وەڵامەکانی لێوە دێت بێ سنوورە لەوانەیە بە شێوەی هەواڵێکی ڕۆژنامە بێت کە سەرنجت ڕادەکێشێت یان قسەی کەسێ یان گۆرانیەک بێ کە لە رادیۆ بڵاو دەبێتەوە یان نووسراوێکی سەر ئۆتۆمبیل بێ کە تێپەڕ دەبێ یان تەنها وەک سروشێک بێ. لە بیرت بێ کە بێتەوە بیرت و ئاگادار بە من لە ژیانی خۆم و خەڵکی تردا بۆم دەرکەوت کە ئێمە سەبارەت بە خۆمان یان خۆشویستنی خۆمان بە تەواوی بە باشی بیر ناکەینەوە. نەبوونی ڕێز و خۆشەویستی بۆ خۆمان ڕێگرێکە بۆ گەیشتنی ئێمە باواتەکانمان. کاتێک خۆمان خۆش نەوێت لە ڕاستیدا هەموو شتێک پێشێ دەکەین. داخوازیەکەی ئێمە هەرچی بێت لە ڕێگەی ئەوینەوە دەبزوێت. بۆیە پێویستە بۆ گەیشتن بەو شتانە وەکو گەنجێتی تەندروستی هاوسەری دڵخواست پیشە بەژنێکی ڕێک و پێک و جوان یان دەوڵەمەندی و سامان هەستی ئەوینمان هەبێ. بۆ ڕاکێشکردنی دڵخوازەکانمان پێویستە لە خۆمان ئەوین بڵاو بکەینەوە ئەو کات دەست بەجێ هەمان ئاشکرا دەبن. بۆ بەدەستێنانی پێویستە خۆتت خۆش بێ و بەرزترین لەرەی ئەوین لە خۆت بڵاو بکەیتەوە. ئەم کارە بۆ زۆربەی خەڵک دژوارە. ئەگەر تۆ تەنها سەرنج بدەیتە ڕواڵەتی ئەو شتێکی ئێستا دەیبینیت لەوانەیە تووشی هەڵە ببیت چونکە ئەوەی کە ئێستا دەیبینیت بەرهەمی بیری ڕابردووتە. ئەگەر خۆتت خۆش نەوێ مرۆڤێک کە ئێستا دەبینێت لە خۆتا دەدۆزیتەوە و لەوانەیە سەراپا هەڵە بێت. بۆ ئەوەی بە تەواوی خۆتت خۆش بوێ ئەبێ سەرنج بدەیتە لایەنێکی نوێ لە خۆت. تۆ دەبێ سەرنج بدەیتەوە بوونەوەرەی کە لە دەروونتایە. ساتێک ئارام دانیشە و بچۆرە ناو خەیاڵێکی ئارامەوە. سەرنج بدە رابوونی ژیان لە دەروونتا. بە ئەنجامدانی ئەم کارە ژیان خۆی بۆ ئاشکرا دەکا و ئەوە هەستێکە لە ئاوینی بێگەرد و بەختەوەری تەواو. ئەم بوونە پێگەیشتنی تۆیە بوونی ڕاستەقینەی تۆیە. کاتێ هەست بەو بوونەی دەروونت دەکەیت هەست بەو ئەوینە بکە و سوپاسی ئەو بوونە بکە. ئەو کات خۆتت خۆش دەوێت کە لەوانەیە بۆ یەکەم جار بێت لە ژیانتا. هەر کات بە چاوێکی هەڵا سەیری خۆتت کرد دەست بەجێ سەرنج بدە بوونی دەروونت. لەو کاتەدا باشیەکەت بۆ ئاشکرا دەبێت. بانجامدانی ئەم کارە هەموو عیب و کەم و کوڕی و هەڵەیەک لە ژیانتا لەناو دەچێت چونکە لەژێر ڕووناچی ئەم نورەدا هیچ کەم و کوڕیەک ناتوانێت بەدی بکەیت. ئەگەر دەتەوێت ڕوانگەیەکی بەرزت هەبێ نەخۆشی چارەسەر بکەیت تەندروستی بەدەست بهێنی نەداری بکەیت بە دەوڵەمەندی سەرنج بدە بوونی دەروونت و خۆشت بووێ. ڕاستیەکەی ئەوەیە کە من کامڵ و بێعیب و بێکەم و کوڕیە. منی ڕاستی شتێکی معنەوی ڕۆحانیە کەوابوو هەرگیز ناتوانێت نزمتر لە پلەی کەماڵ بێت و مەحاڵە کە نەبوون و سنوور و نەخۆشی تێدا بەدی بکەیت. چارلز هانل. ئەم بە 6 بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. هەموو شتێک وزەیە تۆش موگناتیزی وزەیت کەوابوو بە شێوازێکی کارەبایی هەموو شتێک بۆ لای خۆت وزەدار دەکەیت و بە شێوازێک کە کارەبایی خۆت بۆ لای هەر شتێک کە دەتەوێ وزەدار دەکەیت. تۆ بوونەوەرێکی معنەوی و ڕۆحانی تۆ وزەیت. وزەیت نە دروست دەبێت نە لە ناو دەچێ بەڵکو تەنها ڕواڵەت و چوارچەوەی دەگۆڕدێ کەوابوو ناوەڕۆکی بێگەردی تۆ هەمیشە بووە و هەیە و دەبێ. کاینات لە بیرێک پێکات. ئێمە نە تەنها داهێنەری بەسەرهاتی خۆمانین بەڵکو بەدیهێنەری دنیای دەوروبەرمانین. بیر و باوەڕەکانی تۆ سەرچاوەیەکی بێسنوورن. هەموو جۆرە زانیاری و داهێنانی لە جیهاندا چاوەڕوانە تا مرۆڤ ئەوان بۆ لای خۆی ڕاکێش بکە. هەموو شتێک لە کۆگای زیهنی ئاگای تۆدایە. هەمومان پەیوەندیمان پێکەوە هەیە. هەمومان لە بنەڕەتدا یەکێکین.
واز لە گرفتەکانی ڕابردوو چوارچێوەکانی فەرهەنگی و باوەڕە کۆمەڵایەتیە نەگونجاوەکانت بێنە، تۆ تەنها کەسێکی کە دەتوانیە و ژانەی کەشیاوتە پێک بهێنیت. سەرنجدان بە داخوازیەکانت وەک شتێکی ڕاستەقینە ناوبڕێکە بۆ ئاشکرابوونی هاواتەکانت. هێزی تۆ لە بیرەکانتا شاراوەتەوە، کەواتە ئاگادار بە و بەمانایەکی تر لە بیرت بێ کە بە بیرت بێت. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕازی ژیان، نیل دۆناڵد واڵش، نووسەر و وتاربێژی نێودەوڵەتی. لە ئاسماندا تەختەڕەشێک نییە کە خوا ئاماج و ئەرکی سەرشانی تۆی لە ژیاندا لەسەر نووسی بێ. تەختەڕەشێک لە ئاسماندا نییە کە لەسەری نووسرا بێ. نیل دۆناڵد واڵش پیاوێکی ڕێکوپێکە کە لە بەشێک لە سەدەی 20ەم و یەکەم دەژیا. کەسێک و پاشان دیسان بۆشایی. تەنها کارێک کە من پێویستە ئەنجامی بدەم ئەوەیە کە بەڕاستی بزانم لێرە چی دەکەم، بۆچی لێرەم. تەختەڕەشەکە بدۆزمەوە بزانم کە خوا سەبارەت بە من چی نووسیوە. بەڵام تەختەڕەشەکە نییە کەوا بۆ ئامانجی تۆ ئەوەیە کە بەسەر زمانتا دێت. ئەرچی سەرشانی تۆ ئەوەیە کە تۆ بۆ خۆتی دادەنەی و ژیانی تۆ ئەوەیە کە خۆت دروستی دەکەی. هەرگیز کەسێک ناتوانێت ڕێگەی ژیانت دەستنیشان بکات. تۆ خۆت دەبێت تەختەڕەشی ژیانت پڕ بکەیتەوە. ئەگەر بە کۆڵێک لە ڕووداوەکانی ڕابردووت پڕت کردوتەوە، دەست بەجێ بیسرەوە و هەموو ئەو شتانەی ڕابردوو کە کەڵکیان نەبووە پاک بکەرەوە و سپاسی خوا بکە کە گەیشتوویتە تا ئەم شوێنە و دەستپێکردنێکی نوێت لە پێشەوەیە. تۆ ئێستا تەختەیەکی پاک و خاوێنت هەیە، سەر لە نوێ دەست پێ بکە، هەر لە ئێستاوە حەزی خۆت بدۆزەرەوە و لەگەڵی بژیم. جک کنفیلد، ماوەیەکی خایەن تا من بە بناغە و ناوەڕۆکی مەسەلەکە پەی بەرم، چون لەگەڵم باوەڕانەدا گەشەم کردبوو کە پێویستە چەند کارێک ئەنجام بدەم و ئەگەر ئەم کارانە نەکەم خوا لێم ڕازی نابێ. کاتێ بەڕاستی تێگەیشتم کە ئاماژی سەرەکی من هەستکردن بە بەختەوەری و تاقیکردنەوەیەتی، تەنها ئەم کارانەم دەست پێ کرد کە بۆ من لەگەڵ شادی هاوڕێ بوو. من ئەم ڕوانگەیەم لە ژیاندا هەیە، ئەگەر حەزی لێ ناکەیت مەیکە. نیل دۆناڵد واڵش، حەز، ئەوین، ئازادی، شادی و خەندا ناوەڕۆکی مەسەلەکە ئەمەیە. ئەگەر تۆ پێت خۆشە گۆشەگیر بیت و بۆ ماوەی یەک کاتژمێر یادی خوا بکەی بیکە، یان ئەگەر لە خواردنی لەفەیەک نوقمی شادی دەبیت بیخۆ. جک کنفیلد، کاتێ دەست بە پشتی پشیلەیەکدا دێنم یان لە سروشدا پیاسە دەکەم سەراپە حەز دەکەم کەوا بوو پێم خۆشە هەمیشە خۆم بخەمە ناو هەلومەرجێکی ئەو تۆ کاتێ ئەم کارە دەکەم تەنها کاری پێویست بڕیاردانی ئەو شتەیە کە دەمەوێت و ئەویش ئاشکرا دەبێت. کارێک کە پێم خۆشە بیکەم ئەبێتە هۆی دڵخۆشیت. ئەگەر خۆت نازانی چ کارێک مایەی شادومانی تۆیە لە خۆت بپرسە حەزی من لە چیدایە. کاتێ وەڵامەکەت دۆزیەوە بیکە و چێژی لێوەرگرە. ئەو کادیاسای ڕاکێشکردن لە ئافاوێک لە بابەتە دڵخۆشکەرەکان خەڵک بارودۆخ و هەلومەرج دەڕژێنێتە ناو ژیانتەوە کە مەبەست لەوانە هاویشتنی تیشکی حەز و خۆشی لە ژیانی تۆدایە. دکتۆر جان هیگلین، شادی دەرونی بزوێنەری سەرکەوتنە. هەرێستا شاد بە و هەستێکی باشت هەبێ. ئەمە تەنها کارێکە کە پێویستە ئەنجامی بدەیت. ئەگەر ئەمە تاکە دەستکەوتی تۆ پاش خوێندنەوەی ئەم کتێبە بێ، ئەو کات گرنگترین بەشی ڕازت وەرگرتووە. دکتۆر جان گری، هەر شتێک ببێتە هۆی بەدیهێنانی هەستێکی باشە تۆدا هەمیشە خۆشیەکی زۆرتر بۆ لای تۆ ڕاکێش دەکەم. هەر ئێستا کە خەریکی خوێندنەوەی ئەم کتێبەی تۆ بوویت ئەم بابەتە بۆ لای ژیانت ڕاکێش کرد. ئێستا هەڵبژاردن بە تۆوە. ئەگەر هەستێکی باشت پێدەبەخشێ کەڵکی لێوەربگرە و ئەگەر حەزی لێ ناکەی وازی لێبێنە و شتێکی تر بدۆزەرەوە کە کەیف خۆشت بکاو لە دڵتا دەنگ بداتەوە. زانیاری ڕاز بە تۆ درا و ئێستا مافی خۆتا ئەو شتێک کە پێت خۆشە هەڵی بژێری. تۆ ئازادی سوودی لێوەرگری یان وازی لێبێنی. تۆ ئازادی و مافی هەڵبژاردنت هەیە. بە شوێن شادی و بەختەوەریتدا بچۆ. کاینات لە شوێنێکدا کە تەنها 4 دیواریەک بێت چەندین دەرگات بۆ ئاوەڵا دەکات. جۆزێف کمپێل، لیزا نیکۆلس، کاتێک بە شوێن شادمانی و بەختەوەری دابڕۆی هەمیشە لە کەشوهەوایەکی پڕ لە شادیدا دەژیت. دەرگای فراوانی نیعمەتی کاینات بەڕووی خۆت دەکەیتەوە. تۆ لەوەی کە لە ژیان تا هاوبەشی خۆشەویستانی خۆتی هەز بە شەوق و شادی دەکەی. جۆش و خڕۆشی تۆ، ئەوینی تۆ، بەختەوەری تۆ هەمووی دەگرێتەوە. دکتۆر جۆیتڵ، ئەمە کارێکە کە من هەموو کاتێک ئەنجامی دەدەم. بە شوێن شادی و ئەوین و شەوقدا دەڕۆم بە درێژایی ڕۆژ ئەم چەشنەکارانە دەکەم. با پراکتر، لە ژیانت چێژ وەرگرە. ژیان شتێکی سەیر و سەمەرەیە، سەفەرێکی بەشکۆیە. مری دیامۆند، تۆ لە ژیان و ڕاستیەکی جیاوازدا دەژیت و خەڵک لە تۆ دەڕوانن و دەڵێن تۆ کارێکی جوانتر لە من ئەنجام دەدەیت،
بە هەرحاڵ تەنها شتێکە جیاواز ئەوەیە کە تۆ بە کەڵگوەرگرتن لە ڕاست دەژیت. موریس گودمن: دوجار تۆ کارێک دەکەیت و خاوەنی شتێکی کە زەمانێک خەڵک پێیان وا بۆ ئەنجامدانی ئەم کارەیان خاوەنی ئەو شتە بوون مەحاڵە. دکتۆر فرد ئالن وۆلف: لە ڕاستیدا ئێمە بەرەو سەدەیەکی نوێ کەوتوینەتە ڕێگە، سەدەیەک کە بە پێی فیلمی پێشەنگەکانی ئاسمان دوایین سنوور ئاسمان نییە بەڵکو زیهنە. دکتۆر جان هیگلین: من داهاتوویەک لە هێزێکی بێڕادە و دەستکەوتێکی بێسنوور دەبینم. لە بیرتان بێت کە ئێمە وەک مرۆڤێک تا ئێستا دواڕادەی کەڵگوەرگتن لە هێزی زیهنمان 500 لە 100% هێزی مرۆڤ لە فێرکردن و پەروەردەکردنی دروستدایە. بیر لە جیهانێک بکەرەوە کە خەڵک لە سەرجەم هێزی زیهنی و ڕۆحی خۆیان کەڵگوەردەگرن. ئەو کاتەیە کە ئێمە دەتوانین بە هەموو شوێنێک بگەین، دەتوانین هەموو کارێک ئەنجام بدەین و ببینە خاوەنی هەموو شتێک. ئەم سەدەیە لە سەرەم هەسارە شکۆدارە بە جۆش و خۆشترین سەدەیە کە لە مێژووی مرۆڤایەتیدا ئێمە بینەری بەدیهاتنی مەحاڵەکانین و لە هەر بوارێکی هەوڵدانی مرۆڤ و لە هەر بابەتێکدا تاقی دەکەینەوە. هەروەها کەوازە هەر جۆرە بیرێکی سنووردار دەێنین تێدەکەین کە بێ سنوورین و گەورەی بێڕادەیی مرۆڤ لە بوارەکانی تەندروستی، وەرزش، هونەر، تەکنەلۆژیا و یەکبەیەکی لایەنەکانی ژیان تاقی دەکەینەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. باوەڕ بە پایەبەرزی و شکۆداری خۆت بکە. باب پراکتر: وێنەی سەرجەماوەتەکانت بێنە بەرچاو. هەموو کتێبە ئاینیەکان و کتێبە فەلسەفیەکان و ڕێبەرەکان و مامۆستایانی بەناوبانگیش هەروە دەڵێن بگەڕێەوە و قسە نەستەقەکان تاوتوێ بکە. زۆر لەوانە لەم کتێبانەدا پێشکەشت کراوە، هەمویان شتێکیان بۆ دەرکەوتووە. ئەو شتە ڕازە. ئێستا ڕاز بۆ تۆش دەرکەوتوو، هەرچەندە زۆرتر کەڵکی لێوەربگری زۆرتر لی تێدەگەیت. ڕاز دەرونی خۆتە، هەرچەندە زۆرتر لە هێزی دەرونت بەهرە بگری، زۆرتر بۆ لای خۆت ڕاکێشی دەکەی. تۆ گەیتە پلەیەکەیتر پێویستت بە مەشق و ڕاهێنانی زۆرتر نییە، چونکە خۆت ئەبیتە هێزێک، ئەبیتە حەس، ئەبیتە خۆشەویستی. لیزا نیکۆلس: تۆ بەم پلە تایبەتە لە ژیانتدا گەیشتوویت تەنها بەهۆی ئەوەی کە بەردەوام بە خۆت دەڵێی تۆ شیاوی شادمانیت. تۆ هاتوویتەتە دنیا تا شتێکی بە نرخ بایەخێک و پێوانەیەک بەم جیهانە زیاد بکەیت، بە بەیانێکی ساکارتر ببیتە شتێکە گرنگتر و باشتر لەوەی کە دوێنێ بوویت. یەک بەیەکی ئەو بوارانەی کە بەجێ تێشتون، یەک بەیەکی ئەو ساتانەی کە تێپەڕت کردوون تا گەیشتونەتە ئێرە. بڕواوا بووە تۆ ئەم ساتە ئامادە بکە. بیهێنەرە بەرچاوت کە لە ئێستا بەولاوە بە پێ و زانیاری ئێستا چ کارێک ئەتوانی بکەی. ئێستا کە بۆ دەرکەوتووە خۆت بەدیهێنەر بەسەرهاتی خۆتی. چ کارێکی تر ئەنجام ئەدەی؟ ئەتەوێ بگەیتە کوێ؟ ئەتەوێ چەند کەسی تر بەبوونی خۆت بەختەوەر بکەی؟ هەڵسوکەوتت سەبارەت بە کات چییە؟ هیچ کەس ناتوانێت ئەو کارەی کە تۆ دەیکەیت ئەنجامی بدات. ئەمەی کە تۆ کەیت و چی دەکەیت هەر لە ئێستاوە دەست پێ دەکرێت. مایکل برنادبی گویب: سەرڕای ئەو تەنگ و چەڵەمانەی کە لە ژیانتا دیوتە و ئەو تەمەنەی کە تێپەڕت کردووە بە باوەڕی من تۆ بێ هاوتای، چونکە شتێکی شکۆدار لە دەروونتایە. ئەو ساتێک کە تۆ بیرێکی گونجاو بە نرخ لە مێشکتا پەروەردە دەکەیت، ئەو شتێکە لە دەروونتایە، ئەو هێزەی دەروونت کە تەنانە لە جیهانیش گەورەترە ئاشکرا دەبێت، ژیانت کۆنتڕۆڵ دەکا، تێرت دەکا، ڕێنماییت دەکا، پاڵپشتت دەبێت و هەموو ژیانت دەپارێزێ. تەنها بەمەرجێک کە ڕێگەی پێ بدەیت، ئەمە شتێکە کە لە 100% متمانە و باوەڕم پێی هەیە. بە بۆنەی تۆوە زەوی دەسوڕێتەوە، شەپۆڵەکانی دەریا بۆ تۆیە، ئاوازی باڵندەکان بۆ تۆیە، خۆر کەوتن و خۆراوەبوون بۆ تۆیە، ئەستێرەکان بۆ تۆ خۆیان دەنوێنن. هەر جوانیە کە دەیبینی، هەر شتێکی سەیر و سەمەرە کە تاقی دەکەیتەوە، هەر هەمویان بە بۆنەی تۆی مرۆڤەوەیە. بڕوانە دەوروبەری خۆت بەبێت تۆ هیچ کام لەمانە نەبوون. ئێستا کەسایەتی ڕاستەقینەی خۆتت بۆ دەرکەوتووە، جیهان لە ژێدەستی تۆدایە. تۆ ویستراوی جیهانی، تۆ ئاگاداری لە ڕازی. لەخوا داواکارم هەمیشە شاد و بەختەوەر بیت. ڕاست وەڵامێکە بۆ هەموو ئەو شتانەی کە بووە، هەیە و دەبێت. ئەم بە 6 بە کۆتا هات. چەند کورتەیەک لە ڕاست. تۆ خۆت ئەبێت تەختەڕەشی ژیانت بە دڵخوازەکانت پڕ بکەیتەوە. تەنها کارێک کە پێویستە ئەنجامی بدەی ئەوەیە کە هەستێکی باشت هەبێت. هەرچەند زۆرتر لە هێزی دەرونت کەڵک وەربگریت، هێزێکی زۆرتر بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت. ئێستا ئەو کاتەیە کە دەبێت بە گەورەی و پایەبەرزی و شکۆداری خۆت پەیبەری. ئێمە لە هەلومەرزی سەدەیەکی پڕ شکۆداین. کاتێواز
لە بیرە کورتەکانی خۆمان بێنین ئەتوانین گەورەی و پایەبەرزی ڕاستەقینەی مرۆڤ لە هەر بوارێک تاقی بکەینەوە ئەو کارە بکە کە حەز و چێژت پێدەبەخشێت ئەگەر نازانی چ کارێکە لە خۆت بپرسە حەزی من لە چیدایە کاتێ سوور بوویت لەسەر حەز و ئاواتی خۆت ئەو کات لافاوێک لە بابەتە شادی و هێنەرەکان بۆ لای خۆت ڕاکێش دەکەیت چونکە حەز و خۆشی بڵاو دەکەیتەوە ئێستا لە ڕاست ئاگادار بوویت بەخۆت چی دەکەیت هەر شتێک هەڵبژێریت ئەوە دروستە تۆ بەهێزی و هێزت بەدەستە کتێبی ڕاست کۆتایی هات بە هیوای بەخشینی زانیاری